سڵاو بینەرانی کەناڵی هیوام کاتتان باش لە بەرنامەی ئەمڕۆدا قوربانیانی ئەنفال کە 33 ساڵ لەمەوە پێش حیزبی بەعەس بە هاوکاری جاشە کوردەکان ئەم ئۆپەراسیۆنەی ئەنجامدا و لە ئەنجامدا زیاتر لە 182,000 ڕۆڵەی کورد چارەنووسیان گەیشتە ژێر بیابان و لمەکانی باشووری عێراق. لەم پرۆسەیەدا جگە لە سوپای عێراقی 360 فەوجی جاشی خەفیە و دەیان مەفرەزە خاسە بەشداریان کرد و بە پێی بەڵگەنامەکانی دادگای باڵای تاوانەکان 258 کەس لە 423 تۆمەت تاوانبارەکەی ئەنفال کوردن کە دەکاتە 160.99 تاوانباران. ئەمە سەرباری ئەوەی لە بەشەکەی تریشکە لە ئەفسەران و ئەمن و ئیستخبارات کوردی تریشی تێدایە و سەرباری ئەوەی ئەوەندەی تریش کە ناوێن نەهاتوتەوە لە هەشتی نۆ بە بڕیارێکی حیزبی بەعەس تەواوی فەوجی جاشە خەفیفەکان دەبوایە نیوەی مەلاکی پێکاتەی خۆیان لە ئۆپەراسیۆنەکاندا بەکاربێنن واتە هەموو فەوجی جاشەکان بێ ئەملاولا بەشداریان کردووە لە تاوانی ئەنفالدا. بەڵام بەداخەوە ئێستا ئەوانە لە ڕیزی پاتە سیاسیەکاندا داڵدە دراون و پلۆپۆسیان پێدراوە ئیمکاناتی مادی خراوەتە بەردەستیان. سەرباری ئەوەی بەداخەوە جگە لەو پارتە دەسەڵاتدارانە کە سوکاری قوربانیان ئێستا بایکۆتی کەناڵەکانی ڕاگەیاندن ئەحزابی بەناو معارەزە و تەواوی دام و دەستگا هەمەلایەنەکانیان لەسرە سکاڵایان قبول ناکرێت لە کوردستاندا. چەندین جار داوا کرا وزارەتی داد تاوانباران بە تاوانبار ناناسێت، ئەنجومەنی دادوەری بە تاوانباریان ناناسێت و داواکاری گەشتی سکاڵاکان وەرناگرێت. بە سەراحەتان خۆیان وتیان سەرکردە سیاسەکان بە ئێمەیان گوتووە ئێوە وەختان بەسەر ئەم تۆمەتباران نەبێت. لە کاتێکدا تاوانی ئەنفال تاوانی جینۆسایدە بە پێی پێوەرە نێودەوڵەتیەکان جینۆساید تاوانی جەنگ تاوانی دژمرۆڤایەتی بەرزترین تاوانن لە ئاسی بە پێی بنەماکانی دادگای تاوانی نێودەوڵەتی. بۆیە ئەمەی لە کوردستان دەگوزارێت کە گوایە حکوومەتی یاسا و ئەم لە ئەولات چ دەسەڵاتیەوە پۆسیان ئیدعای دەکات لە درۆیەکی زیاتر بەو لاوە نییە لەبەر ئەوەی ئەگەر لە تاوانە گەورەکانەوە دەست پێ نەکرێت حکوومەتی یاسا ناچەسپێت. لە کاتێکدا ئەم تاوانە تاوانی نێودەوڵەتین و کات و شوێن تاوانبار والێ ناکات کە لێپرسینەوە لەگەڵا نەکرێت واتە کات و زمکان کەەوە خۆیان بە مەسڵحەکە پێ دەڵێن سفرە دەبێت هەر تاوانبار بە تاوانباری بمێنێت تاو کاتەی لە سزا ڕزگاری نەبێت و سزاکانی خۆی وەردەگرێت. لە بەرنامەی ئەمڕۆدا 5 کەس لە قوربانیان 5 کەس لەوانەی کە قوربانی ئەم تاوانە گەورەیەن ئەم تاوانە قێزەونن کە بە هۆلۆکۆستی کوردان ناسراوە قسەمان بۆ دەکەن. هەرێکێت چیرۆکێکی جیا هەیە لە منداڵێکی بچووکەوە تاکو هاوسەری تێکۆشەرێک تاکو پێشمەرگەیەک تاکو کەسێک کە هاوڕێ پێشمەرگەکەی ویستێتی بیکوژێت و بچێتەوە تەسلیم بێت بۆی لەو کات و بارودۆخەدا حکوومەتی عێراقی لێ خۆش بێت هەموو ئەمانە بەشداری دەکەن واتە چیرۆکان جۆراجۆرن هەمە ڕەنگن و بە هەمویانەوە دڵۆپێک لە دەریایەکی گەورە پێک دێنن کە ئەویش چیرۆکی ئەنفالە. بەخێر بێن ئازیزان و خۆشەویستان. سەرەتا ئەرخەوان سەرهات کە لەو کاتەدا مناڵێک بووە چەندێک هەوڵیانداوە خۆی و بنەماڵەکەی ڕزگاریان بێت بەڵام نەیانتوانی. ئێستا چیرۆکی خۆیمان بەدەگێڕێتەوە. ئەرخەوان فەرموو. سڵاو لە تۆ و لە بینەرانی خۆشەویست. هەڵبەتە کاتی پرۆسی ئەنفال من منداڵ بووم تەمەنم 3 ساڵان بووە. منتیقی ئێمە بەر ئەنفالی 4 کەوتووە لە 25/1988. من ئەو کات چیمیا کە لە گۆپتەپەی داوە کە گوندی دراوسێمانە منیش بەر چیمیایی کەوتم. هەڵبەتە من و خێزانەکەم هەمومان بەڵام ئەوەی کە زۆر کاریگەری لێ کردو من بووم. من بۆ دەوری 3-4 ڕۆژێک کە بێهۆش بووم. ئیدی کە لە منتیقی ئێمە وا بڵاو بۆتەوە کە بۆمان هەیە ئافۆت دەرچوە ئێمە بۆمان هەیە کە بڕۆین بۆ ناو شارەکان ڕێگەمان پێ ئەدرێ. بنەماڵەکەی من ڕۆیشتون ئیدی کە ڕۆیشتون لە ڕێگاش گیراون بەڵام لە کاتی گیرانەکەیە من ئامۆزایەکم لێ دەبێت کچێکی ئامۆزام بە ناوی خونچە کە بەشێک لە بینەران دەیناسن. ئیدی ئەو کە من بێهۆش بووم منی لەگەڵ خۆیان بردو دوای چەندین جار ڕاکردن و جیران و هێنان و بردن لە کۆتاجارە
توانیوێتی کە ڕابکا و هەڵبێ منی لەگەڵ خۆی بردۆ بەڵام من هەر بێهۆشم لەگەڵە کە بخۆی ئەیجارێتەوە بۆم باسەکە ئەڵێ کە لەسەر گردێکەوە بەربۆتەوە کەوتۆتە ناو ئاوەوە کە ئێمە لەسەر زەی دوکانین ئیدی لەوێ دەتوانێت کە خۆی حەشار بدا و خۆی بێدەنگ کە هەتا قەڵەباغەکە دەبردێ کە نزیکی 1500 کەسێک بوون دوای ئەوە دەڕوا دەچێتە چەمچەماڵ لە چەمچەماڵ من بۆ ماوەی 3 ڕۆژ بێهۆش دەبم دوای هۆش هاتنەوەم مامەکانم کە ئەو کات ماڵی باپیرم ڕۆشتونەتە کۆیە مامەکانم دێن من دەبن بۆ کۆیە بۆ لای ماڵی باپیرم کە باوکشم پێشمەرگە بوو لەوێنەوە ئیدی من دایکم و خوشک و براکانم ئەنفال کران بەڵام من ڕزگارم بوو بەهۆی ئامۆزاکەمەوە ئێوە پێش ئەنفالەکە چەند جارێک هەوڵتان داوە دەرچن چۆن بوو نەتانتوانێ ڕزگارتان بێت من بەبیرم نایە من تەمەنم 3 ساڵان بووە بەڵام ئەوگەوەی کە بۆیان جێڕامەتەوە هەوڵیان داوە بەڵام جاشەکان چەند جارێک ڕێگریان کردووە نەیانتوانی و هەڵبەت ئێمە کە لەسەر زەی دوکانین پەڕینەوە ئەستەم بۆ کۆیە بەڕێگای ترا چوونەتە قەشقەوڵی کە بگەنە دوکان و سلێمانی ئەو شوێنانە بەڵام لەبێژ ڕێگریان لێکراوە ئیدی ئەوە جاشەکان بێگومان جاشەکان ڕێگریان کردووە چەند جارێکم هەوڵیان زۆر دووبارە کردێتەوە بەڵام هەر نایانتوانیوە لە کۆتاییەکەم ئامۆزای من خۆی ڕزگار کردو و منیشی لەگەڵ خۆیان بردووە هەرچەندە براگەورەکەشمی بردووە بەڵام براگەورەکەم کە هۆشی هەبوو گەڕاوەتەوە بۆ لای دایکم بەڵام من کە بێهۆش بووم و وەکو مردوویەک وا بووم منی بردووە لەگەڵ خۆیان ئەرخەوان خان دوای ئەوەی کە دەرچوویت یانی ئەو ژیانن چۆن بردەسەر من هەمیشە کتومە خۆزگا ئەو 3 ڕۆژە درێژەی بچێشە بۆ ئەبەت هۆشم نەهاتایەتەوە بە چاوم هەڵ نەهێنایە و دنیام نەبینایەتەوە ئەم ڕووداوانەی کە ڕووی داوە نەمبیستایە چونکە ناخۆشیەکان لە دوای ئەو هۆشاتنەوە دەست پێیەکە بۆ جێبەجێڕانەوە ئاسانە بەڵام تەحاملکردن لەگەڵ یا و لەگەڵ ئەو ژیانەیە ڕۆشتن ئەستەمە چۆن ژیان بردەسەرەوە ماوەیە شتێکی ناخۆش بوو بەڵام من نەمەزانی کە دایکم نییە لەبەرەوەی من لەگەڵ باپیرم و نەمکم و مامەکان و پورم و ئەوانە دەژیام من لە خەستەخانە کە ژنێکی لێبوو نەخۆش بووم لەگەڵ نەکما چوون بۆ لای من بچکۆلە بووم ئیدی لەوێ کە گوێم لێبوو کە کوتیانەمە کچەکەی سۆسەنە بۆ من ناخۆش بوو من لەو ڕۆژەوە بەردەوام دەمکتەوە کە ئەم سۆسەنە چیە و ئەم شتانە ئیدی بۆیان باس کردم کە من دایکی خۆم نەما و دایکم و خوشک و براکانم ئەنفال کراون بەڕاستی هەستێکی ناخۆش بوو یعنی لەو تەمەنە بچووکەوە پێم خۆش بوو کە منیش لەگەڵ ئەوان نابوومایە نەجاتم نەبووە ئێستا چۆن بیرەکەیتەوە کە ئەو جاشانەی کەنیان هێشتەوە دەرچنیان ئەو کەسانەی کە بەناو پێشمەرگە بوون ڕێگریان کردووە لە دایک و لە ئەوەی کە دەرچن کە تۆ ئاگار لێ نییە هەستە چییە بەرامبەر بمانە هەستێکی ناخۆشە کە تۆ ببینی کەسێک کە سوکاری تۆی گرتۆ و کوشتوێتی دەستی لە کوشتنیانە هەبوو ئێستا ئەو لە سەر و تۆوەیە ئێستا تۆ سەیری ئەوەکەی بە ژیانێکی خۆش دەژیا بەڵام تۆ وەکو ئەونی دەبینی کە تاوانبارەکە لە بەرچاوت دەسوڕێتەوە دەسەڵاتت نییە کە هیچی لێ بکەیت بەڕاستی یعنی ئێستا بەدڵ پێم خۆش بوو کە ئەوانیش وەکو کە سوکارەکەی من هەمان ئازاریان بچەشتایە یعنی چۆن کە سوکاری من زیندە بە چاڵ کراوە ئایا تعدای لێکراوە ئایا ئازاری جەستی دراوە ئازاری دەرونی ئەویش بە هەمان شێوە ئەو شتانەی بەسەر بەهاتە پێم خۆش بوو یعنی ئێستا لەوەیە بە تاوانبارم بدین بەڵام پڕ بەدڵ حەزەکەم کە بیدەنە دەست خۆم بۆ خۆم ئەو تۆڵەی لێ بکەمەوە بە قەول وایە یەکێ لە بنەماڵەی جاشەکان کە لەم بینەیە مرد مناڵەکانی تر ساڵانە فستیڤال یادەوەری بۆ بکەنەوەکو قارەمانێک و ئەدینین جاشێکی تر لە سلێمانی بە ناوی شێخ محەممەدی کەسنەزانەوە مەرقەدی بۆ دروست دەکرێت ئەمە چی ئەگەێنێ بۆ ئێوەی ئەنفال بۆ ئێوەی کەسکاردە ئەنفالە بۆ ئێمە ئەنفال وەکو ئەو وایە پێمان بڵێن ئێوە ئەو قوربانیانەی کە داوتانە هیچ بەهایشی نییە تۆ ببینی کەسێک کە دەستی لە مردنی کە سوکار و میلێتەکەی تۆیا هەبووە ئێستا لە بەرزترین لەو پۆستایە و لە خۆشترین ژیانایە هەستە چییە بۆ خونچە کە تۆی بە بێهۆشی ڕزگار کرد من هەموو جارە پێڵم ئەڵم خۆزگە من ڕزگار نەکردە یعنی
پێم ناخۆشە حەزم کرد کە بمرم لەگەڵ ئەوان نەمێنمەوە چونکە ڕاستە من لەوێ لەناو هەموو ئەوانەی کە لە ئەنفالا دەرچوون خۆشترین ژیانم بۆ ببێ یعنی تا ئێستاش کە ژیانێکی خۆشمە الحەمدوللا کە باوکم ماوە کە خێزانی پێکەناوەتەوە خوشکبرام هەیە خۆشحاڵم یعنی بەڵام پێم خۆش بوو کە منی ڕزگار نەکردە بۆ پێت خۆش حەزمە کرد منیش لەگەڵەوانە بڕۆشمە قسەیەکت ماوە بیکەیت باش زۆر سپاس بۆ بەشداریت دەرخەوانجە چاوەکەت ناچەکەم ئێستا شە بزانین دایکی ئەستێرە چیرۆکێکی لایە هاوسەری یەکێک لەو تێکۆشەرە سیاسیانەی کە لەو کاتەدا پێشمەرگا بێ لە ناوچێ قەرداغ و لە ئەنفالێکی دیکە بزانین هەڵوێستی پێشمەرگە چۆن بووە لەگەڵیانە هەڵوێستی خۆی چۆن بووە چۆن ئەو ڕزگاری بووە و چۆن هاوسەرەکەی بووە ئەستێرەخان یەکێک لەو تێکۆشەرانەیە کە لە شاخا پێشمەرگە بووە و زۆر ئەم سەرۆسەری کردووە و لە تێکۆشانی سیاسی خۆی و لەسەر بیر و باوەڕی خۆی بەردەوام بەخێر بێ ئەستێرەخان زۆر سپاسدانەکەم من زۆر سپاسی ئێوەکەم کە بانگەشتان کردم لێرەوە حەزەکەم سەری ڕێز و نەوازش بۆ گشت شەهیداندا نەبێنم بە تایبەتی شەهیدانی ئەنفال من ڕەنگە هۆکاری ئەوەی کە ئێمە کە ئەو پرسیارە زۆر لە خۆم کراوە کە بۆچی ئێوە خەڵکی سلەیمانین و خەڵکی شارن بەر شاڵاوی ئەنفال کەوتون ئەوانەی کە لە نزیکەوە نازانن هۆکارەکەی ئێمە چی بوو بۆچی ئێمە پەڕیوینێتە ئەو ناوچانە بە تایبەتی ناوچەی قەرەداغ سەرەتا حەزەکەم ئەوە بڵێم کە وەکو پێناسەیەک بۆ خۆمان بۆ خۆم و هاوسەرەکەم ئێمە کێین من ناوم ئافتاو عەزیز عەلیە دانیشتووی خەڵکی سلەیمانی فەرمانبەر بووم هەروەها هاوسەرەکەم سەلاحەدین حەسەن مامۆستا بوو ئەوی شەر دانیشتووی سلەیمانی بوو ئێمە هەردووکمان دوو ئەندامی پێشکەوتی حیزبی شووعی عێراقی ئەو کاتە بووین لە ڕێکخراوەکانی سلەیمانی ئیشمانە کرد دوای تێکچوونی بەرەی نیشتیمانی بینی بەعس و بینی حیزبی شووعی عێراقی ئەو کاتە دیارە حیزبی بەعس هەروەکو کردەوەی خۆی جارێکی کە شاڵاوێکی دڕندانەی دژی ڕێخستنەکانی حیزبی شووعی عێراقی بەرپا کرد لە خوار و لە ناوەڕاست و هەروەها سەر و عێراقیشی گرتەوانێ سلەیمانی کە ئێمە نیشتەجێ ئەوێ بووین ئیتر ناچار کراین ناچار بووین لەبەر ئەوەی زەختمان لەسەر بوو بە تایبەتی هاوسەرەکەم هەرزوو لە 79 وازی لە وەزیفە هێنا و 6 مانگ لە ناو شارەمایەوانێ دوای چووە دەرەوانێ دوای ئەوە من مامەوانێ فترەیەک اینجا من گیران بڵێن هاتن لە دائیرەوە بردیانم 3-4 ڕۆژ لە ئەمنی سلەیمانی هێنایان و بردیانم دوایی دەست بەسەر هێشتیانمەوە لە سلەیمانی بەمەرجە نەڕۆم بە هیچ لایەکە هەفتەی جارێکە هاتن ئیمزان پێکردم و لێپرسینەوەیانە کرد ئیتر بێزار بووم لەگەڵ ئەوەشا منی شەر بەنهێنیش مابوومەوانێ پەیوەندەکانم هەبوو لەگەڵ هاوڕێیان بە تایبەتی هاوڕێمام کە ئێشتا لە ناوشارە بوو ئەمە بۆ من بەڕاستی نەختێ عەزێت بوو نەختێ زەخت بوو بەسەرمەوە ترس بوو لەبەرەوە منش لە 1970 شارم بەجێهێشت و چوومە دەرەوە بەم هۆکارانە ئێمە پەڕینە دەرەوانێ کە چوومە دەرەوانێ 2 ساڵ و نیو لە مەنتەقەی ڕۆژهەڵات لە دوولکان بووین دوای ئەوە کە مەڵبەندی سلەیمانی هاتەوە شارباژێر چووینە زەلان لەوێ ماینەوانێ ئیتر دوای ئەوەی خۆتان نەزانن ئاگاتان لە وەزعی دەریشەوە هەروەکو ئێستاوا بۆ حیزبەکان دە هەمیشە لە شەڕ و پێکدادان و شەڕی براکوژی هەر بەردەوام بۆ لەوێش ئیتر ئەوە بوو شەڕی دوای شەڕی پشت ئاشان ناچار بوون هاوڕێیان بچنە مەڵبەندی سلەیمانی لە حاجی مامەدی ئێمە خەزان بووین لە مەنتیقەی زەلان لە شارباژێر بە ناچار من هاتمەوە ناو شار کە هاتمەوە ناو شار ئیتر مامەوە لە ناو شارە مناڵە کچەکە مختی مەکتەبی هاتبووە بۆی خوێندنی لە کیس نەچێ ناچار بووم بخەمە بەر خوێندن و خۆشم بە ئیختیفا بمێنمەوە لەم ماوەیە کە لە یەک دابڕین ئیتر هەر پەیوەندی هینمان هەبوو دوور بە دوور ئەوان هاتنە ناوچەی قەراغ پاش فترەیەک لە ناوچەی قەراغ بوو
منیش هەموو کرد جار بەجار ئەچوم بۆ ئەوێ بۆ شێوی قازی و بۆ دێنەوتی چەند جارێک لەوێ یەکتریمان ئێوە لە چ دەیەک نیشتە جێبوون ئەستێر دایکی ئەستێرە لە کاتی ئەنفالەکانە شێوی قازی من هاتو چۆمە کرد بەس ئاخر جارم کە لەوێ بووم لە شێوی قازی لە 1970 مانگی نۆ یعنی لە کاتی ئەنفالەکە تۆ لەوێ نەبوویت نەخێر من لەوێ نەبووم ئێستا ئێمە سەرەوە من مانگی نۆ لەوێ بووم خۆم و مناڵەکانم ئێوارەیەک وەکو ئێستا تاریک و ڕوون ببوو هەڕەیە کات لە بینەوانێ لە ڕێخستەکانی ناوانێ وتی ئێستا مەفرەزەیەکی یەکێتی لەگەڵ پاسدارانی ئێران و زابتی ئێرانی بەرەو کەرکووک ڕۆشتون ئەوە 86 87 بەڵێ نازانم ئەگەر من لە کەرکووک یانزەی دەی 86 لێدا بن لە نەوتەکەی کەرکووکیان داوان ئێدا دیارە ئەو کاتە بۆ من ئێسەوە بووم بەس ئەو کاتە لەوانەیە ئەو کاتە لیان نابێ بەڵام جاری تریشەر هاتوون بۆ ئەو ناو هەر بەردەوام پازار بەردەوام جەوریانە تر نازانم ئەو جارە چون لیان داوایان لیانە داوە ئیتر نەختێ ئەو خەبەرانە تەبەن کە ئەزانی دەوڵەتی کە ئەو کاتە حربی عێراقی و ئێرانیش بوو بەڕاستی پاسدارە بڵاو بوو بۆ لەو ناوە ئەمە هینێکی باشی نەئەگەیان کە شتەکە باهینی دەرچێت لەبەرەوە لە ناو دەی شیوی قازی سارەیەکی لێبوو جێبێکی لێبوو ئیتر وا قەرارمانە من هەرەوشەوە بگەڕێمەوانێ نەوەک باش ئەوە حکومەت هجوومیە و هجووم بکاریان شەڕێشتێ بەرپا ببێت دیارە ژن و مناڵ لەو کاتانیان نەختێ زەحمەتە بۆ پێشمەرگە و ئەوانە من هەرەوشەوە گەڕامەوە بۆ ناو شار ئیتر لێرەوانێ دەست پێکا کە من گەڕامەوە ئیتر پەیوەندەکە تاکو هەشتا ئەو کاتەی وەختی ئەنفالەکە کە لە مانگی سێ ناوچەی قەراخ چوارا بووە پەیوەندەکانمان زۆرە دوور بوو لە بیدایەتی مانگی سیان نامەیەکی بۆ ناردم وتی ئەگەر ئەتوانیت هەواڵێکی ماڵی هاورە ئیسماعیل دیکتارۆف بزانیت لە هەڵەبجە زۆر وەسعی خراپە و ئەحواڵی ماڵ و مناڵەکەی نازانێ ئەگەر بتوانی ئەحواڵێکیان بزانیت و جوابێکمان بۆ بنێریتەوە بە خێرایی منی شەرە و ڕۆژەکە و نامەیەم پێگەشت خۆشم نامەیەکم نووسی و ڕۆشتم چوو بۆ نەقڵاتی هەڵەبجە کەسم نەدی ناسیاوێکم نەدی شتێکم نەدی سیارە و شتیشی زۆر کەم لێ بوو کەسیش نەئەڕۆی بۆ هەڵەبجە نەختێ سۆراهۆشتم کردویان خوشکم ڕێگانیە و کەس ناڕوات و ئەمانە ئیتر من هاتمەوانێ جارێکی کە ڕۆشتمەوە پاش دوو ڕۆژ شەرعینیشت نەمتوانی خەبەرێ بنێرم ئیتر ئەوە بوو لە قەزەی هەڵەبجە ڕوویاکی میابارانی هەڵەبجە و تێ بە تەواوەتی ڕێگە و بانگیرا و کە سەواڵی کەسی نەئەزانی تا سیویەکی مانگ بوو من خۆم لە ژێرزەمینێکە ئەژیام لە گردەکەی سەرچنار ماڵی برایەکیشمە لە گردی سەرچنار بوون لە خوار منەوانێ من چوو بووم بۆ ماڵی برایەکەم لە گەڕێکی کانێسکان ماڵی باوکەم لە ئەساسا لەوێ بووم ماڵی باوکم دا هەمیشە قەڵە باڵق بوو میوان وشتیان هەبوو کە ئەچووم لە ژوورێک لەسەرەوە خەریکی مناڵەکانم ئەبووم ئیترەوە خوشکەم هات وتیەوە چیەکەی وتم وەڵا خەریکم مناڵە دەوەن ئەنوێنم وتی دە باشە کە ڕۆشتیتەوە بەیەکەوە ئەڕۆینەوە وەرە بۆ ماڵی ئێمە لەگەڵمە منیش وتم بۆ بێم و ئەوە نیە هیچ بەتەمانیم و وتی دقەی چێکە وەرە سەرێ بە تۆزە دانیشە و دوایی بڕۆرەوانێ وتم باشە بەیەکەوە سارێکمان گرت و ڕۆشتین چوون بۆ ئێوە بۆ ماڵی ئەو برا گەورەیەم لەوێ سەرم کرد براکەم زۆر هێنە وەزعی خراپە و یێت و ئەتە و لێوی خۆی ئەکروژێ شکلەیەک وایە تێگەچوو وتی وڵات تۆ خۆ دەزانی وتم چی بووە وتی من چەند جارم بە تۆوت بە سەلاح نەچێ بۆ قەراخ بۆچی یعنی من هەمیشە زانی ومەکە قەراخ شوێنێکی باش و مناسب نییە بۆ پێشمەرگە و دایم هجوومی لەسەر و دایم وایە وتم بۆ دووەڵە ئەمڕۆ خەبەرێکیان بۆ هێناوین ئەڵەن گیراوە بەڕاستی من گرتنەکە بۆم نەئەزانی کرد گرتنێکی وایە و بە کۆمەڵ و خەڵکێکی وەڕا پێچ کراوە وا مەزانی هەرخۆی گیراوەی ترکە وای من وتم تەواوی تر قەت جارێک کە چونکە ئەو هەمیشە ئەیگو من جارێک بگیرێم قەت ڕزگارم نابێت لە دەستی باز چونکە لە 63 گیرا بوو
10 ساڵ حکوم بوو 5 ساڵ لە سجنی بەسەر بردبوو ئەیبوو من ئەزانم خۆم بەعس چۆنە من جارێکە بەردەستیان بکەم نەجاتم نابێت لەبەرەوە منیشە لەسەر قسانەوتم تەواو جارێکە من نایبینمەوانێ چۆن گیراوە ئیتر دوای ئەو بوزانیمان کە بەرشاڵاوی ئەنفال کەوتووە ئیتر معلوماتەکانی تر لەبەرەوە بۆمانە هات کە ئەو نیازی هەبووە بە یارە نازانم ئیتر تا ئێستا نازانم بە قەراری حیزبی بۆیان خۆی ئارەزوی بۆ بێتەوە بۆ ناوشار شتێکی تا ئێستا لە مەزدەرێکی مەوسوقی ڕاستەوانێ من یەک شتم بەدەست نەگەشتەوە یەک شتیش نازانم لەبەر ئەوە ئیتر ئەو دیارە گیراوە ئەو معلوماتانەی پێمان گەشتووە کە لە ڕێگاکە ئەو پێشتر برادەران لەوێ هەنێ برادەری خۆی لە ماڵی شێخ حسێن لە تاڤان ماوەتەوانێ 2 ڕۆژ وستوێتی بێ بەڵام پێشمەرگەکانی یەکێتی ڕێگەیان لە خەڵک گرتووە ئەمیش بۆ خۆی ئاشکرا نەکردو هەروەکو ئەو خەڵکە وستوێتی دەرچێ بە قەڵەباڵدوو لە ناو خەڵکا بێت بۆی نەناسرێتەوە دەستنیشان نەکرێ دانی بەخۆیان گرتووە و توێتی بزانم تاکەی مەجالێگە بێم بڕۆین ئەوەی کە ئێمە بیستمان ئەلەساس حکوومەت خۆی 3 ڕۆژ ئافواتی یاوە کە خەڵک هەمووی بێتە خوارەوانێ ئەوان ئەو 3 ڕۆژە نیان هێشت و خەڵک بێت تا ئافاتەکە تەواو بووە ئافاتەکە تەواو بۆ ئەوان خۆیان ئینسحابیان کردووە و خەڵکەکەژی تر یان ئەبێ هەر بێ بەرە خوارەوە دەردی ئەڵێ پشتم بەحر و نازانم کوێم هەر بەحرە ئەوانیشی تر کە هاتوون ئەمیش لەگەڵ خەڵکەکە هاتووە لەوێ هەمویان ڕاپێچ کراون و ئەویش دەستگیر کراوە لەگەڵیانە ئیتر دوایی کە ئەگیرێت و ئەچێتە ئەوێ ئەوەش مەسەلەیەکی ترە چۆن بوو ئێستا تۆ داشی ئەستێرە هاوسەرەکەت دەستگیر کرا تۆ چۆن ژیان چۆن مناڵت بەخێو کرد چۆن ژیانە دوای ئەوە بردەسەر من پێش ئەوەش هەر ژیانم هین بوو چونکە هەرکە ئەو من خۆم هەر مختلفی بووم ئەوی شەر لە شاخ بووە لەبەر ئەوە من هەرکە هاتمەوە ناو شار ژیانم هین بوو ژیانم بێ هاوسەری بوو ژیانم هەر لە ترس و مەترسیا بوو اینجا کە ئەویش گیرا کەوتینە وەزعێکی تراوانە ئەو گیراوە لە بەردەستی ئەوانایە هاوڕیگان ئێمە ناوێرین بڕێن پرسیار بکەین ئەوەی کە سوکار هەمووی لە کاتی وایە خۆ دەزانی قسە زۆرە کرێ خەڵک هەیە تەکبیرە بۆکە خەڵک هەیە گوێ لێ ناگرێ هەنێک وتیان هەر باشترە قسەی لێ نەکەین و نەچن بە پیرەم قەزێوانە یعنی هەوڵێک نێن چونکە ئەگەر ئێستا ئێوە بڕۆن ڕەنگە ئێستا نەناسرا بێتەوە ئێوە بچن تەبەن دەستنیشانی ئەەکەن ئەناسرێتەوە سەر بەرنابێت و هەرە کوژرێت و وای لێ ئەو ساداوای منیشیانە کرد ئەیکوا خێزانەکە و لەبەر ئەوە یعنی لە وەزعێکا بووین هەموو ڕۆژێ لای ئێمە هین بوو یعنی وەکو کۆبوونەوەیەک بوو بەبێ ئەنجام کەس و کار و ئەو خۆی تو مناڵەکان چۆن بەخێوە کرد بەڵێ مناڵەکانم چۆن بەخێوە کرد من هەرکە ئەو کاتێک کەوتم هاتمەوە ناو شار یەکەم جار ئەرزەیەکم هەبوو بە ناوی خۆمەوانە هەرو کاتە ئەمیز پێش ئەوە یعنی بچمە دەرەوە بیفرۆشم بۆ هیچ زوشت نەکرێ ئیتر کە هاتمەوانێ ئەو کاتە مدیری بەلەدێ خزممان بوو بۆی تاپۆ کردین هەر بە دزی و کاتبی عەدل هاتە ماڵەوانێ و عەرزەکەمان تاپۆ کرد و فرۆشتم ئەو کاتە پارێکی باشێ کرد 300 مەتر بوو لای بەرامبەر مەکتەبی سیاسی ئێستا بوو لە ڕعاە ئەو پارەی تر لەبەر دەستمانە بوو یعنی مەسەلەی مادیەکە هیچ پێویستی بە هیچ نەبوو خۆمان لەگەڵ ماڵی براکانم ئەژیان بەڵام بە مەسرەفی خۆمان و بەنان و ئاوی خۆمان و جلوبەرگی خۆم نەمهێشتۆ مناڵەکانم یەک ڕۆژ محتاج ببن و چاویان لە دەستی هیچ کەسێ بێ بەڵام معاناتەکەی ئێمە هاوڕێگان مناڵەکانم کوڕەکەم 3 ساڵ بوو باوکی نەدیوە کچێکم 4 ساڵ و نیو بوو کچێکم 6 ساڵ بوو ئیتر بەمانە ئەمانە هەمووی ژیانە لەگەڵ ماڵی برایەکە ئەوانیش بەرە مناڵیان بوو 4 مناڵیان هەبوو 4 مناڵیان بوو منی 3 مناڵم هەیە لە ژێر زەمینێکە گەڕک بەعزێکیان ئەم ناسن بەعزێکیان نامناسن ئەوەی نامناسێ ئەڵێ ئەم ماڵە چەند تەبان و چەند ڕێک و پێکن ئەو پیاوە دوو ژنیشی هەیە بێدەنگ و بێسەنگ لە ماڵەکە دانیشتون نەشەڕەکەن نە ئاژاوانێن ئەوانەیە ئێمەش هەموو ڕۆژێت ترسمانە هەموو لە ماڵی خۆمانە لە ترساشە خەومان لێ ناکەوێت 2 جارمان ئەتەجەول بووە بەڕاستی یعنی ئەو ڕۆژانە
ناگەڕێتەوە یعنی وشەیەک نییە ئەو هەستە ئەو ترسە ئەو معاناتە ساحب ماڵەکە هاتە خوارەوانی خزممان بوو ئەو ژێرزەمینەکە وتی ئافتابخان بەڕاستی پێ دەڵێم ناویان پێ لیستیان پێە بۆ کتێ بەگەڕێن هەموو شتێک ئەگەڕێن ئیتر ئەوە هاتوون بەگەڕەکەەوە تەلەفۆنیان بۆ من کردووە وا ئەڵێن من ئەو ڕۆژە من ئەتەجەور بوو هەستام ماڵی براکەم وەکوتم هەر لە خوار ئێمەوە بوون کیسێ نانم هەلاگەیەک نەختە نانم تێ کرد و عەبایەک ما بەسەر ما و کوڕە بچکۆلەکەم کرد بە باوەشمەوانێ و من ئەتەجەوریشە خەڵک هەمووی خەڵک خۆی شاردووەتەوانێ نابێ بێتە دەرەوانێ من هەستام ڕۆشتم بەسەر جادەکەیە وتم ئەگەر بمبینن ئەڵەم ماڵی براکەم نانیان نییە ئەمڕۆ من ئەتەجەولە منەچم ئەم نانیان بۆ ئەبەم ئەگەر گیراشم ئەوە ئەگیرێم ئیتر چ بکەم بەڵا باش بۆ ڕۆشتم کەسم نەدی ئەسکەر وشت کە چوومە ماڵی براکەم ئەوان زۆر زۆر هین بوونیان چۆن هاتوویت و بۆچی هاتوویت وتم وەڵا شتێک وایە وتی ئێمە تەواو بووین باشن هاتون لێرە ڕۆشتون ئیتر باشە وەرە لێرە دانیشە بەونەو ئەمامەوانێ یعنی هەر جارێ بەنەوەی خۆم دەرباز کردووە کردێکی کە هات من ئەتەجەول بوو براژنەکەم سێ چوار ڕۆژ بوو مناڵی بوو لە جاتی ئەو چوومە جێگاکەوانێ و ئەویش لە ماڵەکە کەوتیان ئەوە چۆنە و ئەمەڵێن ئەوە کوشکمە هاتۆ بۆ یارمەتی ئەوان خۆم کرد بە زەیستان و لە پاڵ مناڵەکە من پاڵکەوتم لە جاتی ئەو ئیتر ئەمە ژیانی ئێمە و بەدەیان مەشاکل یعنی پرسیارێک لەکەم ئافتابخان ئەو دەقەی ڕاپەڕین بوو یعنی چۆن بیرت دەکردەوە ئەو دەقەی ڕاپەڕین بوو چکە بۆ تۆ کە ژیان ئەوها لە ئەختیفایا بێت و هاوسەرەکەت بێت و هاوسەرەکەت شەمزر بێت لە ڕاپەڕینە ئەو دەقەیە بەس باسی یەکەم دەقەی ڕاپەڕینمان بۆ بکە هەست بەرەو چۆ دەڕۆی وا تەزانیم حکومەتە دێتە ئێرە چی بۆیان پالکراوە نەکات بەڕاستی نایشارمەوە و تووشمەوە ئەشیڵێم ئێستاش ئەو لەحزەیە کە ڕاپەڕین بوو هەچەنە یعنی شتێکی گۆڕانکارێکی زۆر بەڵام ناخۆشترین لەحزە بوو بۆ من بۆیە چونکە ئاواتەکانی من لەوێ ئیتر تەواو ئاواتەکانم نەما چونکە من 10 ساڵ چاوەڕوانم کرد ئەو 10 ساڵ یعنی لە شاق بوو کە دوای ئەنفال کرا چونکە لە هەفتانەوە تا هەشتاوەش یعنی 10 ساڵ لە شاق بووە باسی لەو کاتێش وتانەوە ئینسان لە ڕۆژێک وایە چاوەڕێمە کرد یعنی منیش دڵخۆش بم ئێستا بگەڕێتەوە لە شاخەکان هەموو هاتنە خوارەوانێ هەر مێردەکەی من نەهاتەوە راوسەرەکەی من نەهاتەوە قەیناکە هەوڕێگیان خۆ ئەزانین دایان شەهید و سەدان شەهیدی تر تیاچووە بەڵام من وەکو هەستی خۆم وەکو دایکێک لە پێشەوە ئینجا وەکو هاوسەرێ کە چەند خۆشە بوو ئێستا باوکیان پاتایەتەوە ناویان و دڵخۆش بوونایە و باوەشی پیاکردنایە ئەو بوو هەستەکەی من بەڕاستی چەند هینیش بێ دوایش ئەو دوای ئەنفال ئیتر خۆمان ئەزانین معاناتەکانی تر ئێستایەت بەڕاستی معاناتی من لە دوای ڕاپەڕینەوە هات لە دوای ڕاپەڕینەوە چونکە قسێک ناوە بکەی ئەفتابخان قسێک ناوە بکەیت شتێک ناوە دوای ڕاپەڕین قسە ماوە بەڵێ فەرموو تەواوی کەمیانیتەوە تەواوی کرد دێنەوەش بەس دێنەوە بە کەفی خۆت باش گۆناخاتخوا جارجارە میوانەکان بێنیتە سەر شاشە بۆی بزانن خەڵک بزانێت میوانمان هەیەین تریش ئەوانەیە تریش جارجارە پیشانی بدەی سپاس دەکەین کاک حەمە عەلی گیان بەخێر بیت گوێرە دەنگمە مام حەمە عەلی ئەیکوات تۆ دەنگت نییە مایکەکەت کوژاوەتەوە گوێ دەدەنگمە قسە بکە چیرۆکی تۆش بەڵە گوێم لێتە چیرۆکی تۆش چیرۆکێکی دوور و درێژە لە ئەنفالە لەلایەکەوە دایکت ئەنفالە کرێت لەلایەکەوە خۆت بریندارە بیت ڕادەمارێت لەم ئەنفالە بۆ ئەنفالێکی تر لەم ناوچە بۆ ناوچەیەکی تر حەزەکەم تۆش چیرۆکی خۆمان بۆ چیرۆکی خۆتمان بۆ بگێڕیتەوە لە سەرەتاوە لە گوندی قەرە حەسەنەوە لە پێش ڕووداوەکانیشەوە بۆ ئێوە خۆتان ڕزگار نەکرد چیتان نەکرد چۆن گەیشتبوونەوێەوە دوایی چیت بەسەر هات هەر هەموویمان بۆ بگێڕێتەوە سپاس دەکەم فەرموو دەست خۆش بێ ڕێسلااوم بۆ خۆت و بۆ میوانەکان تەیە کاک عەلی گیان
دەستخۆشی دەکەم کە بۆ ئەم چالاکیانە کە یعنی زمانێکی زۆرە 33 ساڵ بەر لە ئێستا و خەمساردێکی زۆر کە لەسەر دۆزی ئەنفال و پێوە دیارە بەڵام خۆشبەختانە تاکو ئێستاش خەڵکی دڵسۆزی وەکو تۆماوە هەر چۆنە بێ هەر ئەوێ داینەمۆی ئەم دۆزانە بێت و بە زیندوی بیان هێڵێتەوە بەڕاستی ینی 33 ساڵ بەر لە ئێستا و هەتاکو و کاتش بڕات ئەگەر هیچ ئەرشیفێک و هیچ دوکومنتێک نەکرێت با بڵێن ماوەیەک چەند ساڵ دوای ئەمەش ئەمانەمان لە بیر ئەچێتەوە دوایی لە دوای نەوەکانی ئێمەش ئەم ئاشنا نابن بەم ڕووداوە گەورانەی کە بەسەر خەڵکی کوردستان بەسەر خەڵکی کوردستان هاتووە لەبەرەوە ینی ئیشەکانت هەمووی جێ دەستخۆشیە هەر بمێن تەمەەن درێژ بیت با بسمە سەر باس و ئەو ڕووداوانەی کە بەسەر خۆمە هاتووە و وەکو ڕزگاربوویەکی ئەنفال سەرەتا ئەنفال وەک چۆن کیمیابارانی هەڵەبجە هێشتا پێش هەڵەبجە ساڵی بەر لەوەش لە دۆڵی بالیسان و لەو ناوچەیدا لە ئەمە عدێهینی قەنەعەتی خۆمە بەڕێی من لە دوای بەر لە ئەنفالەکەش ئەنفالی یەکەم لە چەمی زەنگە ڕوویدا لە خاڵەبازانی ئەو کاتەی 19 کەس بەخۆی و بەخۆیان و ماشێنەکانیانەوە هەموویانیان لەوێ دەستگیر کران بران بۆ لەبەرەوەی خاڵەبازیانی و ئەو منتخانە لادەکانیان هەموو ڕوخانە بوو کردویانانە حزبی بەعس ئەو منتخانەی کرد بۆ محەڕەمە ینی شوێنی ژیانی خۆت بوو قەدەغە بوو لێ بژێ ینی بۆت نەبوو ینی بەس هیچ شتە هەموو جدا بڕاوی نامانتوانی بچینە هیچ شوێنێک ئەو شۆفێرانش بە چۆن بڕێ بە چاوقایمی خۆیان دوای ئەوەی خاڵەبازیان ڕووخا دوای ئەوەی کە حزبی بەعس ئەوەنە دڵڕق بوو بەرامبەر خەڵکی کوردستان بەوەش ئاوی ناخواردەوە کە ماڵەکانی ئەسوستان و خانۆکانی ئەڕوخان خۆڵەکەشی ئەگواستەوە بۆ ئەوەی هەر بە هیچ شوێنەواری ئەولادیانە نەمێنێ دوایەوە ئەو شۆفێرانە بە بابڵێن بە ئازایی و بە گوێری خۆیان هەر هاتوویانە کرد بەیانانێکی زوو لە ناوچەمی زەنگەنە هەمویان جیران ئەو کاتانە کۆنتترۆلی ئەو منتقی هەمووی لەژێر دەستی تاوانبار بارق بوون ئتر تاکو ئێستا شەر کەس نانی بینیەوە کە چۆن کوژراون لەکوێ ڕەمی کراون و لەکوێ زیندە بە چاڵ کراون ئەوە لە مانجی لە 11/9/1970 یعنی تقریبا ئەگەر تقریبا 8 مانگ بەر لە 3-4 مانگ دوای خاڵەبازیان ڕووخا ئەوە ڕوویدا ئەلێ ئەنفال کران و 8 مانگ دوایش لە مانگی 4 با بڵێن لە 9/4 ئەگەر بەوردی بێمەوە سەر ئەنفالکردنی دێ خاڵەبازیانی ئەنفالی منطقەی قەرەداغۆوانە هەمووی تەواو بوو ئەوە لەوێش تەمان کیمیاوی لێدا ئەو خەڵکانەی وا لەوێ دەربازیان بوو هەنێکیان بەرەو سلێمانی ڕۆیشتن هەنێکیان دیسان هاتنەوە بۆ گەرمیان ئەوانەی وا هاتنەوە بۆ گەرمیان و چەند ڕۆژە پێشەوەی کە ئەنفالی با بڵێن 3 دەست پێ بکات هەمویان هاتنە خوار ئەوانە ڕزگاریان بوو بەڵام دیار بوو ینی چەکی کیمیاویان بەرکەوتووانە ئەتر بەڕاستی زۆر ترسناک بوو ئێمەش خەڵکیش ئیتر ئەوەی ڕۆشنایی بێ ئەوەی هیچ شتێک شک نابێت بۆی ینی جێی دڵخۆشکردن بێ بۆی کە ڕزگارت بێت هەموو ئەگەر بێنی تە پێشتا خۆت کاکعلی هەموو لەوانەیە هەموو یەکێ لە ئێمە ڕۆژێک لە ڕۆژان چۆلەکەیکی بینی بێت لە سەرزەویەکەیە ئەو چۆلەکەی چۆن باڵی شکاوە ناتوانێت بفرێ خەڵکی لادەکان ئەو کاتە ئاوایان بەسەرات بوو ینی وەکو باشکاوی وا بووین سەرزەویەکە نامانەتوانی بکەین نەمەتوانی بۆ هیچ شوێ بڕۆین چاوەڕێ ئەومانە کرد ینی هەر خۆشمان نامازانی ژیان ینی بەیانی ئەو شەوە خەوین بەیانی چیمان بەسەر دێ ئێمە لە 9 مانگ شانسی خەڵکی خاڵەبازیانی کردی شانسێکی زۆر گەورە بوو ئەمە بۆ مێژوو ئێڵێمەوە بۆی نەکوان لە بیرش هیوادارم ئەم بەرنامانەت
چەند کەسێکی وەکو خۆتی دڵسۆک و خۆت دڵسۆز هەمووی تەرجمەی ئینگلیزی بکا لە ژێر کەناڵەکەەوە بۆ دواڕۆژ بۆ ئێستانا بۆ دواڕۆژ هەمووی ئەم تەرجمانە بە ئینگلیزی لەسەر کەناڵەکەت دەرکەوێت شتێکی زۆر زۆر جوانەکەی خەڵکی خاڵەبازیانی شانسێکی زۆر گەورەیە بوو نۆی مانگ تیپێکی ئەو کاتە کاوێنەکەیشم لە فەیسبووکەی خۆمداناوە بە ناوی مامۆستا جەمال تیپی سیوێکی سلێمانی بوون هاتنە خاڵەبازیانی لە ناوچەی شوانەوە هاتبوون وە ئەبزانە بەنیازی ئەوە بن بچن بۆ گەرمیان بۆ یارمەتی پێشمەرگا بەڵامەتر کار لە کات ترازا بوو شەوەکەی هاتنە ئەوێ ئێمە بەیانی زووەکەی چوینە لایەن بە سوتفە کوڕێکیان لەگەڵ خەریجی پەیمانگای تەکنۆلۆژی کەرکوب و ناسیمەوەتر قسە وشتمان کرد و تۆزێ شاوشکور بووینەوە لەگەڵاتە لەگەڵ مامۆستا جەمالوانە قسەمان کرد چیەکەن و چی ناکەن هەتا ئەم کاتێشتا نزیکەی دەوروبەری سەعات دەیە پێش نیوەڕۆی دا بۆ 11 بە تەواوی کاتژمێرەکەم لەبێ نییە ئیتر ئەوانش نیان نەزانی چی بکەن لەپڕ تیارە هات کاگاڵی تیارە هات با بڵێن ڕەمی کرد اینجا کۆپتەر بە دوایە هات کە ئەوە هات ئەتر وتیان سێری نازانم تۆ خاڵەبازیانی بیوێنە لەسەر خاڵەبازیانی و ئەگەر سێری خۆرەتاوکەی هەموو ئەو زنجیرە شاخانە ئەڕوانێتە سەر جادەی سلێمانی کاک عەلی هەمووی وەکو شاری مێرولەت بینیەوە وەکو ئەوە جێیش و جاش و قوات خاسە لەوێ و لە باشبڵاغەوە هێرشێکی گەورەیان کرد بۆ خاڵەبازیانی مامۆستا جەمال وتی هەمووان تیاچین ئەبێ شەڕ بکەین هەتاکو ئێوارە هەتا تاریکە بێ با بزانین ئەنجاوتیان چی بکەین وتیان وتی من نازانم چی بکەین بەس ئەبێ هیچ حەلێکمانی ئەبێ شەڕ بکەین بۆ ئەوەی ئێوارە بێت کە ئێوارە هات ئەو کاتا توانین قسە بکەین اینجا بەڕاستی کەسایەتی ئەو پیاوە لەوەیە مهمەکەی لەو تۆن توانی چۆن ئیدارەی ئەو ڕۆژە سەختە بدا وەکو سەرکردەیەک ئەو ڕۆژە هەتاکو تاریک هات چەندین جار هێرشیان کرد بۆ ناو چەمەکە اینجا چەمی خاڵەبازیانی کاک عەلی خۆت وابزان بینیتە چەمێک و دارستانێکی زۆر چڕ بوو لەبەر چڕی نەیانتوانی بیگرن هەرچەند هێرشەکانیان نەکرد هەموو کات هێرشەکانیان پێشمەرگەکانی مامۆستا جەمال و لەگەڵ ئەو پێشمەرگانەی کە خەڵکی خاڵەبازیانی بوون وەکو کاک شێرزاد و ئەوان هینەکانیان ئەشکان و هێرشەکانیان ئەشکانەوە هەتاکو شەو هات بەڵام بەداخەوە ئەو ڕۆژە قوربانی ئەو کاتەی ئەو ڕۆژە پێشمەرگەیەک بوو خەڵکی شۆریجە بوو ناوی ئازاد حەمید بوو باوکی غەڵوسفرۆش بوو نۆ خوشیە بوو لە نۆ خوشک بەس ئەو تەنیا برایە نەبوو ئەوش لە خاڵەبازیانی شەهید بوو لەگەڵ پیاوێکی تر ناوی کاکمەجید بوو ئەوە بریندار بوو ئەوە چەند ڕۆژێ دوای ئەوە شەهید بوو ئیتر کە ئێوارە هات دنیا تاریک بوو جێش و جاشەکان لەگەڵ قوات خاسەکانە هەمویان گەڕانەوە چوونە باشبڵا کەمێک دوورە تقریبان چەند کیلۆمەتر لە چەمەکانەوە دوورە بەڵام هەمویان لێن هەموو جێش و جاشەکە وەستاون ئەمە یعنی خاڵەبازیانی یەک شانسێکی گەورەی هەبوو بۆ مێژوو ئێلێم یەکێک لە گەورەترین لادیەکانی کوردستان کەمترین قوربانی ئەنفالی لێکەوتەوە ڕاستە من یەکێک لە بڵێن خۆشەویستترین کەس بۆ ژیانی هەموو کەسێک کە دایکە من دایکم ئەنفال بوو بەڵام خەڵکی خاڵەبازیانی زۆر شانسیە بوو ئەگەر ئەو تیپەی مامۆستا جەمال نەبووە کاک عەلی هەر هەمومان وەکو ئەو چۆلەکەی واڵم چۆن لەژێر دەستەکەی لەسەر جادەکە باڵشکاوە هەر هەمومانی یەک کەسێک دەرناچوورێ هەمووی ئەگیرا ئەتر کە تاریک هات شەهید ئازادیان باڵێن کردە ژێر خۆڵە و شەهید مەجیدش ئەوە ئەو کاتە چەند ڕۆژ باوە شێت بریندار و نازام بەڕاستی بۆ چۆ بردیان لەو کاتەیە ئیتر لە ناو چەمی خاڵەبازیانی خەڵکێکی زۆر کۆبوو بە سەدان هین لادیەکان ترش هاتن بۆ تاریک بوو هاتنە ئەوێ مامۆستا جەمال وتی من ئێمە شەوە گەڕێنەوە بۆ منتقەی شوانەشتا ئەنفالی 4 دەست پێ نەکرد بوو وتی ئێمە گەڕێنەوە بۆیە بە یەک کەس ناڵم بێ لەگەڵما بە یەک کەس ناڵم نەیات لەگەڵما چونکە ئێمە چۆن بڵێ بە ژیانی خۆمانەوە مزازەفە ئەکەین ڕبایەتیایە شەڕ ئەبێت ئەگەر شەڕ بێ خەڵک شەی دەبێت لەبەر ئەوە من مەسئولیاتی کەس هەڵ ناگرم بەڵام هەمووشتان ئەتوانن بێن بەس بە کەس ناڵم بێت بە کەس ناڵم هەت کەس خۆی سەربەستە ئیتر ئەوە بوو خەڵکیش بە تایبەتی
خەڵک نێزانانی ینی ئەم ئەنفالە هێرشێکە ینی ناوی ئەنفالە نەمانەزانانی ناوی ئەنفالە و نەشمانەزانی ئەمە پاکتاوکردنی میلەتێکە نەمانەزانی ئەمە بۆیە میلەتی کورد بسڕێتەوە لەسەر زەوی کە جینۆسایدی دوای فێربوون کەمە فعلا جینۆسایدی خەڵکی کوردستانی بەدواوە دێ لە ئەو شەوەی کە ئێمە لە چەمی خاڵەبازیانی کە ماڵەکانمان هەمووی لە ناو چەمەکان بچووکە دەیەکە ڕووخابوو ئێمە بەنسبەت ماڵی ئێمەوە ماڵەکان تر ئێمە لەگەڵ دایکم و باوکم و باڵێن خوشتێکی بچووکم و برایەکی بچووکم لەگەڵ برای ترما ئیتر لە نێوانی خۆمانە قسەمان کرد نەمانزانی چۆن بڕیار بدەین وتمان ئێمامان ئەتوانی بڵێن با هەمومان بڕێن لەگەڵ ئەو تیپیا بچینە بەریشوان نە ئەوان شیانتوانی وەرن ئێمە لەگەڵمانە با بچین بۆ لەیلان ئیتر لە دوایە وتمان هینە هەست کەس هەمووی خۆی بڕیاریدا ئەتر باوەخم و دایکم و ئەو برا خوشکە بچووکەم ڕۆیشتن بۆ لەیلان لەگەڵ هەنێتر خەڵکی خاڵەبازیانی ئەوانەوە ئەنفال کران وتیان ئێمە تۆزێ بەتەمەنین و بەیانی ینی هیچ لێمە ناکەن ئەو پەڕی لەوانەیە هەرێ بماگرن دوایی ئێمە ئازا دەکەن خوشکەکەم و برایەکەشم ئەو کاتە خوشکەکەم و کاتە 18 ساڵ بوو براکەشم ئەزانم ئەو کاتە دەخەت خۆ بزانم چێنێ بوو 14 ساڵ و کاغاری ئیتر ئەوان بەرەو لەیلان ڕۆیشتن ئێمەش لەگەڵ تیپەکەی مامۆستا جەمالە هاتین بۆ شوان دوای ئەوەی کە پێشەوەی سە بپەڕێمەوە بۆ شوان دوای کە خەبەرمان بۆ هات لە شوان کە برا بچووکەم ئەوە خۆت زانانی هەواڵ ئارام دوایی کە شەهید بوو گەریلا بوو لەگەڵ ئەو خوشکەمە سعات 4 بەیانی لەوێ ینی خەڵکیان نبینی کاک عەلی وەکو مێرولە لە لادیەکان و هەر هەمووی ئەهات بۆ لەیلان یعنی خەڵکێکی بە هەزاران خەڵک هات بووێ اینجا ئەو برایەم زۆر بابڵێن زۆر لە مناڵەوە زۆر بزیەوەوانە بوو سعات 4 بەیانی بۆ خوشکەمی بوو بە باوکمان شیوت بۆ سەوان نەیانتوانێت تەمان لەگەڵ ئەوان مناڵ و زیاتیان باڕاکەین سعات 4 بەیانی ڕایان کرد ناو ئەو هەموو سیم و جێش و جاشەی لەیلان خۆیان دەرباز کرد بە ناو ئینجاو کات چکە بەهار بوو دناش ڕۆژ بووە بەنا ئەو دەغڵودانە هاتن بۆ بەردەم ئەم کارگەی چیمۆنتۆیی لەیلان وا ئێستا کارگەی چیمۆن هاتن ئەلوێ سوار سیارەیەکە تر ئینسانێکی باش دەستی زانی بێتر ئەمانەت خەڵکی لا دێنوان هەڵیانی گرتبوو هێنانی بۆ کەرکوو بۆ ماڵ کاک عەبدوڕەحمانی ئامۆزام یادی بەخێر بێ عەبدوڕەحمان خەلیفە کە کۆچی دوایی کرد ئەوە ئەلەوێ ئێمە چوین بۆ ئەتر باوکم و دایکم تەبعاً جیران ئەوە بوو دایکم ئەم چیرۆکەی من بە بەرنامەیەک و بە دوان و بەسییانش جاری هەر ئەتوانم ئامادەم ئەترەوە بوو دایکم و باوکم لەوێ لەگەڵ ئەو هەزاران خەڵکەیە هەمویان جارە لەوێ بردیانیان بۆ تۆبزاوە کاک عەلی لە تۆبزاوە ئەتر باوکم تەبعاً ئەوە تۆ لەبەرەوە ئەوان باش نازان تۆ هەموو چیرۆک و هینەکانی من ئەزانی ژیانی من لەبەر لە نزیکە یەکین ئەتر لەوێ کە لە تۆبزاوە هەموو گەنجەکانیان جا کردەوە گەنجە کوڕەکانیان جا کردەوە گەنجە کچەکانیان جا کردەوە بە تەمەنەکانیانش جا کردەوە بە تەمەنەکانیان بردبووە نوگرە سەلمان لەسەر ئەو بیابانە کە لەوێش بە هەزارەهان لەوێ مرد کە دایکم چێ بوو لەوێ لە تینا و لە برسا کۆچی دوایی کرد و کە چەندین ڕۆژ لەگەڵ باوکمانە بە بابڵین جەنازەکەی لە ناویان بوو چونکە بە ئەمنەکانیان ئەوت یانت ئەم جەنازەیە بەرن بینێژن ئەمنەکانش ئەوەنە دڵڕەق بوون ئەیانوت با بێت بە چەند کەسێ ئێنجا بنیانی تەسەورکە یعنی ئەوەنە ڕقیان لە کورد بووە لە تۆفزاوایانە کرد لە نوگرە سەلمان لە نگرە سەلمان ئاگادارمەوە ئەلێ ینی جەنازەکە چەندین جار چەندین ڕۆژ ئەما بۆی کۆمەڵ بێ لە ناویان بۆی ئەوە نیە تەعزیبی نەفسی و ڕۆحیان بدەن دوای ئەوش کە جەنازەکانە بن نازانێت جەنازانە مثل بۆ نمونەیەکی وەک دایکم نازانین ئایا خراوەتە ژێر خۆڵیان دراوە بە سەگ لە بیابانەکانی نوگرە سەلمان وارە ئەوانە هیچ کەس ئێمەش زانیاریمان هەر ئەوە 33 ساڵە هەر چاوەڕوان ئەوانەی گەیشتوەتە نگرێ سەلمان هاوڕێ حەمە عەلی ئەوانە مردوونە ئەو جارهین بووە یعنی وەک خۆ دەرێ لەوێ مردووە تەواوی تر زۆر بەشی فەک تەرمەکانیانی خواردووە بەداخەوە ئێمە خۆمان اینجا
خۆمان ئێمە ڕۆیشتین ئەو شەوە خەڵک یعنی تۆ سەیری کە مەبەستم خەڵکی خاڵەبازیانی چەند جارێشتم قەت نابێ ئەو مامۆستا جەمالیان لەبێ دووچێ کە بووە فریشتەیەک ئەو شەوە ئەو هەموو خەڵکەی پەڕانەوە چونە ناو چەمی زەنگنەوە هەمووی ڕبایی جاژ و لەو کاتێ نازانم جاشێک تەقەی کردچی و هەموو خەڵکەکە مناڵ و ژن و گەنج هەر هەموو کەوتە ناو چەم و ئاوە لە ترسا بەڵام پێش ڕبایەکان هەموو پێشمەرگەکانی ئەو مامۆستا جەمالە پێش ڕبایەکانیان گرده بوو بەس باش ئەومان تەقەیان نەکرد تەقەی تر بە دوایان ناختەرە و تەقەیە بوو هەموومان لە سەر جادەکەی نێوانی قەرەنجیر و کەرکووکش لەوێش هینیان دانابوو با بڵێن کەمینیان دانابوو ئەتر هەموو بە سەلامەتی بەڕاستی هەموومانی پەڕانەوە هەر یعنی وەکو موعجیزە هەموومان تاکو بەیانی ڕێمان کرد بەیانی خۆر دەرچ و خۆری بەیانی لە ناو چینە دەلۆ خۆت لەوانە شارزە لە دەلۆ لەوێ هەموومان چاومان کردەوە ئەتر هەموومان شەکەت و ماندوو بووین ترس و شەڕ و ئەتر هەموو لە کەس و کارش دابڕامن ئەو کاتە تەمان نامانزانی ئەوان کەس و کارمان چیان بەسەراتوە لە دێی دەلۆ ئەلەوێ ئەتروتی هەست کەس بۆ چۆ ئەڕوا با بڕاتر تاو ئێمەش ئەڕۆین بەڕێ خۆمانەوە هەست کەس بۆ چۆ ئەڕوا ئەتر هەر ئەوە نەمان بۆ کرێت ئەمە چاکی ئەو پیاوە بۆ مێژوو باسیەکەم کە خاڵەبازیانی نزیکەی 300 ماڵ بوو بەس کەمترین ئەنفالیدا 21 کەس ئەنفالیدا لە هینە قوربانیانی ئەنفالە لەگەڵ 19 کەسی ترەوەتم ساڵە پێشەوە بوو لە باڵێن سیارەکان کە جیران و بێ سەر و شوێن کران کاغالی خۆمش چیرۆکی خۆمش کە چۆن بریندار بموانە ئەوەش چیرۆکێکە بە ساعات لە دوای دەلۆچیت نانە هەموویمان بۆ بگێڕ لە دوای دەلۆ چیت کرد لە دوای دەلۆ چی بوو هێشتا ماوێتی عەلیجان لە دوای دەلۆ ئێمە لێ بووین ئەتر خەڵکەکە بەڕاستی بیری لەوە کردەوە ینی چۆن خۆی دەرباسکە هەنێک لەوانەی با بڵێن ژنەکان و مناڵەکان هەوڵیاندا چوونە بۆ سەر شیوە سوور لە خوار تەختەقەوە هەوڵیاندا لێ چوون لەسەر جارە ئەلێەوە هینا کرد لەوێەوە هەوڵیاندا بچنەهین بچنە سەر جادە و لێەوە هەنین ژمارەیەکی کەمە لێەوە گەڕانەوە هین گەڕانەوە چوونە هاتەوە بۆ کەرکووک بە ئەتر بە 1000 ئەملا ئەولا هەنێکیانش با بڵێن چوون بەرەو بالیسان و لێەوە بەرەو قەندیل و لێ ئاوارەی ئێران و کاغالی گوێ لە دەنگمەیە بەڵێ بە گوێم دێتە بەردەوام بە ئیتر ئێمە باڵێنە خەڵکانەی لێوێ ماینەوە زیاتر باڵێن خەڵکی سەڵت و گەنجەکان بووین ئیتر چەند ڕۆژێک لێو دیانەمان بەش بەڕاستی نەمانزانێت چی بکەین هێشتا با بڵێن ئەنفالی 4 دەستی پێ نەکردو ئێمە ڕۆیشتین چوینە سەر زێی چوونە سەر منتقەی شێخ بزێنیە چونە منتقەی شێخ بزێنی لەوێەوە دامان نابوو ئەوەی ینی منتقەکەشتر هات ئاڵۆز بۆ منتقەیە چون کە باسمان کردوانە هەر ژیان زۆر ئاسایی بوو لێ هەمووی لەسەر چونە پەڵکانە و دەرمانە ئەو منتقانە هەمووی خەڵکەکە لەسەر زیەکە ماڵشتیان کردو و کشتتوکە ببوورە کشت و کاڵشتیان کردبوو سەوزۆشتیان کردوتر ئەوە ئاسایی بۆتر ئێمە باسی ئەوە هەمان بۆیان کرد کە ئاوا منتقەی گەرمیان ئەوانە یەک کەسیتیانەمەوە هەر شۆ بوونیانی هەر بڕایان ناکرد ئێمە چوینەوە دەمانە هاتنە ورەمانە ڕوخێنن من لەبیرمانەوە دەمانە ورەمانە ڕوخێنن ئێمە چوینە ماڵی هین ناسی ماڵی برادەری خاڵۆم بوو بە ڕەحمەت بێ ئێستا باسی خاڵۆش مەکەم کە چۆن شەید بۆشت ماڵی وەسازاسم و کاکەمەند کاکە ڕەشە بوو ئەتر لە برادەری خاڵۆم بوون ئەتر چوینە ئەوێ چەند شەوێ لە ماڵی ئەوان بووین سیروانی کوێخانەجم ئەوەش لە برادەریان بوو ئەوش من ئەوانم ناناسیتە من خاڵۆمەیان یاسی ئەوش لەوێ بوو ئەتر چەند ڕۆژێک لە ماڵی ئەوان ماینەوە ئەتر ئێمەوتمان بە چیکەن بە باخیرەی چوب ئێمە پەرلیمانەوە بۆ سێگرتکان بۆ سێگرتکان لادەیەکە لە خوار تاختەقەوە مەقەڵک پەڕینەوە نەک باخیرە کەڵک کەڵک بۆ کەڵەکە بچووکانە پەرلیمانەوە کاک عەلیجان چوینە
بوو بوونی لە هۆڵنداڵی باخیرەتە چوینە ڕۆیشتینە سێگرتکان لەوێ دەیەکە لە خوار تەختەقەوە چین بۆی واماندانابوو بڕێنەوە لێ بچین بۆ بالیسان و لێش بچین بۆ قەندیل و ئەتر بچین بۆ ئێران وەکو ئەوانەی وا پێشتر ئێمە پێش ئێمە ڕۆژ خێزانەکان ڕۆیشتن لە سێگرتکان ئەو شەوە هینشات قادری حاجی علیوان یادی بەخێر بێ مەڵبەندی یەک بوون ئەوان هاتوو ناوێ یعنی ئێمە ئەوان هەمومان لەوێ یەکمان کرد شەوەکە لەوێ خەوتین لەوێ تووشی ڕووداوێکی زۆر ناخوازرا و ناخۆش بووین پیاوێکە ساشە و تەقەی کرد لە ناو مەقەڕەکە خەوتم ناگامان نیان نەبوو تەقەی کرد دوو پێشمەرگەیەک و خاڵم هەرە و شەوە شەید بوون هەر لە ناو مەقەڕەکە پێشمەرگەی تر و منش بریندار بوون پێشمەرگە بریندارەکە بەیانش ئەوش لە ڕێگا بۆ دووبانێکی وازام ئەو شەهید بوو منش بریندار بوو ئتر دوایەوەکە ئەو وەز ئەمان بەسەرهات ئتر با بڵێن ئەوەی تەقەی کرد چییە بوو چی لات دوای چی لات گرتیان ڕای کرد ڕۆی تەسلیم دوای بۆ بەیانێکی گردیان کاک عەلیجان بۆ بەیانێکی گرتیان تەسلیم بێتەوە وانە محکەمەیان کردیان هینە ئێمە طبعا نەمان بینی بەس کە گردی بیان شەوەکەی ئەو منتقیان هەمووی خەبەردار کردەوە بە ماتۆڕ ڕۆشتیاوتیان هەرێکێکی نیسانێکی غەریبتان بینین لە منتقێ لە هەر ڕێگا لە هەر لادێ نێلن بڕوا بێ بگیرە بەدەستی حەدەسێکی وا بوو لەو لاش حەدەسێکی وا بوو لە دەستی کۆی لەو وەختەیە لەو چەند ڕۆژەیە وا بوو اینجاتر بۆ بەیانی ئەو پیاوەیان گرد و محکەمەیان کردبوو وتوی هینە وتوی من نازان بەس خۆی وا بزانام تێک چوو کاک عەلی ینی ئەمە شتەکەش بووی داوە بەس شێوەی لەوا چوو تێک چوو بێ بەڵامەترەوە ئێمەش نەمان بینەوە بەس کە گردیان وتر دوای ڕەمیان کردبوو ئێمە چیمان کرد دوای ئەوە ئێمە گەڕاینەوە بۆ ماڵی کاکەمە دوان کە بیستیان ئەو شتە ڕوویداوە هاتن بە دوامانە لەبەرەوەی برادەری خاڵم غازی بوون خاڵم غازیان هێنایەوە لە پەڵکانە ناشتێن هەتا دوایی لە 2023 کە کەرکووک ڕزگاری بوو هێنایەوە بۆ کەرکووک ئتر منیان شێنایە بۆ ماڵی خۆیان گەڕامیانە بۆ پەڵکانە بە برینداری بەسەر هینەکەەوە ناوی چییە بەلەمەکەەوە بەسەر کەڵەکەەوە دیسان منیان گەڕانەوە بۆ پەڵکانە بۆ ماڵی کاکەمەت کاکەڕۆژ لەوێ هینی لێبوو چکەمە دوچە ڕۆژ پێشەوە دەستوین سیروانی هەر لێ مابوو سیروانی چۆخانەجم ئەوەش هەر برادەر خاڵم غازی بوو خاڵشم شەید بووە ئیتر هینە وتی من ئەیبم لەگە خۆما بۆ هین بۆ ماڵەکەی خۆی لە خاڵخاڵام و لە لادێکە بەڕاستی لادێکەم بیر نەماوە کاک عەلیجان ئەگەر یارمەتیم دەی لە وەڵام ماڵەکەی وابزانم لە دووشیوام تەرەقە و دووشیوام وابزانم دوای هەر ماڵەکەینەوە لە ئۆمەرمەندانەوە دوورش نەبوو تەرەقە و دووشیوان و لە عینەکەی منێنا بەتانەکەی هیماڵ لە ئەنفالەکە بەتانەکەم پێ بوو هینەوان بوو لەگە هیوایە پێکەوە خەوتی ناری ماسیبان چۆخانەجیم بوو ڕایان کردبوو من لەو دیەکە بەڕاستی نازانم ناوەکەی لە گرت خەبەر بوو مادامی براکەی لەوێ وا براکەی لە تەرەقە و دووشیوان بوو لە گرت خەبەر بوو منیان سیارەکەی سیارەی هەبوو کاتە نازانم سەرتی بووچی بوو سیارەکەی پڕ کرد لە گژوجا و منیان کردە نایەوە برنی بۆ ئەوێ لەوێ دکتۆرێکی لێ بۆتر هەنێ کردەوە هەر نەزیفە بوو ئەوە نیە بریندارەکەم زۆر بوو هەردوو قاچ و دەستێکم ئیتر لەوێ دکتۆرەکەوتی من ناتوانم لەوە زیاتر چارەسەری بکەم چونکە چارەسەری لای من نیە برینەکەی زۆر قوڵە نارمیان بۆ گۆبتەپە لە گۆبتەپە دکتۆرێکی لێ بوو دکتۆر دڵشاد بەڕاستی زۆرش بە دوایگەڕام نەمدۆزیەوە دکتۆری تیپی 25 خاڵخاڵام بوو بە سوتفە دکتۆر فاق گوڵپی خۆشمان لەوێ بوو ئەنجا لەگەڵ دکتۆر دڵشاد و دکتۆر فایق کە کەساتێکی دیارە لە کوردستان برینەکەمیان پاک کردەوە ئەوانە تۆزێک هۆشێکم هاتەوە دوایی منیان گەڕانەوە دوای شەوێک لە گۆبتەپامە هێشتا هیچ نەبووە لە گۆبتەپا هیچ ڕووی نەداوە هێشتاش ئەنفالی چوار دەست پێ نەکە منیان هێنایەوە بۆ سەرچنار لادەیەکە لە قەت خاڵخاڵام کاک عەلی لەو لادەیە کە منیان هێنایەوە بۆ ئەوێ بۆ دکتۆر دڵشاد نامی بۆ ماڵێکی پیاوێکی خانەدان
لە ڕووی سەرچنار هەمووی ئاغا بوو سەرچنار ناوی کاک تایر و تایراغا پیاوێکی زۆر خانەدان بوو کاک علی کە منی بینی وتی ئەما بێ هەتا لێرە بێ بەس مریشک و جگەر و گۆشت خوا لەبەر برینەکەی قەت لە بیرم ناچێ بەڵام وا بزانم کاک علی هەر هەمویان ئەنفال کران بەس سەرچنار هەمووی ئەنفال وایە خۆشی وا بزانم لەم دوایەتر کۆچی دوایی کردوتر ئەو شەن هەر ینی کوژانەوە بەڕاستی ینی جازارە بی لەو پیاواکەمەوە ینی زۆر بێ تااقەتە بوو ینی قەت ئەو قسەیم لەبی ناچێتی ئەما بێ هەریم خوا وتی ئەما بێ هەر جگەر و گۆشت شتی بدێنێ هینە لەبەر بریندارە ئەبوو زوو چاک بێتەوە چەند شەوێ لەوێ بووین اینجاتر گەڕاینەوە چونەوە بۆ گۆپتەپە بۆی بچین بۆ هێن بۆی بچینەوە بۆ بپەڕێنەوە بۆ ئەو بەربۆمبەری کۆیەوانە لەسەر ئاوەکە منیان ڕاخستە بوو کاک علی بۆ بەیانەکەی گۆپتەپە کیمیایی لێدا نیوەڕۆکەی ئەلێوێ بووین وتیانەمە چیەکەن پیا بەتەمەن و خەڵک سێنێمانە کرد یەکێک وەک جەنازە کەوتووە لەسەر زەویەکە وتیانەوە چیەکەن جەماعەتیان وەڵا بەتەمام کردنی بۆ بەری کۆی ئەوانە هینە ئەچین بۆ بەتەمام چین بۆ قەندیل وڵا پیاوتی بەخوا شێتن وتمان جەماعەتیان بۆ شێتی نێوتی ێزانم چێ لەو بەرەوە وتمان ناوەڵاوتیان لەو بەرەوە ڕێزجاشێکی لێ زۆر بەرازە ناوی قاسمە کوێرە ئەمە بتانگرێ ئەو زیندوو ئەگرێتە سیمەکە ئایسە ئەمە هەر وەک هین وایە وەکو نێچیر وایە کاکەوێتە بەردەسی ئەتر کەوای وت بەڕاستی وتی ڕێزجاشەکان ئەو مەنتقەی هەموویان زۆر خراپن و زۆر درڕندن بەس وتی ئەوە لە هەموویان درڕندەترە وتیان زوات ترسانمانێتر هەر بە حیات بیرمان لە باخیرەکە نەکردەوە یەک بوو لە بەلەمەکە نەکردەوە اینجا گەڕانیەوە هاتینەوە چونە لادەیەک ناوی دارە قوتەیە چونە ماڵی کوێخاکە ناوی کوێخا قادرە کوێخا قادری دارە قوتە لەوێ بووین بۆ بەیانی سێ پێنج کاک علی کیمیاویدا لە گۆپتەپە من لە ماڵ کوێخا قادر ڕاکشام لە دوێخانەکە بۆ ئێوارەکەی خەڵکات بریندار و شتوانە و ناوە ئەتر ئەو منتقەی تەواوشڵەژە هجومەکە دەسی پێی کردوانە بەس پێش ئەو کیمیایی لێدا ئەتر بەڕاستی من نەمزانی چییە پرسیارم کرد لە خەڵکەکەوانی ڕایانە کرد کەسش پێمی ناوت ئەو جەماعەتی خۆشمان بە منیان ناوت کە چیە ئەتر بە هیچێکم وت لە تەنیشم ڕست و دەستێکم سا بوو کردمە شەڕواڵەکەوتم کاکە توخوا پێم بڵ ئەو خەڵکە بۆچی ڕاکە زۆر ناخۆشە من ئەبینم و خەڵڕاکە و ئاگام لێ نییە وتی کاکە بەخوا کیمیایی لە گۆپتەپەی داوە ئەوە بۆیە خەڵکەمووی ڕای کرد بۆ منتخەیە ئیتر کەوای وت تۆزێ هین بووم لە شوێن خۆم چۆن بڵێ زۆر بێ تاقەت بوو خەڵکی دارە قوتە کاک علی ئەو شەوە کەسی لێ نەما کەس من و برایەکەم لەگەڵ دوو زاواماینەوە هەنەیە خزموش پورزا و ئەوانم لەگەڵا بوو خاڵ و زاوانش ئامۆزا و ئەوانش لەگەڵ خەڵکەکە نردمان بۆ ناو بناری خەڵخاڵان بۆ ناو ئەو چەم و ڕۆز و باخە بەس ئەو برایان و ئەو دوو زاوایان کاک سەلاح و کاک علی پێکەوە ماینەوە وتیان ئەگەرش بژگیرێن با هەر ئەمەنە بژگیرێن بۆ هەمومان ارتیا بچین چونکە من بەڕاستی ئێستاش هەر ماون پیان وتم بڕۆن من جێبێڵن با ئێوەش بۆ منێ منۆ شتێکتان لێ نەیاتر وتیان هینە وتیان ئەوە تۆ هەر لەبیر خۆتی دەرکاگەر جیران هەر بە یەکشەوە گیرێن نەش جیرانەوە هەر پێکەوە ئەبینوانە ئتر ڕۆژەکەی بۆ بەیانەکەی هجومی کرد لە ئاخجەلەرەوە دیار بە هەموو لادیەکانی ئەرسوستان ئێمە لەوێ ماینەوە یعنی هیچیانەما هیچ بەس ئەم چوار کەسە بووین کاک علی ئەو زاوایە وتی من ئەزین چیەکەم وتمان چیەکەی وتی ئەچم بۆ ئەو ناو شاخ و داخانە ئەگەرم زام کەرێکم دەست ناکەوێ وتی ئەگەر بە یەکەم جا پرسیارەکەم بە پارە لیان نەکردم وتی ئەگەر بە پارە نەبوو بە چاکە وتی ئەگەر بەر چاکە نەبوو هەوڵەدەم بیدزەوە تا ئەوشی وت بۆی تۆ بخینەبانی بڕۆین وڵات چون بۆیە هێنی بینی بوو کاک علی ئایلەی شوانەی بینی بوو کاتی خۆی من تەبعا ناناسم ئەم شوانەی کاتی خۆی لە لزنەی تەنسیقی یەکێتی بوو لە مفاوەزاتەکە ئایلەکەی بینی بوو ئایلەکەیشی نازانم ناوچیە ژنێکی زۆر محتەرەم بوو ئەتە بینی وی کە باسی کرد وەساکاوەتی بابە من کەرەکەی خۆمتانە دەمێ مناڵەکان بچووکن ئەم خزم و کەسانە هەمویان ئەیگرنە کۆڵانەوە بیبە کەرەکەیاندایە و ئێستاش لە بیرمە سعات 12 کاک علی هەموو منتقەی ئاخجەلەر دوو کەڵ بوو ئێمە لە دارە قوتەوە سواری کەر بووین من دوو دۆشەی درێژان لە ماڵی کوێخا قادر هێنا هەرێکی بەستانە لایەکەوە منیان سەر کەرەکە بۆی قاچم شۆڵ نەبێتەوە خوێنی دەبێت قاچم ئاوا درێژ لەسەر کەرەکە دایاننا ئیتر
یەکێک کەرەکەی ڕاکێشی وترە پێ شەشی جووا بڵێن لەگەڵمانابوون ئامۆزا و پورزا و ئەوانە هەمویانیان بان کردەوە کاک عەلی کەوتی نەڕێ بەس کەس نییە کاک عەلیجان کەسیێنێنی هەر ئەم چەند کەسەین کەوتی نەڕێ بۆ چۆ ڕێن نامانەزانین چی بکەین وتمان با بگرنەوە بۆ خاڵە بازیانی لەبەرەوە ئێستا یەک کەسی هیچی لێ نەما هەرچی چۆنە بێستا ئاردە دۆزینەوە ڕۆن ئەدۆزینەوە چونکە لە هین ناچون یعنی لە جانەوەرش لە هینەچین لە واچین لە ناو خۆڵشت شت بخۆین و ینی هینی بەشەریمان تیانە مابوو ئێمەش تۆ بووین کاک حەماڵی ئێمەش 2 کیلۆمەتر لەولاتەوە بووینەوە ڕۆژە بەڕاست ئەرێ وەڵڵا کاک عەلی نیمە ڕۆکەشی لە گۆفتەفە نیمە ئەوە مامەنجەمان نووسێتی نیمە ڕۆکەش 100 مەترێ لە تۆ دوور بووینە وەختەی لە دەمزیەکە بوویت کاک عەلی ئێمە کەوتی نەڕێ چوینە مامڕەش ئەزانی وەنیە ئەی چۆن لە مامڕەش تووشی مەفرەزەیەکی حزبی سۆشیالیستی کوردستان بەرپرسەکان ناوی کاک گەوهەر بوو بەختیاریشیان لەگەڵ بوو نازانم ناوەکانم بەس ئەو گەوهەرم زۆر لە بێدێ نەشارەزا بوون ئەگەڕانەوە بۆ گەرمیان ئەوانش چۆن بڵێن هینە هەر ئۆکێمە باڵکراوە بڵیچیان بۆ ناکرا وتیان بۆ چۆڕن خەڵک چۆنمان خاڵابازیان وتیان بۆ چۆتماسی بۆ خاڵابازیان وتیان ئەوە چۆن نتوان بڕۆتمە وڵا ئەڕۆینەوە شارەزان ڕێگاکە و ئتر بەدزیەوە ئەڕۆینەوە وتیان وەرن ئێمەش دێن لەگەڵ ئێوەیە شەو ئێمە کەمینش داانین بەس لەگەڵ خۆتانە بمان بن بەس لەوێ ڕێمان پیشاندە لە خاڵەبازانە هیچ چیزمان ناوێت ێ باشە وتمان خەرچێکە وەرن وەڵا لەگەڵ خۆمانە ئەوانش کەوت نەڕێ ئەتر هێوا شاش ڕێمان کرد کاک عەلی لە لای چیمان لەوێ ئەمە شەوە ها گەیشتنەوە لادێ بەڕاستی ئەم لادێ بینەوە حسێرەکە هەمووی ئەسووتێت هینە شەوەکە جێشجا سوستانوێتی اینجا گەڕاونەتەوە بەناو لادێکە ڕۆشتین ئیتر ئەو کەرەی وا بە من بوو کەرەکە زۆر باش نەبووڵا کەرێتە لەوێ بوو ئەو کەریان هێنا شتەکانیان کردە قەت ئەو کەرە و دووبارە مناخستەوسا کەرەکە و ڕۆشتین گەیشتە لای چیمەن پێشمەرگەکان و 34 لەو خزمانە ئێمە جیابوونەوە ئێمەش جیابوون لە یەک بڕبووین لەوێش جیران بووینە ناوە حەمالی لەوێش جیران بووینە با پێ درێم لەوێشتی لەوێش دراوسێ بووینە ئێمەش بەرەوەی هاتین کاک لەوەیە کە جیابووینەوە دنیاش ڕووناک بووە نەمانتوانێت ڕاستێکی ڕووکەین لە جادەکە منیان خستە ئەو بەس ئێوارەکە ئەو گەوهرەوتی وتی ئەگەر دنیا لە یەک بڕبوونیان ڕۆژ بووە هەست کەس لە شوێن خۆی 1 مەتر نەزولێتەوە پڕبان خۆی بکات لە جیا تا شەوی تر دێت ئەوە هینی خوتەی ئەو بوو وەڵحاصل ناکرێت ناو شوێک و پڕبانیان کرد لە جیا کاک عەلیش کەرەکەی برد لە شوێنێک لە ناو چەمێک و ڕەزێکی چڕ لەوێ هەردوو قاچی بەستایە بۆی نەزوڵێتەوە کەشف بین ئەتر ئەوانشە بۆ خۆیان کرد ناو چاڵێک و پڕبان خۆیان کرد لە جیاتە تیارە بان سەرمانە تا ئەوە هاتووە ڕۆژت لە کەرکووکەوە بۆ چەمچەماڵ و بۆ هین وەکو ڕێگای سیارە نازانم چەند تا لەوانەیە بڵێم 100 جار هاتوو بێت و چوو بێت تقریبا ساعات 11 تەبا خەم لێ کرد زۆر ماندوم بریندار و دوو قاز و دەستم بریندارە ساعات 11 خەبەرم بۆ خەریک بوو ئەخن کام کاک عەلی بانێکم لە کاک عەلی زاوام کردم کاک عەلی کەس جوابی نەداوتم وتم تەواو منیان جێشتووە ئەوە دیارە چونکە کەس وەڵام ناداتەوە ئەتر یەک بانێکی قایم کرد وڵات کەس وەڵام ناداتەوە کاک عەلی سەس لەبیرمە لێم تووڕە بوو زاوام وتی بۆچی بانێکی حەمە وتم کاک عەلی خەریکم ئەخن چێم لە تینوە وڵاتە وتی باشە من ئێستا ئەڕۆم بەناو ئەم شیوانەی ئەگەر لە شوێنە کۆپتەرشت لێمدا کەس نات تا چونکە بۆی کەس کەشف نەبێت چووکی سێنا جاران لە لادێ لە ناو جیرفان ناوە نایلۆ نەبوون جا تۆزێ پارەتەکە لە ناو سنالۆن ئەتکرێت جیرفانەوە ئەو سنالۆنی برد هەنێ ئاوی کرد گرێدا اینجا کە هێنایەوە منش دڵکێکم پیا کرد و هەتا ئێوارە بەو ئاوە هەر جارێک تۆزێ لێوەکانم تەڕە کرد هەتاکو شەومان بەسەر هات کاک عەلی هەتاکو شەومان بەسەر هات کە شەومان بەسەر هات چینەوە ناو چیمەن ئەو چیمەنی کە خەڵکەکەی شەید کرا ئەتر پێشمەرگەکان و ئەو جەماعەتی تریش هاوڕەکانی مەکە لەگەڵەوانە بوون ئەوانش لە ناو چیمەن هەمومان شەوەکەی یەکمان کرد و بە جادەکە پەڕیمانەوە اینجا لە هەموو شتێک لە هەموو ناخۆشیێک جاری وایە شتێکی بەسەراتێکی خۆش توژێ منان لەسەر کەرەکەدا نابوو کەرەکە کە چۆ سەرجادە قیلەکە ئەوەنە هەوڵیاندا کاک عەلی نەپەڕێەوە لە سەرجادەکە ینی چووکە زۆر بوو کاک عەلی من هەر لەسەر کەرەکەم هەر هەموویان نازانم 8 کەس کەرەکە و منیان هەڵگرت اینجا لەسەر خۆڵەکە لەو بەروەدانیانە من ئەو شتانەم قەت لەبیر ناسێتەوە غەزریوە کەرەکە غەزریوە کاک عەلی ئیتر
من حەزەکەم جارەتش بەشداری کەم لە چونکە ئەم چیرەکە تەواو ناوە بۆی مەجال بە گەشتی دەچوە مشکلە 5 دقەی تریش دەدەینە گەشتی دەچوە گەشت نەچوە چوونە چوێەوە چونکە سەیری کە دوای تۆ کاک جەماڵ دێت ئەوی شەر بە ڕێگەی توە پەڕیوەتەوە بەر و لەو حادثێکی خراپتر لەوەی تۆی بەسەراتوە لە دوای تۆ قساکە دەزانم تۆ گەشتی دەچوە ئێمە گەیشتە خاڵە بازیانی هەتاکو نازام چەند ڕۆژ لێ ماینەوە هەفتەیەک 8 ڕۆژ 9 ڕۆژ 10 ڕۆژ ئیتر خەڵکی هەمووی بابڵێ هینێک خەڵکی هەمووی بیری لەوا کردەوە چۆن خۆی ڕزگارکە ئایا تەستیم بێتەوە ئایا علی هیچ شتێکت بەدەست خۆت نەبوو بەڵام ئێمە ئیتر لەوێ تقریبا بە هەموو شێوەیەک لە شێوەکان خەڵکەکان چارەسەری بۆ ئەکرا ئەیانیان بردەوە و ئیتر وەرەقەیان بۆیان ئەکرد یان بە هەر شێوەیەک لە شێوەکان بە دزیەوە ئەیان بردەوە بۆ کەرکووک و چەمچەماڵ و تەنیا کەسێک کە من بێ چارەسەر بووم لەبەرەوەی بریندار بووم چەندین جار تەکلیفیان کردبوو لە با بڵێن ڕیس جاش و شتەکان بۆی تر هینە کەس قبولی نەکردیانە من شتیوا قبول ناکەین ئیتر زۆر کەس هەوڵیاندا بوو کەس منی قبول ناکرد لەبەرەوەی ئەیانوت ئێمە بریندارە لە هەر شوێنێ ئەمە بێنی لای خۆمان کەشفین حکومەت ئێمە ئیباداکە ئیتر ئاخر جا داوایان لە هین کرد ئەوەی لە فەیسبوک خۆشم چەند جارە ئاماژەم بۆ کردووە داوایان لە فەخریخان کرد فەخریخان کچی مشیری حەمەی سلێمانە یادی بەخێر بە تەمەنێکی لە گەنجیا ڕۆژ بە 6 ساڵی کۆچی دوایی کرد تقریبا تەمەنی 50 بۆ 6 ساڵە بۆ کۆچی دوایی کرد فەخریخان ژنێکی زۆر ئازا و چاونەترز بوو کچی مشیری حەمەی سلێمان بوو ئەم ماڵێن لە چەمچەماڵ بوو کە پێیان وتوی بەس بێن لە چەمچەماڵ ئیتر ئەو دوای لەسەر من مەسئولیاتی هەڵەگرم ئەی بەمە ماڵەکەی خۆم بەس نابێ نەکرد کەسی خۆم نایانم بزانێت کەسی ئەوەش نابێت کەس بزانێت منیان نشێنا کاک عەلی شەوێک کەوتینە ڕێ لە خاڵە بازیانیەوە ڕۆژ بووە لە مۆفەری چەمچەماڵ بە هێواشیەوە منیان کردە ماڵێکەوە تر ژنەکە ڕاستەکەی منی بینی وتی کاکە جان نامزانی ماڵکی وتی کاکی جانەوە قاچ وایە وتم وەڵا دایکە جانەوە مار داوێتی پێمەوە بۆیە نەبوو بریندارەوە ئیتر هێشتا خۆر کەوتبوو نەکەوت خۆر هەڵاتە بوو وەڵا فەخریخان هات خۆی و کوڕێکی هات بە سیارەوە کاک عەلی بردمێ ناو سیارەکەیەوە ئیتر ئەو برایەم و کاک عەلی زاواشم هەر لەگەڵمان هات زاوە کاک سەلاح زاواشم ئەوان لەگەڵ جەماعەتترە ڕۆیشتن منی برد بۆ ماڵ خۆیان کوڕەکانی دەرگانیش کردبەوە پێشەوەی بگەینەوە ماڵەوە سیارەکە یەکسەر چووە ماڵەوە دەرگایان داخست و کوڕەکانی نالۆنیان کردە قاسەوە یەکسەر جلی خۆیان حەمامێکی باشیان بۆم کرد کاک عەلی ئیتر یعنی یەک خزمەتێکی مانەکە قەت دەبیرم ناچێت چاکی فەخریخان بەڕاستی ئیتر کاک عەلی چیرۆکی من هێشتا هەر زۆر وە کوردەکانی لەو ڕۆژیان لە پیا و پیاوتر بووە فەخریخان ڕاستی لای خۆمان واڵێن بەس یعنی ئەو تا عافواتەکەیدا لە شۆ بووی تا عافواتەکەی شەشی نوێیدا من کە ئاخ بۆیڵم بوتم بۆی مەجال بۆ جەماعەتش بێت چونکە مشکلە چەند ڕۆژ مایتەوە لە ما فەخریخان من تقریبا نزیکەی مانجێک مامەوە لەوێ کاک عەلی ئەتر بەڕاستی لەم دوایە ئەوانش ئەتر خۆتە زانی پەیوەندی کۆمەڵایەتی لە کوردستان چۆنە هۆڵەندیا لێ پیان لەمەوە هەواڵەکان ئەتر هەستیان کرد خەڵک ئەزانێ من بە برینداری لەوێموانە بەڕاستی زۆر ترساتر فەخریخان نەک بڵێت نابێت لێرە بێ و دەربکرێ بەس هەوڵی ئەویاندا شوێنەتر بدۆزنەوە ئیتر کاک عەبدوڕەحمان خەلیفەی ئامۆزام یادی بەخێر بێ وتی بابیێن بۆ کەرکووک بۆ ماڵی من خۆ مناڵەکان چم بۆ هەولێر ئیتر منیان لە کەرکووکەوە ئازا قودرەت ێستا لە کەنەدا هاوڕێمە خۆت ناسی کاک عەلی هاوڕێ خۆتشە ئازاد لە کەرکووکەوە هات بۆ چەمچەماڵ ئەو کاتە و تەلەبەی ئامادەی پیشەسازی بوو ئازاد هەوێ و دەفتەر خزمەکەی لە یەکش ناچوین بەسەر مجازەفەی کردوتی بیبە دای بە من و سیارەیەکش برمی سیارەکە ناوی کاکنووری و خەڵکی چەمچەماڵ و نووری شەلێک بوو لە شەڕی عێراق وێران ماوەق بوو ئیتر بە سیارەکەی خۆی بردمی
سعات دوی دوای نیۆڕۆ بردمی بۆ کەرکک بۆ ماڵی کاک عەبدوڕەحمانی ئامۆزامیجا ئەو کاتە ماڵیان لە لای حسابات بوو لەوێ فەوجەکەی ئەو باریقە تاوانباری لێ بوو کاک عەلی بەس شوێنەکەی زۆر ئەمین بوو ئەوانە هەمووی ئەوان دایرەی تورقودوسور بوو لەوێ شوقیان وەرگرت بوو منیان برد لەوێ بەس ماڵی کاک عەبدوڕەحمان هەمویان چوون بۆ هەولێر من و فەلاحی خوشگەزام و فەتحی خوشکم ئەلوێ ماینەوە تقریبا دەڕۆژێ دکتۆر تایر خۆتی ناسیێت دکتۆر تایر بە ڕۆژانە ئاهات لەوێ چارەسەری بۆمە کرد و علاجی بۆمە کرد تقریبا ماوەیەکش لەوێ مامەوە ئیتر ئەو بوو ئافواتەکەیدا بەڵام پێش ئافواتەکە من دیسانەوە گەڕامەوە بۆ هین گەڕامەوە بۆ بە ئیجازەی هین گەڕامە بە ئیجازەی عەسکەری کوڕێکی برادەرم ناوی یوسف ئەحمەد ئەوش تەلەبە بوو لەگەڵمانە برای جەمال چاوشیر ئەگەر جەمال ناسی ئەو کاتە عەسکەر و هات ئیجازە بۆیە ئەم ناوانە بۆی قەت لەبیرم نەچێتەوە نابای خەڵکیش بزانێت ئەم ناوانە گرنگە لە مامۆستا جەماڵەوە تا فەتحی خان تا کاک عەبدوڕەحمان یادی بەخێر ئەمە هەمووی مێژووە ئەم مێژووە ئەوانەی چاکەیان کردووە لەو ئیمکانیات ئەبێت ناویان بنووسرێتەوە ئەبێت یادیان بکرێتەوە ئەبێت ڕێزیان لێ بگرێت ئەوانە بەشێک لە چیرۆکیان پار وای من بۆیە ناوی یەک بێچیان منە بۆی ئەم ناوانە وەکو مێژوو بمێنێتەوە کە بەسەر ئەو ڕۆژانەی کە دکتۆر تایر هات بۆ چارەسەر یعنی کەس نایزانی کەس بەس خۆیە بەستە بەتەنیا هات ئەو ڕۆژەی وا کە گەڕامەوە یوسف هات هینی باڵێ ئیجازەی عەسکەری بۆ مێنا ئەوانە یعنی ئەو کارێکی زۆر مهمە لەو ڕۆژە تۆ بێ بە ئیجازەی عەسکەریەوە بە ئیجازەی عەسکەری لە هەوێکەی سەلامەتر بوو لە هەوێی بابڵێنەوەی وا ئازاد دای پێم گەڕاینەوە کاک عەبدوڕەحمان و خاڵوەیەکمێ عەبدوڵڵا لە کەرکووی ئێستش ماوە ئەو تر بە سیارەکەی و بردمیانەوە بۆ هین بردمیانەوە بۆ چەمچەماڵ دووبارە بردمیانەوە بۆ ماڵی فەخری خان بەڵام ئەم جارە ئەتوانم بە پێی خۆم بڕۆم ناشەلم هیچ بەس برینم ماوە بەس لەوە ناچێ بریندارمەکە و وەکو جاران وەکو تەلەبەیەکی مەحەد جوان کەشخە خۆم گۆڕی و ئیتر لە ماڵیان بووم هەتاکو وابزانم ئەو کاتەی وا ئەفواتەکەی دا کاک عەلی بەڵێ تام کاتانش باسێکم ئاگامان لەوە نیە باوکم و دایکم ماون لە ژیانیان نەماون لە ژیان ئەو ڕۆژێ ئافواتەکەیدا کاک عەلی لە چەمچەماڵ بوو ویستمان بڕۆینەوە ینی بڕۆین لە بڕێ ئەوتمان فرسەتە مادام ئەفودایە با تۆزێ ببینە کەسێکی قانونی ینی لە قاچاقی دەرچین ئەو ڕۆژە حزبی بەعس هەنێک خەڵکی بە تەمەنەکانی ڕزگار بن ئازاد کرد لە میرە سەلمان ئەو ڕۆژە کاک عەلی گەیشتنەوە چەمچەماڵ من لە ماڵی کاکتەی بووم کە خەزانەکەی خوشی باوکمە کاکتەی بشتا بڵێن ئەو کەسیان لە ژیان نەماون چون بە دوایانە ئەوانەی وا بڵێن ئازادکردنی لەوانە باوکم هێنانەوە بۆی باوکم کاک عەلی باوک خۆم لەبەر باوکم ئەم ناسیەوە ژێن لە شوێنتر بۆیان نامەناچ کاک ڕێک تەنها دوو قاچی و دوو دەسی و جسمی بوو چاوشتی لە ناوە بووانێ بەس هەر لە جونجوشتی واچوو غێر هەموو ڕۆژێک یەک سەمون یەک ڕق لەگەڵ یەک گڵاسی ئاوێنەدا پێیان ئەتر هات لێش خواردن کە دایکشم لەگەڵیان نەبوو من لێش خۆم چوو چکە دایکم زۆر خۆش کە دایکم لەگەڵی نەبوو جەماعەتیان پێی مەڵێنەوانە ئێوتم لەوێ عنی تاش هین بوومەوە لەوەش خۆم چوم ئەتر ئەوەنە کاریگەری هەبوو لەسەرم باوکم خواردیان نادا پێکاری وابزانام ئێوارەکەی سێکەوچک چوار کەوچک سوپیاندا پێ ئەوان شتیان مەیدەن وتیانشان مەیدەن لەبەر دکتۆرەکان پرسیاریان کردیان هینە سە خواردنی دنێکسەر لەوانە بمرێت لەبەر ماعدەشتی هینە هەمووی تێکسو هەمووی بچوو بووێتەوە هەمووی خۆڵەکانی وشکە ئیتر هەتا ماوەیەک اینجا دوای چوون بۆ هەولێر لا بنەسڵاوە لەوێ ژیانی هەژاریمان دەست پێ کردەوە دەستخۆش کاک حەمە عەلی ئەمەش تراژیدیایەکەوە بە ناوی تۆ بە ناوی هەموو کەسکارەوە زۆر سوپاسی مامۆستا جەماڵ و ئەو دادەیە و هەموو ئەوانە دەکەم کە چ ئەو ئەنفالانیان ڕزگار کردووە و چش ئەوانەشی کە هاوکاریان کردو داڵدەیاندا و خەڵکیان شاردێتەوە تا جیانەکەی ئەمە هەمووی ڕێگەگرتن و هەمووی کاری جاشەکان و ڕێگەگرتنی پێشمەرگە و ناشیمنیەکان نییە ئەم جیهانە کۆمەڵە جوانی تریشیتیایە پێویستە جوانەکانی شێزنی شام کرێت لە پاڵ ناشیمنیەکانی و ڕۆژگارانێ کاک عەلیجان
یەک شتێکەڵم ئەگەر ناوی یەکێکم نەهێنابێ و لە بیرم چوو بێت زۆر داوای لێبوردنی لە ئێستاکەوە بیرکەوە بینوسە کە بانگتم کردەوە بۆ کورتەی بەداداچوونەکەت لەوێ باسیکەوە باش لە دوای تۆ کاک جەماڵ دێت کاک جەماڵیش کارە ساتێکی بەسەر هاتەوەی شەرۆکەوەی تۆ وایە بەڵام ئەو لە ئەنفالی چوارە و ڕاکاتەوە چێتەوە بۆ ئەنفالی سێ بە عینەن ڕێگا بە پێچەوانەوە کاک جەماڵ هیوادارین تۆش بتوانیت چیرۆکی خۆت لەو ڕۆژانەی ئەنفالدا بگێڕیتەوە و زۆر زۆر داوای لێبردن لە گۆناخانەکەم ئەگەر نەختێک تاخیر بین لەو کاتەی بۆمانە دیاری کردووە چکە ئێوەش ستافەکەتان زۆرە ماشەڵڵا توانی نەختی ئەوانەیە تریش بانکەیت چیرۆک لە نیوەیان نابردرێ داوای لێبردنتان دەکەین فەرموو جەماڵگیان فەرموو تۆش تکایە ناو ئەوانەی چ ئەوانەی ڕێگریان کردووە چ ئەوانەی ویستیانە بتکوژن و چ ئەوانەی هاوکاریشیان کردووە چکە جیانی ئەمە هەمووی جیانە ناشرینەکە نیە و هەمووشی جوانەکە نیە هەموو نەوعێکی تایە پێویستە هەمووی لەناو ئەنفالا بخرێتە ڕوو بۆەوەی خەڵک و جەماوەر لە دوا ڕۆژە ئەمە فلیمانە ئەمێنێتەوە نەوەکانی داهاتوو جوان و ناشرینەکانیشی بین فەرموو ئاوڕێ جەماڵ زۆر سپاس هاوڕێ عەلی دەستخۆشی دیەکەم زۆر سپاس بۆ کەناڵی هیوا نەختێک کامیرەکە نەختێ سەر دیارمێ کاک جەماڵ نەختێک وا بکە کە ئەوە لارت کردەوە لارت کرد ئێستا وا باشە دەی ئەوها زۆر باش ئەوها زۆر باشە باشە زۆر زۆر سپاس دەکەم هاوڕێ عەلی بۆ ئامادەکردنیم بەرنامەیەوە کەناڵی هیوا شەر و هاو بە خێراتنی میوانە بە ڕێزەکانەکەم زۆر زۆر خۆشحاڵ بووم پاش ماوەیەکی زۆرە یەکترمان نەبینیوە هاوڕێ عەلی خۆتی شەر لەگەڵمان بووی لەو وینە ئەنفال ئەو پرۆسە بەدناوەی ڕژێمی فاشی بۆ جینۆسایدی گەلی کورد مێژوویەکی کۆنی هەیە گەلی کورد خۆتەزانی زیاتر لە 74 جار ئەنفال کراوە بەس ئەوەی من وەکو پێشمەرگەیەکی حزبی شووی کە تێیدا بەشدار بووم کە ئەنفالی ساڵی 1970 بوو کە 1970 مرۆڤیان تێدا بێسەر و شوێن کرد و 5,000 گوندیان بەو پەڕی بێویژدانی تەخت و هەرچی سەروەت و ماڵی ئەو جوتیارە هەژارانە شەبوو بەو پەڕی بێویژدانی هەمویان فەرهود کرد ئێمە کە ئەنفالی 1 و 2 3 تەواو بوو کە هاوڕێیانمان پەڕینەوە بۆ مەنتیقەی شوان ئێمە لە ڕۆژی 3-5 لە گوندی زەلەمۆرد بووین قۆتەکەمان لەگەر هاوڕێیانی سلێمانیشمان لەگەڵ بوو ئێمە کە لەوێ بووین بۆ بەیانیەکەی 4/5 ئەنفال دەستی پێ کرد حزب بڕیاریدا ئێمە مەفرەزەیەک سەرکەینە سەرچای خاڵخاڵان بۆ ئێوارەکەی لە مۆردخوادەیە کە گرینەوە یەک بگرینەوە تر ئەوە بوو ئێمە بە سەرپەرشتی هاوڕێ ئازاد دووبزی شەید حەسەن دووبزی سەرکەوتنە سەرچای خاڵخاڵان کە بینیمان لە هەموو لایەکەوە ئەو سوپای ڕژێمی فاشی بەو پەڕی دڕندا بە تۆپ و تانکەوە بەرەو ناوچە ئازادکراوەکان هەر گوندێکە گەیشت پێیوەستاندن و ڕاپێچکردنی خەڵکەکەی و لەگەڵ فەرهودکردنی سەرۆت و ماڵی ئەو خەڵکە جوتیارە هەژارانەی کە لە دیەکان بوون و بە تایبەت ئەو جاشە خائین و مستەشار و مەفرەزە خاصە خائین و خۆفرۆشانە بەو پەڕی بێویژدانی و بێ ئابڕووی هیچ بە هیچ شێوەیەک ناگەڕان ئەوان زیاتر فەرهود و سەرۆت و ماڵی خەڵکیان برد ئەوە بوو ئێمە لەبان خاڵخاڵان بووین بۆ ئێوارەکەی دابەزینە گوندی مۆردخوادا لەوێ یەکمان گرتەوە هێزەکەمان مامۆستا ڕزگار هاوڕێ ئازیزم ئێستا لە ژیاندایە بەرپرسی بەتالیێنمان بوو هاوڕێ مام جوامێر سەرلقمان بوو لەوێ کە یەکمان گرتەوە ئیترەوە و بڕیاریاندا ئێمە وەکو حزبی شوعی بەو پەڕی ورەبەرزی بێ کۆڵدان حزب بڕیاریدا ئێمە ناوچەکە نابێت چۆل بکەین ئەوە بوو بڕیا حزب بڕیاریدا کە بچین بۆ بگەڕینەوە بۆ منتیقەی جەباری کەوێت چۆل کراوە منتیقەیەکی چۆلە فتا ماوەیەک دوایی بگەڕینەوە ناوچەکانی خۆمان ئەوە بوو کە ئێوارەکەی کەوتینە ڕێ بەرەو جەباری ڕۆیشتین لە خاڕۆبازیانەوە پەڕینەوە بۆ تقریب 3-4 ڕۆژی تر گەیشتینە گوندی تەیمزاوە لە چەمەکانی تەیمزاوە بووین لە لقی جەباری این هاوڕێمان جوامێر ئێمە منی ڕاستپات لەگەر هاوڕێ هەڵمەت کەرکوچی لە لقی شوان هاوڕێ قاسم سەرپەل بوو لە لقی جەباری لەگەر هاوڕێ قاسم عەرەب هەردووکیان عەرەب بوون ئەوان لقی جەباری بوون شارەزا بوون
پاشنی وەڕۆکەی کەوتنە ڕێ بۆ ماوەی 20 دقەیەک بۆ ماوەی 20 دقە کەوتینە ڕێگا بینیمان لە پێشمان گردێک چەکداری لەسرە ئەو چەکدارانە هەمووی ینی بۆسە بوون بیکەیسی و ئارپیزی و کەلاشنیکۆفیان هەمووی خۆیان حاضر کردبوو بە دووربینەکە سێرم کردتم هاوڕێ قاسم ئەوە چەکدارن وتی ڕاستەکەی ئەوانە چەکدارن ئیتر چوینە پێش لێیانمان خوڕی ئێوە چێن وتیان ئێمە پێشمەرگەین ئێوە چێن ئەمە پێشمەرگەین هاوڕێ قاسم بە حکمی ئەوەی لە منتیقەی جەباری بوو وتی هاوڕێکاوە من ئەوانە ئەناسم ئەوە لێژنەی ناوچەی پارتی دیموکراتی کوردستانن چواریان لەسەر گردەکە هاتە خوارەوە و چاکوچۆنیمان کرد و ماوەی پێکەوە وەستان دیار بوو ئەیانویست ئێستا کە زانین ئەیانویست بۆی بمان خافرێنن بۆ ئەوەی کەوا دەستمان لێ بۆشێنن ئەوە بوو پێمانیان وت بچین چایتان بۆ بکەین بڕۆین وتم ئێمە وتمان نەخێرماوەمان نییە لە بەرەوەی قۆتەکەمان لە دواوەیە ئەمانەیە بچین ئیستیطلاعکەین بزانین چی هەیە بۆی قۆتەکەمان بجوولێ بەرەو ناو جەباری بڕاتن ئیتر ئەوە بوو لەو قسانە بووین یەکسەر چەکانیان ڕاکێشە بە 75 ڕاشە و یەکسەر وتیان چەکانتاندانن ئیترەوە بوو من یەکسەر بەدەستم لە چەکەی ئەومدا و چەکەم داگرت و لێمدا نەمێش دەستکاتەوە هاتم لە هاوڕێکانی تر بدەم باوشیان لێکدا بوو ئیتر ئەوانەی بانسەرمان یەکسەر کەوتنە بووە شەڕە دژێن سەگباب تەقەنەکەی ئەتکوژین ئیترەوە بوو من کە دەستم وتم بێ منەت بوون و کەوتینە شەڕە دژێن ئەوە بوو من کە تەقەم کرد لیان ئەوان یەکەڵ سەڵیە کە تیان کرد لە مەخزانی سەر کەلاشکۆفەکەنە وام کرد کەلاشکۆف تەقەی ناکرد زۆر ترسام وتم احتیمالە بمانگرن ئیترەوە بوو مەخزنەکەم گۆڕی دەستم کرد تاقەکردن لە دەستمیاندا کەوتمەوە بەس لە تەنی هەر لە پێش ئەوانەوە دەغڕێکی لێبوو نەمەهێش سەلیەم لێگرن بە حکمی ئەوەی کە بجوولیم حرەکەت مەکرد بۆی کە سەلیەم لێ نەگرن ئیتر ئەوە بوو ئەوان هەر توژێنێندا ئەنێوت هەرت کوژین تۆ لەبەر دەستمانی نەجاتیت نییە منی شارەموو دەگەر پیاون فەرمونون ئیتر لەو شەڕەتەقە و شەڕەجوێن بەردەوام بووین لە دەستمیاندا کەوتم هەستامەوە لە قاچی ڕاستمیاندا کەوتم هەستامەوە دیسان دەستم کرد تەقەکردن ئیتر ئەوان بە هەموو شێوەیەک ڕەمیان لە منەکرد بە بیکەیسی و بە کەلاشکۆف بەس ئارپیجەکەیان مابوو ئیتر ئاخرشت کە بەرەو ڕۆژاوە ئارپیجێکیان تێگرت ئارپیجەکە زۆر بەهێز و بە تەنیشتمان ڕۆی ئەگە بمیگرتایە پارچە پارچەیەکردم یەکسەر لەوێ کەوتم بەزەختینەکەی بە زەختی ئارپیجەکە کەوتم کاتی هەستامەوە دەستم کرد تەقەکردن ئیتر وتم بڕیاری ئەوم داوتم بسم خەبەر بدەمە هاوڕێیانم لە دواوە بۆی بەدەست نەوانگرن ئیتر ئەو بوو کە من هاتم مەغریب بوو ڕێگام لێ غەڕەت بوو لە هاوڕێیانیش دابڕام ئیتر کارە ساتە ناخۆشەکە لێرەوە دەستی پێ کرد بۆ ئێمەی شوعیەکان پێشوەخت حزب پێی وتبووین حزب پێی وتین ئەبێ زۆر ئاگدار بن ئەوانەی کە تەسلیمە بنەوە لە یەکێتی لە پارتی ڕژێمی فاشی بەغا پێی وتون ئەگەر لە شوعی نەکوژن بێنەوە عەفو نابن ئەوە ئێمە یەکەم ئەوە ئێمە شەرەفی یەکەم وەجبەمان بەرکەوت و بەڵام بە هیچ شێوەیەک بێ سەرشۆڕکردن بۆ خائینانە ئەوە یەکێکیان ماوە ئەتوانن ئەم قسانەی کە من ئەیکەم ئەتوانن لەو خائینە بپرسن بزانە من بە ناوی چی بوو ناوی چی بوو خانە ناوی چی بوو ئەو خائینەوە تا کتابی استخبارات لەنەوتیە گرتومە ئەو خائینە ناوی تەحسینە ئیستەماوە لە ماوەی لەمە پێشدا فەیسبووکیش دامکرد تەحسین سەدیق ئەمە تاریخی ئەمانە دوای کە لە ئیستخبارات ئەم کتابانەیان بۆم هێناوە هاوڕێ عەلی ئەم کتابانە پێشتر پەیوەندیان هەبووە و ڕاتبیان هەبووە بە واستەی کابرایەک لە این بووە کە ئیستخبارات نردوینی بۆ کوشتنی دین ملازم تاریق و اختیارکردنی ئازاد قەرەداغی هەموو ناو تاریخ و ڕاتبیانی کایە و کە چۆن پەیوەندیان کردووە بە کە هاتوون بۆ دەرەوە ئیترەوە بوو کە من دابڕام بەڕاستی بۆ من ئەو کە زۆر ئەوە ناخۆشتر بوو کە لە هاوڕێیانم دابڕام شارەزانە بووم کە سوڕامەوە چوومە ناو چەمێکەوە تا بەیانی لە ناو چەمەکە بووم دوای سێرم کرد قاچم زۆر ژانیە کرد کە قاچم ژانیە کرد ئەوە بوو بەیانیەکەی هەستام هیچ شارەزانە بوو بۆ چۆ بڕۆم نازانم هەندێک پاقلەی ناوە پاقلەم دەرکردمە گیرفانم ئیتر عەسرەکەی کەوتمە ڕێ هەر ئەڕۆم بێەوەی بزانم بۆ چۆ ڕۆم ئەوە بوو کە ڕۆیشتم گەیشتمە چەمێک دیار بوو ماڕی فەلاحەکانی لێبوو هەموو ماڕیان بەجێ هێشت بوو شەو لێ مامەوە بۆ بەیانیەکەی
زۆر بێزار بووم یەک دوو مەغزانم پێما بوو وتم من تازە حیاتم فەوتاوە من نازانم لە کۆم بۆ کۆچم لە کۆ تووشی نەبم من وتم ئەوەندەی پێمە ئەو یەک دوو مەغزانە هەتا بۆم کرا یانم کوژم یانیان کوژم من ژیانم هەر تازە حیاتم لێ وێن دەسم لە خۆم بەرداوە بۆ مەسەلەی دەرچوون دام نەناو بە هیچ شێوەیە دەرسم ئیتر کە هاتم لە ناو دیەکی ڕووخاو دوو کەسە هاتن وراغێکیان پێ بوو ماندوو نەبی وتیان تۆ چی من فیرارم وتیانەی بۆ ناڕۆی تەسلیم بی وتم من هەندێک خزمم لە بن خاڵخاڵانە هەموو ئەمە لە مەفرەزەکەی ئێوە بۆ هاوڕێ عەلی کە لەوێ بوون کە بگەمە ئێوە ئیتر ئەو کەوتی خاڕۆبازیانە تۆزێکینم هادوتی وتی کاکە جاناگەداری خۆت بە لە دوێنێ لە هاوڕیانیان داوە هاوڕێ قاسم عەرەبیان شەهید کردەوە وتم هاوڕێ قاسم چۆن نەناسن وتی کەسێ لە منتیقی هاوڕێ قاسم نەناسێتن وتم چۆن زانیتان وتی خەبەرمان بۆ هات کە لیانیان داوە و لەگە دوو هاوڕێتر شەهیدیان کردەوە بۆ خۆت ئاگدار بە وتم زۆر زۆر سپاس ئیتر کە زانیم هاوڕێکانم شەهید بوونە ئەوە بوو وتی بچۆ لە چەمەکە جوتیارێکی لێکە چوون بانگم کرد لە جوتیارەکە وتی بە هیچ شێوەیە نەی بۆ لام کەس سقەی بە کەس نەبوو کەسی ناحەوەندەوە ئیترەوە بوو لەوان دابڕام لەم لاوە کوڕێکی گەنجتر بوو وتی من پێشمەرگەی مامەڕشەمەوە تۆ چی دتم من فیرارم وتی ئەی بۆ ناڕۆی تەسلیم بی وتم من هەندێک خزمم لە بن خاڵخاڵانە ئیتر ئەویش وتی کاکۆرنان بخۆ لامان نیوەڕۆکەی نیسکێکیان کرد بوو زۆر زۆر برسیم بوو وتیان بۆ بێت تااقەتوینی بەس جلەکەم خەنەیی بوو ڕەنجی خوێنی پێوە دیار نەبوو ئەوەندەی باش بوو وتیان بۆ بێت تااقەتی وتمەڵای هەر برسێتی و ماندوو بوونە ئیتر کەنانەکەیاندا پێیان بەزوتیان شەو لامان نابی ڕێکەت پێ پیشاندەی ئەبێ بڕۆی بۆ خۆت وتم زۆر چاکە وتیان وتم بۆ خەینە ڕۆم بۆ خاڵخاڵان هەندێک خزم لێ وتیان باشە ئیتر کە ڕێکیان پێم پیشاندا چوون بۆ سەر جادە سێرەکەم جوندی لە پێشمان ئیترەوە بوو لە جوندەکان خۆم لادا پەڕیمەوە لە جادەکە هاتم گەیشتمە کەندێک هەندێک پوشم دابان خۆمان بەرەبەیان گەیشتمە کەندێک لێ هەندێک پوشم دابان خۆمە هێشتا نازانم لە چۆن بزەبت کە پوشەکەم دامان خۆمە عەسر لەگە مەغریبە ڕۆژاوا بوون پوشەکەم لادا و شۆڕ بوومەوە سێرم کرد اینجا زانیمان بینی گۆران و گوڕمکەوەی شارەزاییم هەبوو لە بینی گۆران و گوڕمکەوە بووم کۆپتەرێک هات بەو مەغریبە لەگەڵ ڕۆژاوە لە بینی چەمەکە و شاخەکە سەیرێکم کرد کۆپتەرەکە یەکسەر سوڕاوە کە ڕام کرد جێیەکەمی دابەردۆشکە گەیشتمە گوڕمکەوە شەو لێوێ بووم بینیم هەر خەڵکە هات تەسلیمە بوونەوە بە منیان وتیان زۆر خەڵگوتی چیەکە لێرە وتم فیرارم بۆ تەسلیم نابی وتم وەڵای هەندێک خزم لە بن خاڵخاڵانە کەسی نەمیشە وێرا بڕێن پێشمەرگەی حزبی شوین خۆتە زانی ئەو کاتە وەکو پێم وتی ئێمە لە هەموو لایەکەوە بۆ ئێمە کارەسات بوو ئیتر کە لەوێ مامەوە بۆ بەیانیەکەی پێش نیوەڕۆ یەکسەر بەرەو خاڵخاڵان ڕۆیشتم بەبێ ئەوەی من چونکی دام نابوو ینی هیچ بە هیچ شێوەیەک من نەجاتبوونم نییە تازە دەرچوونم نییە گەیشتمە بن خاڵخاڵان سێ چوار جوتیارم بینی لە بن شاخێک سەلام لێیان کرد وتیان تو چیت وتم من فیرارم یەکیان سەر هەر بڕی وتی ئەو تو جەماعەتی هاوڕێیانی وتم نا من فیرارم خەڵکی فەقێ میرزا بوون وەڵای تر نیوەڕۆ تەماتە و ساوەڕێکیاندا پێم زۆر زۆر برسی بوو وتیان تۆ زۆر بێتاقەت دیاری باشە تووسیەکەی بەم نیوەڕۆیە هاتووی و بۆچی وا خۆتیم کردووە ناترسی ئەم هەموو قۆتوی ناوتم نامشکلە نیە چۆن ناترسم بەس نەشیان نەزانی من لە گیانی خۆم بێزار بووم ئیترەوە بوونانیاندا پێم وتیان ئەڕۆی پاش نیوەڕۆکەی عەسر نانێکیان کرد ساوە هین تەماتە ساوتیان نانەکەت بخۆ و خوا حەفیزت وەڵا ڕۆیشتم بگەڕێ ئەم لا ئەو لا بەدوای این مەفرەزەکەی هاوڕێهیوە ئەوانە بگەڕێ حاکبوریە نەمیوەرە لە کەس پرسیار کەم لە یەک شوێنێکە لە جەماعەتێکم پرسیار کرد دانیشت بوون وتم ماڕی حەمەشکور ئەو هاوڕێ حەمەشکوریش ئەناسی پرسیار وتیان تو هاوڕیانی وتم نەخێر وەڵا هەتا لیان ڕەت بووم ترسام زۆری هاتم گەڕامەوە لای پیاوین جەماعەتی فەقێ میرزا پەکم کەوت بەڕاستی هیچ هینە نەو وتیان کاکە ئێمە ئەڕۆین بۆ تەشیە تۆ چیەکەی لێرانە تۆ ئەگەر ئەوهابی لێرە ئەفەوتەی ئیتر منیش پێوەین بێتن وتیان ئەدبین لەگە خۆمان وراغێکیان هێنا وتیان تۆ بەپا ناتوانانی وراغەکەیان کە هێنا من سوار بووم لەگەریان چوینە ماڵێکی فەقێ میرزایی پڕی خەڵک بوو نان و سین ئەو سەمونە عاشەکەی جارانە وەرزان هێنان نان و ماست و نان و خوارد چوون لە پەناوی بیرێ دانیشتم چی بکەم نازانم لەو لای ماڕەکەەوە کابرایەکی جیرانیان ئاوڕشێنیە کرد
وڵات چوم لای سەلام و عەلەیکم ئەسەلام وتم خاڵەجیان من فیرارم خەڵکی ئەم منتیقینیم ئەتوانم بێ میسراحەتێکم لە ماڵتان وتی فەرموو بەخێری بەسەر چاو پیاوێکی تا بڕێی بەڕێز بوو وڵا کە چوومە ژوورەوە ئیتر خوا هەڵ ناگرێ خواردنێکی باش هێنا پێم ناخورا هیچ ئیتر ئەنواع هەر لە هەنجوین و گوێز و ماست و پەنیر و نازام چی منیش هیچم پێ ناخورێ وڵا ئیتر سێرۆنەک بەتێ بڕێ ئەرەم سێرۆنەک بەتێکە جەماڵی چەند ساڕەونەوە خواردنم نەتیوە ئێستا بەردەستم وڵا ئیتر کابرا زۆر پیاوێکی بەڕێز و باش و وابزانم بە ڕۆژیش بوو وتم خاڵەجیان بۆ نایت ڕەمەزانیش وا بوو هەر بە ڕەمەزان بوو ئەمپال ئەوە دوێنێ برادێت ئەوانە فێرن ئەمپال لە هینەکە لە ڕەمەزانەکە وڵای تر کابرا وتم خاڵەجیان بۆ نایی تۆ پیاوەتی لەگەڵم بکەی وتی بە سەر چاومەگە پێم بکرێت وتم خاڵەجیان ئەچێ ڕەحیماوە وتی ئێ وتم لە ناو ڕەحیماوە هەر لە تەک مزگەوتکە بڕێ ماڕی حەمەکە ڕێن ئەوەتانی حەمەکە ئامۆزای باوکم نایزاب تەقاعودە تەکسی هەبوو لە ڕەحیماوە هەمووی ئەیناسن معروفە لێنانە ئەیناسن وڵای تر ئەوەن دەمزانی وتی بەسەر چاوم 2 ساعتی تەقریب پێ نەچووەڵا ژنێک و کچێکی زۆر بەڕێزی هەبوو جلەکانم زۆر پیس و بێتاقەتەوە بە زۆر جلەکانیان شوشتم کاتا ئەوان هاتنەوە جلەکە هێشتا تەڕ بوو مامم بە سزمانە زۆرە ترسە هەر بە عەجەلە ئیتر وتی یاڵە کوڕم خێرا کەس سوار بە کابراوتی زۆر سپاس دەکەین ئێمە لە بیر ناچین ئیتر من نازانم مامم بە تەکسیەکەوە لەگەڵ لوقمانی کوڕی کەیسە لوقمان لە ڕەحیماوەیە بۆ چۆمە بە نازانم ئیتر کەوتی سوار بۆ کوڕم دیاڵە من وا ئەوزانی بۆ کەرکووکە ئەوتم باشە ئەم ئیتر من هیچ دەنگم نەکرد وڵا هێنامی لە چەمچەماڵ دامینە لە ماڵ میمچی خێزانەکەی منی دانا ناوی کاک فەخرەدین حەدادە لەوێ کە منی دانا هەفتەیەک نازانم ئەیان زانی من پێشمەرگەمیانە ئیتر ئەوە بوو کە منی لەوێ داناوتی بزان محاولت بۆکەین ئێمەش هەموو هەدەفەکەمان خەلیفان بوو کچێکی لە خەلیفان بوو ئامرسریەکی برای ئامرسریەکە کاخدرەشکەفتی پیاوێکی دەمسپیان و پیاوێکی زۆر بەڕێز و زۆر چاک بوو بۆ من وەڵای تر من لەوێ مامەوە سێنم کرد دایکم هات دایکم یادی بەخێر بێ کە هات زۆر خەفەتبار بوو کە بینیم لەلایە بۆ دەشتی هەولێرە ڕوا لەلایە بۆ چەمچەماڵ بە بێوەسعی بە نەبوونی بە ترس بەو پەڕی ناخۆشی تەنانەت ڕۆژێکیان لە ڕێ قوشتەپە کاسێ بۆ لای جەلالی برام لە ڕێگاکەوێ هاوڕێ عارف مامەحمەد کە هاوڕێی منداڕیم و هاوڕێی ئێستاشمە ئەیباتە ئەدینێ ژنێک کەوتووە ئەیباتە خەستەخانە سەیرەکاتن دایکمە کەوتووە ئیتر کە دایکم هات بۆ ئەوێ من زۆر خەفەتبار بووم بۆی دایکم یەکسەر وتی کوڕم تۆ هیچ خەم مەخۆ تو چانیە سەرمانت شۆڕ نەکرد چانیە تەسلیم نەبوویتی چانیە خۆت تەسلیمی ئەو خائینانە نەبوویتی ئیتر زۆر دڵمی داوە بەڕاستی یعنی لەو کاتەیە بۆ من بووە قەڵایەک هەموو کات هەر قەڵا بووە لەو کاتە زۆر زیاتریش بۆ من ئیتر کە هات بۆ لام جاری دووەم کە ڕۆیشتەوە وتی بزانین کوڕم بەشکم محاولەیە بکەین بۆت بزانی چیت بۆ بکەین ئیتر ئەوە بوو دوای هەفتەیەک مامۆژنم کەیسە لە حیات ماوە لەگەڵ براکەی کە قاسم جاسم ئێستا لە ئاسایشی یەکێتیە ئەو کاتە لە ڕێخستنەکانی یەکێتی ئێمە هەروەکو برا بووین ئێستا شەر ڕێز و خۆشەویستیم بۆی هەیە وەکو پیا و ئەو کاتە سیرم کرد مانشعەیەکی هێنا لەگەڵ دایکم و مامۆژنم کە هات وتی بە دایکم و مامۆژم تیەوە بۆ خۆتان بڕۆن حەقتان نەبێتن وتی بەمنوتی جەماڵیستە سوارە بی لە دواوە ئەچی دواوە سوارە بی کە منشعەکە لە سەیتەرە من پێیان ئەڕێ من لە سوغرە بووم ئەو کاتە بە منشعەکان سوغرەیانە کرد بۆ جەبهەکان جێی شعبی و جێی شووانیانە برد وتی کە لە دواوە سوارە بی من لە سەیتەرە وایان پێرم بەس با میم شکری و دایکم لەگەڵ بە مامۆژنیشم کە خوشتی گەوری و پێ تاتە نوتی با تاتکەم ئایشان و ویمکەم میم شکری بڕۆن من بەو شێوەی ئەدبم بۆ کەرکووک وتم زۆر باشە ئیتر ئەم با بۆ کەرکووک من نازانم بەڕاستی چییە بێ مستەقبل هێشتا من هیچ مەسیرم دیار نییە ئیتر ئەوە بوو کە سوار بین لە سەیتەرە ینی کە هاتین لە سەیتەرە وەستا وتی سوغرەم کردو و کەسم پێنیە وتی فەرموو بڕۆن هاتین لە کەرکووک لە لای تەنکی ئاوەکەی ماڵیان لێ منی دانا ئیتر چوینە ماڕۆ نێ کەس نەیزانی کە من لەوێنانم قاسم هەر لە دڵسۆزی خۆی و بەڕاستی ینی زۆر قارەمان بوو زۆر دڵسۆز بوو
ئەو کاتەش کە منی برد تەنها دوو ژووریان هەبوو ژوورێکی دایک و باوکی یادیان بەخێر بێ لەگەڵ تازەش زەواجی کردبوو ژوورەکەی خۆی منی لەوێ دانا پاش هەفتێک دایکم ڕۆژێکی تر هات بۆلام وتی کوڕم وتیم بڵێ وتی دا هین وتی کوڕم ئەو خزمانە مەفرەزە هەندێک خزمی مەفرەزە خاسەمان هەبوو کاتی پێشمەرگاتی گاڵتەیان پێکردین وتم وتی کوڕم ئەڕێ ڕزگاریەکەین لە کوێ نەچین ڕزگاریەکەن وتم دای گیان وتی وتم دایە تۆ تا ئێستا تەقسیرت نەکردو زۆر سوپاس دەکەم ئەزانم تۆ کە بەزدای من لەم ڕۆژگارە ئەگەر لەوێ لە ئیدام بکرێم بە هیچ شێوەیەک من تەنازل ناکەم ئێستا بڕۆ من تەنازل بۆ وام بکەم من لەو سەنگەرە تەنازلم نەکرد بۆ ئەو خائینانە ئێستا چۆن تەنازل بکەم بۆ ئەمانە بە هیچ شێوێ تەنازل ناکەم ئیتر ئەوە بوو بە قاسم وتم تەلەفۆن بۆ ماڕی مامۆستا خەلیل کە ئەبوو شێرزادی خاڵی بەشکم بزان پێ بۆلم ئیتر ئەوە بوو هەر تەلەفۆنی کرد عسر ئەبوو شێرزاد نەزار کاکەیی عەرەبکۆیی بە خۆی سیارەکەی و هاتوتی سوار بە ئیتر من نەمزانی بۆ چۆمەکە بردمی بۆ ڕێبەخا ئەو دای نابوو من بەرێ بۆ عەرەبکۆیی بۆ لە خواردا قوت لەوێنانە هەتاوەکو وەزعەکە چاکە بێتن ئیتر ئەوە بوو کە منی دانا لەوێ چووە وتی ئین ئەو منتیقی هەمووی جێش و جاش گرتویەتی ئیتر کە جێشدار پێ من لە ماری مامۆستا خەلیل مامەوە ماوەی 2 هەفتە قاسم زۆر ژانیە کرد ئیتر کە قوتابخانەتەوە بوو مامۆستا خەلیل هاتەوە ئیتر دەستی کردە گاڵتەوتی ئەوە چیەکەی لێرە وتم وەڵا نادینی چیەکەم لێرە ئیتر وتی خۆ بمانگەنی سام و ئیدامە بین و وتم وەڵا من خەمم این نییە خەمم خۆم نییە بەس خەمم ئێوەیە باوکێکی پاک پەپولە ئاسامان برایم یادی بە خێربێ دایشی ئەو خوشک و برای بێ ئەوەی لەو ڕۆژگارە ناخۆشە بێ ئەوەی خۆیان یعنی هیچ تێک بدەن ئەو پەڕی ڕێزگرتن بەخۆشی بەڕاستی قەت لە یادم ناچێتن یعنی بە هیچ شێوەیەک ئەوانە لە یادم ناچن ئیتر کە مامۆستا خەلیل هاتەوە وتی باشە ئیسراحەتێ بکە هێشتا وت من 2 هەفتی لێرە میترەوە بوو 1-2 ڕۆژی پێچوو هاتەوە وتی بەیانی ئەڕۆین وتم چۆن وتی وەڵای وەرەقەیەکم هێناوە هی کوڕێکە ناوی دکتۆر نەوزادە من دکتۆر نەوزادم ئەو کاتە ناناسی هی فەوج من دکتۆر نەوزادم ناناسی تر بە دکتۆر نەوزاد توی بۆچی تە بە دکتۆر نەوزاد پێی وتین بە دکتۆر نەوزادی توی من بۆ هینمە بۆ پێشمەرگەی پێدەرەکەم وتی پێشمەرگە چێ وتوی جەمال شوشە وتوی ئەی ناسم ئیتر کە هاتەوە بەمی وتمەڵاهی من نایناسم مامۆستا خەلیل کە لە ماڕیان دانیشتە بووین وتی بەیانی کە ئێمە دەرەچین تۆ لە دوامەوە ئەڕۆی من لە پێشەوە ئەڕۆم وتم زۆر باشە وتی لە ناو کۆستەرەکان تۆ لە ناوەند سوارەبیلای دەرگا من لە پێشەوە کە ئەمنەکان سەرەکەون سەیری دوا و پێشەکەن وتم زۆر باشە وتی من لە پێشەوە دانیشم وتم زۆر چاک من ئەو چی وت من بەو شێوەیە وتی کە ژیرایی نامناسی نامناسم وتم زۆر باش ئیترەوە بوو لە ڕێی بەغاوە کەوتنە ڕێگاوە بۆ گەراجی هەولێر لە هەولێرەوە بۆ خەلیفان ئەوە بوو ئیتر لە سەیتەرەی هەولێر بەس لە سەیتەرەی هەولێر داوایان کردنیش وەرەقەکەم پێی پیشاندا وتی فەرموون کە گەیشتینە خەلیفان مامۆستا خەلیل دانەبەزی مامۆستا خەلیل یەکسەر بەس تەوقەیەکم لەگەری کرد وەرەقەکەم داوە پێی ئەو ڕۆی بۆ ڕەواندز من چوون بۆ ماڵی کاک خدر ئیتر کاک خدر زۆر بەڕێزەوە خۆی خێزانی هەردوو کوڕەکەی زۆر بەڕێزەوە پێشوازیان لێ کردم و کەزانی قاچم بریندارە یەکسەر لە هەریر ناردی برای بەڕێز دکتۆر عەزیز هەریر ئێستا ئەو کاتە لە ڕێخستنەکانی پارتی ئیشی دەکرد بۆ ماوەی 1 هەفتە کە جوابی بۆ ناردهادوتی ئەو پێشمەرگەیە چارەسەری بکە ماوەی 1 هەفتە هات و چۆی کرد دکتۆر عەزیز وتر بەبێ بەرابەر بەبێ هیچ شتێک بەسەر چاوم مادام پێشمەرگەیە من چارەسەر یەکەم ئێتر کە هەر جارێکی سەشکە لە هەریر کە ئەچمەوە بۆ لای ئەڕێت تەنها تۆ دێیتەوە بۆ لام تا ئێستا وەکو برایەکی گەورەی خۆم سەیریەکەم کاک شاخەوانی کوڕی ئێستا بەرپرسی شارەوانی شەقڵاوەیە چاوی ماچەکەم کارزان کوڕیتی لەگە کاکە ئارام چاویان ماچەکەم هەروکو برازای خۆم سەیرەکەم و پەیوەندیەکی زۆر خۆشم تا ئێستاش لەگەڕیان هەیە لەگەڕ ماڵی کاک خدریش پەیوەندیەکی زۆر باشم هەیە تا ئێستاش ئەو پەڕی این پەیوەندیەکی دڵسۆزانە و خۆشەویستی هەیە لە بینمانە تا ئێستا من لەوێ کاک خدر پێی وتی تۆ لە ماڵدانیشی من چیت بوێ من ینی قەزدی پارە و مەسروفاتم بداتێ ئیتر کە من پاش هەفتەکە چابووم زۆرم پێ ناخۆش و منێکی شوعی
قوتابی قوتابخانەکەی فەهد پێم ناخۆش و بەڕاستی پارەی حکومت کە لە ڕێ ئەوە وەربگرم پیاوێکی دڵسۆزە خۆشمەوێ تێگەی ئەوە بوو شۆڕ بوومە ناو بازاری خەلیفان گەنجێ لە سەمەت ئەمێ دانیشت بوو گەنجەکە کە دانیشت بوو سەلام لێ کرد وتم کاکە گیان شاگرتان ناوێ وتی کەس دوای بۆی باسکردن وتی کەسەیتم کرد زانیم تو شاگردینی بەس وتی بەیانی وەرە پورزاکەم شەریکمە ئیترەوە بوو کە بەیانی چوو وتی فەرمو وەرە مانگێ لەوێ کارم کرد یەکەم هەفتە ماستاوم دەرەکرد لەبان دەستم بوو فەوجێکی خەفیفە هاتن هەندێک خەڵکی شێخ بزێنیان لەگەڕ بوو هەمویان ئەمیان ناسی وتیان چیەکە لێرە وتم تەسلیم بوومەتەوە بەس کاخدر پێی وتە بووم وتی ئەگەر هەر کاتێ حکومت لە خەلیفان نییە ماری عومەر ئاغا بوو ماری عومەر ئاغا زۆر تەقدیریانە گرت ئیتر وتی هەر کاتێک کە حکومت ئەگەر سوتفەت تەحەری هات جێیش هات تۆ ئەچێت چیان لەگەڵ خزمەکانە وتم زۆر چاکە ئیتر مانگێ لەوەیشم کرد جیرانێکی بوو ناوی شێخزادە بوو ئەو شێخزادێ وازی لە من ناهێنا ئەویت مامۆستا ئەمە ئیشی تو نییە تۆ چییە زانی من نابێ میشە بکەی وتم بابە نایناسم بەس مجرد ئەوەندە لێ منی بینیوە ئەو فترێ وتم یا شێخ بەڕاستی من زۆر سپاس دەکەم مەمنونتم وتم من حەلاقیە زانم وەڵای ئیتر وتی حەلاقیە زانی بەسەر چاو وەڵا دوکانێکی حەلاقی بە 300 دینار بۆ کڕیم ئەو کاتە 300 دینار زۆر بوو وەڵا دەسم بە ئیش کرد یەکەم مانگ 300 دینارم ئیش کرد 150 بۆ ئەو 150 بۆ خۆم دایمان ناو بەنیوەی لە خلالی ئەو مانگە مامۆستا نادرێکم ناسی لێ ئێستاش مەوجودە مامۆستا نادر ئەوی شەرۆک و برایەکمە لە خلالی ئەوەی کە ناسیم مامۆستا نادر وەک خانوم گرت جەلالی برام هات منداڕەکانی هاتن ئیتر ئەوە بوو من مامۆستا نادر زۆر شەو ئیزنی نادام بچمەوە ئەی بردمەوە ئەو کاتە کوڕێکی بوو ئیتر من زۆر قسەمانە کرد ستفە لە ناو مارەکەی خانیشان گرت و لەگە کوڕێکی ناوی مستەفایە مستەفا خوشکێکی هەبوو ناوی خوشکەی لەهین بوو لە پشت دەی خەلیفانەوە وتی ئەچم بۆ ماڵی خوشکەم کە ناو خوشکەی منەی ناسم وتی مامۆستا پێشمەرگە بوویت وتم نا بەس خزممان گیرا بوو لە بارزان چووم بۆ ئەوێ لە ینی بالفعل من لە ماڵ خوشکەی خەوتوین و پێشمەرگایەتی زۆر ڕێزمانی گژنێکی زۆر زۆر چاک بوو وەڵای تر من لەوێ مامەوە لەگە مامۆستا نادر پەیوەندیەکی زۆر زۆر بەهێزمان پیا کرد کە دوکانەکان دوکان کەوتە بەر تەجاوز دوکان ڕوخا پێشەوەی بڕخێ فرۆشتم پارەکەم داوە شێخ هەتاوەکو دوایش سەردانی شێخم کرد یادی بەخێر بێ بەم دوایە شەهید بوو لە شەڕی داعش ئەوە بوو ڕۆژێکیان عەفووی هین کاکەدەر وتی ئەوە عەفووە هین کاک جەمال لەگەر کاک جەلال بۆ تەسلیم نابنەوە ئیتر ئەوە لەوە زیاتری نابێت وەڵای تر بردمانی بۆ ماری عومەر ئاغا مەجموعەی خزمی خۆشی و على اساس ضابط استخبارات بێ لە ماری عومەر ئاغا لە کەڕەشین تەحقیقمان لەگەڵ بکە وەڵا یەک هاتە ژوورە ئەو ها دەرگەی کردەوە وتی ئەوانە هەمووی جەلالین ئەوە شوعیە وەڵا کاکەدرەتی گوب خۆخۆڕیەوە پێشمەرگاتی هەن نەکردووە وەڵای تر چاوەڕێمان کرد ضابط استخبارات نار ضابط استخبارات چوینە سپیلەکینمان کردی عەسر ئەبێ بگەنە هین عەسر دەبێ ئەبێ کە لێرە تەحقیقتان لەگەڵکەنی بچن بۆ محافەزە وەڵا هاوڕێ عەلی ئیتر لەوێ کە سوار کۆستەروین هاتینە محافەزە تەکسیەکمان کرد لە نەقلیاتەوە من و جەلالی برام سەیرەکەم ئەو پێشمەرگانەی کە تەسلیم بوونەتەوە لە پشتە دەوڵ و زوڵمایان هێناوە ئەبێ شایی کرد وەڵا یەکسەر بە تەکسیەکە وتم فەرمو لێ خوڕە بۆ نەوەتودوو وتم عیدامیشمان بکەن ناسم ئیترەوە بۆ نەوەتودوو ئەی مامۆستا خەلیل چی لێ هات مامۆستا خەلیل مامۆستا خەلیل کە ڕۆی بۆ ڕەواندزی تر گەڕاوە بۆ هین گەڕاوە بۆ کەرکوو گەڕاوە یعنی منی گەیاندا ئەوێ بۆ تاریخی پێتەڕێ من حەزەکەم بزانی هەتا لە ژیان هەبم مام حەمایادی بەخێر بێ لەگەڵ لوقمانی کوڕی ئیستەماوە چاوی ماچەکان لەگە ماڵی کاک قادر لە ڕێز و خۆشەویستیم هەیە بۆیان ئەو خاڵۆیی کە خەڵکی پشدەر بوو لە تەکیە ئێمە سەردانیشمان کرد دوای ئینتیفاضا دوای ئەوە این قاسم من چاوی ماچەکەم هەمیشە ئەوانەی کە یارمەتی منیان داوە هەر هەمویان ئەبوو شێرزاد یادی بەخێر بێ هەتا مردیش ئەو پەڕی خۆشەویستی و ڕێزم هەبووە مامۆستا خەلیل دەستخۆش مامۆستا جەماڵ ئێستا دێمەوە لە دەستم هەوڕێ ئەحمەد لێرەیە کاک ئەحمەد لە ژوورەوەی کاک ئەحمەد مەجید کاک ئەحمەد مەجید لە ژوورەوەی تکایە کاک جەماڵ دوای دێمەوە بۆلات ئەو ناوانەی لەبیرت چوە هەمووی عینیکە و یاداشیکە و با کاک ئەحمەد قسەی خۆی بکات باش زۆر سپاس هاوڕێ زۆر سپاس وەختەکەمان زۆر کاکە ئەحمەد ئێمە لە تو زیاتر دانیشتوینە بە قوربانەرەی مەحموود سەنگاوی لە بانەوە کورسیە بە قوربانە دوم
سپاس دەکەم بۆ مۆخۆ تەرفیع مشکلە نییە والله بەرامبرینێ مام علی بەس من ڕخنەم لێت نیە مامۆستا ڕێبەرەوە تا ڕخنەی دێتە مشکلە نیە ڕخنە قبولمانە بە ڕخنە پێشەکەوین بە قوربان ئەوە هاوڕێ ئەحمەد تۆ وەختەی بوویتە پێشمەرگە چەند ساڵان بوویت؟ ێوارەتان باش من وا پرسیارت لێ کەمەرەم بوویتە پێشمەرگە چەند ساڵان بوویت؟ با قسە بکەم سڵای لەو بەڕێزانم دادێ کاحەمە عەلی هاوڕێ جەماڵ هاوڕێ فتاوخان ئەو خوشکە بەڕێزە ڕێز و سڵاوم بەیانەیە مام عەلی گیان من کاتێ بوومە پێشمەرگە تەمەنم 13 ساڵ بوو ئەوە تاوانی جەنگە ئەوە هیچ ئەوە لە ئێستاوە بۆ دێنە پێشەوە کە تاوانی جەنگت کردووە تاوانی جەنگ نییە بەڵکو ئەوە ڕۆحیەتی شۆڕژگەڕی و نیشتیمانی و کوردایەتیە باوەڕ کە تاوانی جەنگت کردووە ئەوە مشکلە نیە دەی جەنگم بکردایەوە کۆ قیادانەمە کرد کە تاوانبارەکەنە شۆڕژگەڕ دەی کەیفی خۆتە کەیف خۆتە دەی بابینە سەر بابەتەکە دەست خۆش شاوڕێ ئەحمەد گاڵتت لەگەڵاکەم هاوڕێ ئەحمەد تۆ پێشمەرگە بوویت ئەنفال لە گەرمیانە دەستی پێکرد ئەو دەقەیە لە چۆبی ئەنفال دەستی پێکرد پێش ئەنفالەکە لە چۆبی چەند ڕۆژە پێش ئەنفالەکە مام عەلی ئێمە دیارە پێشمەرگە بووین لە بەتالیۆنی چواری گەرمیانی حیزبی شووعی بەڵێ دوای ئەوەی کە کیمیابارانی هەڵەبجە کراوە بۆ ئەنفالیەکی سەرگەڵ و بەرگڵ و ئەنفالی دوای کیمیابارانی هەڵەبجە و ئەوانە ئێمە چووینە منتقەی قەراغ بەڵێ بڵێ گەرمیانە و کاتە شەڕیتیان نەبوو ئێمە چوون بۆ شەڕەکانی قەراغ و ئەوانە ئەو کاتەی کیمیابارانی سەیوسێنان کرا ئێمە لە قەراغ بووین لە قەراغ و تەمەنت چەنێ بوو کە چوویتە قەراغ ئەو دەقەیە تەمەنت چەنێ بوو لە کاتی ئەنفالەکەیە بۆ نامدەیتە محکەمە عەلی تەمەنم بزانن کاکە گیان ئەمە سبێنێ لەوانەیە بێتە فلیمێک تۆ ئەمە هەمووی چیرۆکە خەڵکەی گێڕێتەوە تەمەنە چەند ساڵ بوو لەو کاتەیە نادەوە محکەمە ترسە نانە لە محکەمە ناترسم محکەمە زوو گرتمی من مواردی 73 بۆ ساڵی 15 ساڵ بوویتە 15 ساڵ بوویتە باشە فەرمو درێژەی پێ بدەم بەڵێ دیارە ئێمەتر لەو کاتە لە شەڕی قەراغ بوون حکوومەتی عێراقی قەراغشی کردەوە بتیماییدا لە سەیوسێنان و ئەوانە دواتر ئێمە نەگێمە هەموو لایەنەکان پاشە کشەکرا بۆ ناوچەی گەرمیان بڕیارگرا بەرگری لە ناوچەی گەرمیان بکرێت ئێمە هاتیینە گەرمیانی تر دیارە هێزەکانمان بەسەر چەند قۆڵێک دابش کرد بە تایبەتی ئێمە کە گەڕاینەوە حیزبی شووعێ و کات ئێمە بەتالیۆنی 4 بووین بەتالیۆنی حوتی هەورامانش لە هەڵەبجە گەڕابووە بەتالیۆنی 15 بەتالیۆنی حوت 9 عەفوو ئەم بەتالیۆنانە هەمووی مەڵبەندی سلێمانی و کەرکووکیشە بۆ کات گەڕاوە سنووری گەرمیان هێزەکانمان دابش بوون بەسەر منطقەی جاف ناوچەی داودا بناری گل منطقەی جەباری ئیتر دیارە هێزەکان بەو شێوە بە هاوبەشی دروست بوون و دانرا لە جێگاکان ئێمە لەگەڵ بەشێک لە بەتالیۆنی حوت لە منطقەی بنار گل بووین لە دەی تازە شار لەوێ بارەگاماندانا و سنووری ئێمە لە تاڵا و تەختەمینە و ئەو دی و جەوڵی نیوان بناری گل و داودەیە تاگێتە سنووری بنارگل و سنوورە هی ئێمە بوویتر دواتر کە لە حوتی مانگ پێم وایە حوتی 4 بوو بەڵێ عەسرەکەی حوتی 4 حکوومەتی عێراقی ئەو کات هێزێکی هێناوە نەوجول نەحەی نەوجول ئێمە لە ساڵی 87 لە 2 ئەو نەحەیەمانە گرت کە نەحەیەکی بڵێن گەورە بوو و هێزێکی زۆری عەسکەریتیا بوو ئێمە گرتمان ئەو نەحەیە و جاش و جێشێکی زۆر شمانتیا گرت لە حوتی ما حکوومەتی عێراقی هات ئەو نەحەیەی گرت و دواتر هاتە ناو منطقەی داودە یەکەم ڕۆژ پەلاماری دیەی چەچان و باشتەپەیدا هاوڕێیانمان لەوێ لیاندان کۆمەڵێکیان لێ کوشتن و دەستکەوتێکی زۆرشیان بوو دوای حکوومەت سەحبی کردەوە بۆ نەحەی نەوجول بۆ سبەینەکەی ڕۆژی هەشتی باسی خۆت کە هاوڕێ ئەحمەد باسی قووەت و حیز وەمانەمە کە باسی خۆت کە و باسی بنەماڵەکەت کە خۆت و بنەماڵەکەت با باست بۆ بکەم ئەو باسەکەمترە عەسرێ ئەو شەڕانەی خۆت تیای بوویتە نەک ئەو شەڕانەی حیزبی شووی کردوێتی ئەو شەڕانەی خۆت تیای بوویتە عەلی هە باز گشتیەکەم نا خۆی ئەمە بابەتەکە حیزبی نییە
نا حزبی نییە بەڵام ئەمە باسی خۆمە نا بەس باسی خۆت کە خۆت ئەهدافەکان خۆت داماری دێی تاڵاویدا ئێمە چوون و جومان بۆی کرد لەو شەڕا دوای تقریبان چەند سعاتێک بەرگری شەڕێکی سەختمان کرد لەوێ پێشمەرگەیەک یەکێتی شەید بوو بە ناوی ئەسکەندەر وە شەید حەمە سۆفی ئێمەش بریندار بوو تا درەنگانێکی شەو لە شەڕ بووین دواتر بڕوامان وا بوو کەم هێزە ناشتێ و هێزێکی فعلا حکومەتی عێراقی هێزێکی گەورەی هێنا بۆ ئەو سوپایی هێنا بوو کە لە شەڕی عێراق ئێران شەڕیان کردبوو جێشێکی مدەڕە بوو ئێمە تا شەو لێ بووین نیوەی دیەکەمان لیان سندەوە بەڵام نیوەی دیەکە مایەوە لە خواروی دیەکەوە کۆبوونەوە هێزێکی زۆری ترحتیادی چونە نەوجودۆ گەڕانەوە بۆیە بڕیارماندا بگەڕێنەوە بناری گرت شەو گەڕاینەوە هەر ئەو شەوە قەسفی تەختەمینەوە ئەو ناوچەیە بوو ئێمە تقریبا سعاتی دا من و شەید ماجد گەڕاینەوە هاوڕێیانی تر بە ترەکتۆر گەڕانەوە چوونە شێخ حەمید ئیتر طبعا من کتێبێکشم دەرکردووە ئەو کتێبم بەڕاستیەوە تا لەبەردەستە ئەو مامۆستا ڕابەت دایڕشتوێتەوە پێم وایە بۆ بەڕێستیش ناردم لەوێ شەو هاوڕێ ماجد سیارەکەی بردە ئاوباریک ووتی ئێستا گەڕێمەوە چینە تازە شار طبعا من هەموو تەمەن مناڵ بوومە و کاتەمە ئێمە مقڕێکمان لە شێخ حەمید بوو مقڕێکمان لە تازە شار بوو ئیتر شەو هاتبووە درەنگە ڕابوو بە پێ تقریبا سعات سێ شەو هاتبوو منیش ماندوو بووم ئەو ڕۆژە لە شەڕ بوون و ئەوەز هەبوو ماشای کردبوو خەوتم وتی ئاو ڕێحمەد با بخەوێ بەیانی زۆری سێن بێت بە تازە شار ئیتر لە حەقەتە بەیانی سعات تقریبا 6 بۆ حەوت ئیتر لەو دەورە بوو من لە زرمەی تۆ پاڵسام یعنی لە قەسفی ناو دێت تازە شار و شێخ حەمید دەڵسام کە تماشام کرد لە نەوجودەوە لە دووس خورماتووەوە لە قادرکەرەمەوە لەسەر جادەی قادرکەرەمە قەسفە بۆ تازە شار و بۆ تازە شار و شێخ حەمید یعنی قەسفێک بەڕاستی ناتوانین ئینسان چۆن تعبیری لێ بکە یعنی بەردەوام لەو چەند جێگایەوە قەسفی پێشمەرگەیە کرد ئێمەش کەوتینە ڕێ بۆ تازە شار نەمانتوانی بچنە ناو تازە شارەوە لە سەروی تازە شار ماینەوە هاوڕێیانی تر بەشێکیان هاوڕێ شەید حەمە سۆفی بۆ برینداری ڕۆیشت مامۆستی هاوڕێ مەحموود بوو شەید شێرکۆ بوو کۆمەڵی پێشمەرگەی تر لە خوارەوە ڕۆیشتن بۆ پشتی تازە شار ئێمەش لەگەڵ هاوڕێیان ملازم فازڵ و کۆمەڵی هاوڕێی تر بوو بەداخەوە ئیسر ناوێن نازانم چەند پێشمەرگەی کێتیشم لەگەڵا بوو یەکێک لەوانە بەهمەن بوو کۆمەڵی تر بوو ڕۆیشتنە بەرزایەکانی تازە شار نەمانتوانین بچن ناو تازە شار لەبان سەری شەڕ دەستی پێ کرد لە حەقەتە شەڕی تازە شار من ناتوانم حەقی پێ بدەم لەبەرەوەی بە بەردەوامی بۆ 12 کۆپتەر لەسەرمان بوو قەسفی بەردەوام لەسەرمان بوو سوپایەکی بێشوماری حکومەتی بەعز جاش عەسکەری قوات خاسە هەموو شتێکی تیا بوو لە ڕاستیە ئێمە لە بەیانی شەڕەکە دەستی پێکرد ئێمە موسەیتەر بوون تا نزیکەی سعات 11 بۆ 11:30 بەڵام موسەیتەری چی بوو نەمانێڵا بێنە ناو دێکە و ئەوانەی هاوڕێیان و برادرانش لە ناو دێبوون بەرگرێکی بەهێزیانە کرد ئێمەش لە سەر و دێکە بە هەمان شێوە بەڵام حکومەتی بەعس ئەو سەردەما سیاسەتی شەڕی گۆڕی هێزێکی دەبا بۆ ئەوانەی نرد لە دووری دەی تازە شارەوە بۆ پشتی ئێمە بۆ شێخ حەمید و هێزێکی تریشیان لە دەی عەزیز بەگەوە بە پێ قوات خاسە هەمووی بە پێ و پاڵپشتی کۆپتەر سەر جەوەڵ و شاخەکەیان لێگرتین یعنی ئێمە تەوف بووین بەداخەوە هێزێکی زۆری پێشمەرگەیش لە شێخ حەمید و کانی قادر ئەو ناوە بوو بەڵام کە تماشایان کرد ئێمە تەوفکراین جێر ینی کەس بە ئینمانەوە نەماموو وتیانەوە ئەوتیا بوو تیا چوو کۆتایی هات فعلا شوا بوو ئێمە شەڕمان کرد تا 12 تازە شار گیراتەوە و هەموو لێ شەهید بوون 22 پێشمەرگە لە ناو تازە شار شەهید بوون لە 12 بەدەوە ئیتر شەڕ ئێمە بەردەوام بوو حتا مەغریب تا مەغریب تا تقریبا گەیشتە تاریک و ڕۆشنوانە ئێمە لە شەڕ ڕابووین بەڵام ئیتر شەڕی دەستەوە یەقابن زۆر جاوتومە ناتوانم تعبیر لەو شەڕەوە خۆی بکەم لەبەرەوەی ئەوەی من بە چای خۆم بینیمە بەدڵ ناتوانم باسی کرد بەدەم ناتوانم باسی کەم بەڕاستی لەبەرەوەی پێشمەرگەیەک ئەگەر ئەربیجێکی پێ وابێ بیدایە لە دەبابە بیدایە لە تیارە بیدایە لە جێشیش یعنی بۆ لەحزەیەک چەکی پێشمەرگە نەوەستاوە بۆ لەحزەیەک وەکو باشم کرد لە کتێبەکەشم نووسیمە هیچ کاتێک ناتوانم حەقی بدەمە و شەڕە چۆن بوو چۆنەوە بەداخەوە 8 پێشمەرگەی ئێمە و 12 پێشمەرگە یەکێتی و 2 پشتگیری لەوێ شەهید بوون و ئیتر ئێمە بۆ شەوەکەی کەوتینە ناو کەمینی ئەوان بۆ جێشەکەوە لەبەرەوەی من تاو کراین ئیتر ئێمە 3 کەس دەرچوون بەڕاستی
یەکێک ئەو بەهمە نەبوو کە هەم بە خزماتیش بە منەگەشت پێشمەگەیکێتی بوو بەڵام یەک قسەی کرد دێوارە بەداخەوە وتی ئەوڕێ ئەحمەد من لە شەڕی سەرگەڵ و بەرگەڵ و بەشداریم کردووە لە بەیانیوە زانیم ئێمە تیاچین بەڵام لەبەر تۆ جا زۆر جا پێمەوت عسر ئەوت کاوڕێ با بچین ئێمە تاو کراون هەر چۆنێک بێسە دەرچین باشترم نەتمدنا هاوڕیانمان لە ناو دێن با بێنە سەرەوە هەم شەرت نیە هەمویان شەید بێت هەر لێن دەرەچێت تر بەداخەوە یعنی گەیشتەوەتی هاوڕێ ئەحمەد پێم وتی ئێمە ناتوانین ئەم جێشەم ناوچەیە ئەگرێ ینی فعلا ئەو جێشەی حکوومەتی عراقی بڕیاری گرتنی خاکی دابوو بڕیاری قەرکردنی کوردی دابوو بڕیاری سوتاندنی خاکی کوردستانی دابوو ینی شتێک نەبوو ئێمە پێشوو شەڕمانە کرد حکوومەتی بەعەز جێشی ئامانداری ئەڕۆیشت یعنی ئەگەر 2 ساعتی تا نیوەڕۆ شەڕی کردو گەڕایەوە بەڵام ئەم کاتە سوپای بەعەز هەر جێگایەکە کرد یەکسەر ڕبایی تیادانا یعنی ئەوە نەبوو بڵێ چۆڕیکەوە بۆ مهم ئێمە مەغریب دەرچوون نازانم ئەنەگەڵی ئەفسانەیە نازانم چۆنە بەناو دەبابە و بەناو جێشە ینی هەموو تەقەی لێکردن هەتا دەرچووماتمەم داوت وتیان ناو ڕەحمەت برینداری وتم بڕام وایە بریندارم بەس نازانم گولە دایە لێ بەداخەوە بەهمەن بریندار بوو گولێت پشتیان گولە بوو دای لە شانی یعنی ئەمە بەدەم و کوتم باس ناکرێت تر گوێ هاتین شەو چوونەکانی قادر ماشام کرد دیەکە چۆڵە لەم سەرەوە ڕۆیشتم بەڕاستی ماڵ شەید کاوە لێرە بوو چوومە بەردەم ماڵەتم ڕەنگە لێرە مابن چوونیە ڕۆیشتم ماڵ هاوڕێ مام ساڵح نزیک بوومەوە ماڵ هاوڕێ مام ساڵح و مزگەوتەکە پێکەوە بوو گەیشتمە تو دەنگی خەڵک دێت کە نزیک بوومەوەی کە گوێم لێ بوو وتی هاوڕێ ئەحمەدوانی شەید بوون یعنی مەبەست ئێمە من هەر عەبدوڵای ئامۆزام و هاوڕێیان شەمون ناو تا شار شەید بوون ئیتر من چۆن بڵێن وەگەوەی بڵێم هین بوتم نە هاوڕێ من ماوم یعنی نزیک بووم لیانەوەتم هاوڕێ من ماوم یعنی بە حەقا دەوە هاوڕێیانە هەموو هاتن باوشیان لێ دامتیان الحەمدولillah مدامەوەش دەرچوون هەر باش ڕۆیشتنە لایەن و باسی شەڕەکەمان بۆ کردنی تر لەوێ هەندێک خزمەکانی بەهمەن کەکەنە خاڵۆزای من و خزمەتەوە یەکێتی بوو من شوێعی زۆر هەوڵیان لەگەڵم داوتیان هاوڕێ ئەحمەدەوە مثل وەکو شتێکی عەشایەری ئەو عەبدوڵای ئامۆزاد شەید بووە حەزەکەین تۆ لەگەڵ ئێمە بیت و ئێمە چین بۆ قارکەرم و با تۆشتیان نەچی وتم ئەو شتانە لای من باس مەکەم کۆتایە دەم پێشمەرگم چۆن لەگەڵێوە دێم زۆر هەوڵمەدا بەهمەنیش نەڕوا بەڵام بەداخەوە بەهمەن دوای ئەوەی کاوڕیان تەداویان کرد کەوتە ڕێ لەگەڵیانەوە بەداخەوە هەندێ جار سوتفە ئاو هەیە ئەو گەنجانە و خزمانە بە من ئیانود وەرە لەگەڵمان بۆی تیانەچی ئەوان ڕۆیشتن و ئەنفال بوون هەمویان شەید بوون سەرش کەس نازانێ گۆڕەکانیان لەکوێیە من مامەوە یعنی ئەمە ئەو سوتفەی ناوەنی چۆن ناوەنی بوویم ئەوتر بۆ شەو لێە بووین بەیانی ڕچوونە کەریم باسام کە کاتە بناری گەل لەوێ دیسان حکوومەتی عراقی و جمی بۆ کردین بەڵام ئەو کەریم باسام جێگایەکی سەختە بە ئاسانی جوندی جاش نێتوانی هجومان بۆ بکە لەوێ شەڕێکی تر بووە توشمانە شەڕێکی گەورە کۆپتەرێک پێکرا بەڵام شەڕەکان زیاتر شەڕی دۆشکە و ئەربیجی و بیکەسی ئەوانە بوو نەیانتوانی هجوم بکەن تا ئێوارە ینی دواتر بۆ شەوەکەی تر چوونە باوەکر و لێوە ئێمە مەقڕی بەتالیۆنی 4 لە نێوان باوەکر و عەلیان بوو چوینە ئەو مەقڕ لێ مەقڕەکەمان بەداخەوە هەموو غەرازەکانمان خستە جێگایەک و مەقڕمان سوتان و دەرچوونی تر کە بڕێدرا جاو ڕۆژەی کە ئێمە لە باوەکر بووین حکوومەتی بەعەز لە 3 جێگاوە لەبەرەوەی خۆرنەوەزان و قەواڵی و لەک شوێنێکی هینە 3 گۆشەیە لە داود منطقەی داودۆ هێزەکات دەگەرمک و هاتە سەرەوە ناوچەی داودۆ سقوتی کرد هێزێکی تریان لە توکن و عەزقاوات گەیشتە قەواڵی ئەو هێزش کە شەڕی تازە شاری کردبوو لە خۆرنەوەزان هەرسی هێزەکەی بەعەز دای لەیەک یعنی ئەو ناوچەیە لە ماوەی 2 ڕۆژات کۆتایی هات ئیتر ئێمەش لێەوە چوونە مەقڕ و مەقڕەکەمان بەڕاستی هەموو خستا و ناوەی تر شتێکمان نێڕاو وای پێشمەرگە بە دڵی شکا و بەبۆی کۆمەڵێک هاوڕێت هەمووی شەید بوونە نازانی چیوان بەستەرات بوو چوینە عەلیان بوو پێم وایە لێ برادرانی یەکێتی دامەزران شەڕ بکەین بەیانی دامەزران بۆ شەڕکردن تماشامان کرد بەداخەوە ئەوان هەمویان لەو سەرەوە بڕادشێندا بوو شەڕ بکەن هەمویان سەحابیان کرد ئێمە ماینەوە ئێمەشن سەحابمان کرد چوون بەرەو قولیجان چوونە قولیجان بەڵام زۆر جا منەڵێم ئەوەی لە قولینجان بینیومە قەت ناتوانم دیسان تەفسیری بکەم لەبەرەوەی چوومەوێ هەموو ئەو دێیە خەڵگە چووە ناوی خەڵ دەرەچوو ئیتر پێشمەرگە بەرەو سەرەوە ئەچوو خەڵ نیوەی بەرەو شارەکان کەنار و سمود ئەهات ئیتر نازانی چۆن تعبیری لێ بکەی من ڕێمە کرد لەوێ بەڕاستی
تماشام کردێکێک بانگی کردم هاوڕێ ئەحمەد بێ بۆیرە یعنی سێرمان ناو خەڵکا من تەقەن دوورە لە خزمەکانی ئێمە من خەڵکی منطقەی داودەمەوە ئەکەوێتە منطقی جاف و زەنگەنە ئەو ناوچانە تماشام کرد بڕێ ماڵێکی میمزامە ماڵی کەریم حوسێنیان ناوە ئیتر کە ڕۆیشتم ڕاستی چوون بۆ لایەن نازانین چۆن تعبیری لێ بکەی ئیتر لەوێ باسییان لەوە کرد کە کوا شەید عەبدوڵڵا کوا محەممەد وەکو خزمایەتی ئەو پرسیارانە وتم هەمویان شەید بوو دواتر بەداخەوە گریان و ئەو کە ڕۆشتی ینی نازانم چۆن تعبیری بکەم ئیتر دواتر ئەوانش دیسان زۆر هەڵیان لەگەڵمدا بێ بینەوە بچین بۆ بڕۆنە تەسلیم بیت من تەمەنە مناڵ بوو یانیوان زیاتر لەو مەوزوع بوون کە من ئەگەر بچمە ناو شارەکانش من تەمەنە مناڵە کەس نامناسیە شتیوان ناکەم دەستیمبوونی چی شتیوان ناگەن لای من زۆر هەوڵیاندا ینی باوشیان لێدام ڕجایان لێم کرد کە بێتەوە بڕۆی لەگەڵمان بێتەوە کەس نەما بەس تۆ ماوی سوودی نییە چم بەس بەداخەوە دیسان ئەڵێم هەموو خزمانەی من ئەوان ڕۆیشتن وایان ئەزانی ئەوان دەمێننەوە و من شەید دەبم بەڵام ئەوانش لە گۆڕە بە کۆمەڵەکانی سەماوە جنسیەکانیان دۆزرایەوە سوپانەکان و ڕوفاتەکانیان هێنرایەوە ژیان بەو شێوەیە بوو نازانم ئەگەر ڕێ عەلی من دایک و کەس و کارت و ئەوانە لەکوێ بوون چیان بەسەر هات لەو کاتەیە هاوڕێ عەلی بزەبت لە نۆی مانگ تیارە داوی لە لای ئێمە لە تی حەیدەرە سوور لەوێ کۆپتەر داوی لە دیەکەمان دوو میمزامی شەهید کرد هەردووکیان نەجمیان نابوو یەکیان لە خەڵکی نەوجور بوو یەکیان هەر خەڵکی دیەکەی خۆمان بوو لەوێ کۆمەڵی خزمی ترم بریندار بوو یعنی بریندارێکی زۆری لە خزم و کەسوکارەکانم تیا بوون دواتر ئەوان لە دەی مانگ ئەچن تەسلیمە بنەوە بۆ بچوم ئەوە ینی شەش کاندنی معنەوێتی ئەوان چەندەیەک کۆپتەر لێ بدات و ئەوەنە شەهید و بریندار و ئەوانەی تیابێ دیەکەی ئێمەش بچکۆڵە بوو تقریباً 20-25 ماڵێک بوو ئەچنەوە بۆ نەوجور لە نەوجورەوە بۆ دووس خورمات و لەوێ یەکسەر بۆ تکریت هەموو خوشک و برا و کەسوکارەکەم لەوێ نزیکەی 101 کەس لێوە ئەنفال کراون لە 25 ماڵە 101 کەس ئەنفال کراوە من زمنی ئەوانەی دەی خوشک و برا و برازای خۆمن جگەلەوە ئامۆزا و پورزا و تەمانە دێ ئێمە هەمووی خزم و کەسوکاری یەکتریە یعنی هەمومان ئامۆزا و پورزا و خاڵۆزا کەسی نزیکی یەکتری لەوێ دەچنە تکریب حسب قسەی دایکم و باوکم چێ دەیانگرێ هاوڕێ ئەحمەد پێشتر چێ ئەوانی گرتبوو چێ ئەوانی گرتبوو جاش دەیش چێ گرتبووی تاکی جاش گرتبوو ینی جاشەکانی سەعید کاکەی و حەسەب تەقالەدیەکانی دوای لەدەست ئێمە لە کتێبەکەیش نووسیومانە تارق کاکەی و نازانم کۆمەڵەتر مستەشارە بن و لەگەڵ جێش و ئەوانە کەچنە دووس خورمات و لێ کۆمەڵە لە خزمەکانمان باش بوو بەربوون ینی ئەو بوو لە مەکتەب شەبابەکە لەوێ خەڵچووە سەران و مزاهرەیان کرد هەندێک لە جاشەکان لەوێ ڕۆڵیان بینی کۆمەڵێک لە خزمەکانمان ئەفوان لە مەکتەب شەبابەکە مزاهرە کرابوو یان جاشێکی باش ئەوانەی زندا بوو کامیان ڕاستە مزاهرە کرابوو جاشەکان ئەوەی بە من گەیشتە بوو ئەو بوو کەوت بوویان زانە بوویان ئەمانە ئەبەن و تر ئافرەتەوانە چنە تکریت و لە تکریت تعداشیان لێکەن ویان بن بۆ گۆڕە بە کۆمەڵەکان لەوێ وتە بوویان شەو ئێمە تەقاکەین ئەڵێن تەقەمان لێکراوە دەرگاکەن و ئێوە ڕاک وایان کردبوو جاشی چێ بوون نەتانزانی ئەو جاشانە چێ بوون جەبارە درێژیان ناو بوو جەبارە درێژ ئەو جاشە جەبارە درێژ بەڵێ ئەوە دواتریش لە هینا کوژرا لە ئینتفازە کوژرا مجاهید کوشتی مەبەستم لەوە بوو کەیتر لەێوشەوە هەمویان بردبوونە تکریت حەسەب قسەی دایکم کە ئێستا دایکم توانای قسەکردی نەما بەداخەواڵێ لە تکریت جیامانیان کردەوە گەنج بەجیا و سەلامی پیر بەجیا دواتر هاتن هەموو یعنی ئافرەتەکانیان کردە جێگایەکەوە هەموو ئافرەتەکان مناڵی وردە بەجیا کچی عازە بوو ئانە جوان بێ بەجیا پیرەکان بەجیا دایکم ئەڵێ زۆر دەستی مناڵەکانم ڕاکێشاو کردمە زۆر ژێر خۆمەوە بۆی هیچ نەبێ مناڵێکم بۆ بمێنێتەوە لە زۆر لیاندام بە خەم چییە بە نازانم کێ بڵە چییە زۆر لیانیاندا بوو تر
بە زۆر لەوێ دایک و باوکم بە تەقتەنیات جیاکرا بوونەوە لە هەمویان وندان بۆ دەگنوگرە سەلمان و ئەوانی تریش تا ئێستا بێ بسەر و شوێن. دەست خۆش هاوڕێحمەت بەڕێزان بەڕاستی ئەو چیرۆکانە هەمووی گریانی دەویست هەمووی چیرۆکێ بوو نازانمێتتر بڵێم چی ئێستا هەرێکێ لە ئێوە چەند دقەیەک خۆشە بەڕاستی هەندێک قسە بکەم ئەگەر کاتە بێ لەسەر ئەو بارودۆخەی ئەنفال و دوای ئەنفال کە سبەینێ یا چواردەی چوارە یادی تاوانی ئەنفالە ئێستا دێمەوە فرسەتە دەمێ باشە دێمەوە 5 دقە فرسەتە دەمێ لە سەروانە قسە بکە لە ئەرخەوانەوە دەست پێکەم ئەرخەوان خان ئەگەر بتەوێت قسێ بکەیت پێشنیارێکتە بێت داواکارێکتە بێت قسەیەکتە بێت بەداداچوونێکتە بێت لەسەر قسەی ئەمان لە چەند دقەیە کابیکەی سپاس دەکەم فەرموودا دەکەم. بەداخەوە کە جۆم لەو هەموو چیرۆکەیە کە جۆمان لە زیاتریش بووە بەڵام ئەوەی کە جێگەی داخەوە جێگەی ناخۆشیە ئەوەیە کە بکەرانی ئەنفال هەموو ماونەتەوە و هەموو خۆشترین ژیانیان بۆ دابین کراوە بەڵام کە سوکاری ئەنفال لە حاڵێکی ناخۆشە ئەژین هیچ شتێکیان بۆ نەکراوە و سەرەڕای ئەوە تەعزیب نەفسی دەدرێن چونکە تۆ ببینی تاوانبارێک لە بەرچاو تا ئەسوورەتەوە. هیوادارم کە هەرچەندە ئەوەش نابینم هیوادارم کە بکەرانی ئەنفال بە سزای خۆیان بگەن تۆزە ئێمەش دەروونمان ئارام بێتەوە. هیوادارم ئەوە ببینم بەڵام کە دڵنیاشم نایبینم. زۆر سپاس بۆ تۆ ئەرخەوان خان سپاس. ئێمە قسە بۆ داروبەر دەکەین قسە بۆ دەسەڵاتێک و بۆ حکومڕانێ دەکەین کە لەبەرەوەی ئەو ئەنفالچیانە هێزیانەیە پاریانەیە کەسکاریان ئەنفال نەکراوە هێزی دەنگدانی و ئینتخاباتیان هەیە بۆیە گوێ لە تۆ ڕناگرن گوێ لەوان ڕدەگرن و ئەوان دەسەڵاتدارن. دەسەڵاتی کوردی بە خوێنی قوربانانەتە سەر حکوم بەڵام بۆ دەسەڵاتی ئەنفالچیەکان. زۆر سپاس بۆ بەشداریکردن. داشی ئەستێر ئەگەر تۆش قسەی خۆت و وتەی خۆت دوا وتەی خۆت پێشکەش بکەیت چ فەرموو. زۆر سپاس. وەڵام من بەڕاستی لە بیدایەتەوە نەمزانی کە ئەبێ زۆر بە وردی و بە تەفسیل باس بکرێ ئەگینا من زۆر زیاتر لەوە قسەم هەیە لە پێش ئەنفال و لە دوای ئەنفال دوای وەزارێکی تر بە ئێستاشەوە بۆ جارێکی تر بۆ جارێکی کە باشە لەبەرەوە وەختم نەمزانی وەختەکەم ئیستیقلالکەم زیاتر لە بیدایەتەوە. من هەنێشتم هەیە حەزەکەم بێڵێم یەکەم حسابی ئەنفال بەڕاستی ئەبووە زۆر زۆر تایبەت بێ بڵێنێ وەکو قوربانیەکانی ئەنفال وەکو شەهیدانی ئەنفال بەڕاستی ئەو هەموو شەهیدەی کوردستان لەگەڵ ڕێز و نەوازشم بۆ هەر هەمویان من خۆم شەهیدمان هەیە لە خانەوادەکەم جگەل لە هاوسەرەکەم ئەم شەهیدانی کە لە پێناوی حیزبە ئەوانە شەهیدی حیزبن کە ئێساش تەعاملیان وا لەگەڵا ئەکرێ وەکو شەهیدانی هەر حیزبێ بەجیا کۆمەڵێک شەهید هەیە و کۆمەڵە پێشمەرگەی دێرینەیە و ئەمانە. بەڵام ئەنفال مەسلەی ئەنفال زۆر جیاوازترە. مەسلەی ئەنفال ئەمانە شەهیدی نەتەوەیین ینی ئەم نەتەوەیەن لەبەر ئەوە بەبێ هیچ جیاوازیەک بەبێ ئەوەی سەر بەچی حیزبێکن سەر بەچی ئاینزادێکن بەسەر بەچین ئەمانە هەمووی ڕاپێکی مرگ کراون یعنی مەسلەی جینۆساید ئەوە شتێکە بەڕاستی بەسەر ئەم مەسلەی ئەنفالا تەطبیق بووە. من لێرەوە زۆر سوپاسی ئەو کەسانە ئەەکەم ئەو هاوڕیانە ئەوانەی کە پێش ئەم بەرنامەی قسەیان کرد بە تایبەتی کا عەلی خۆت کە هەوڵ و تەقەلاکەتان لە سنوور بەدەرە بۆ ئەوەی کە قەزیە و پرۆسەی ئەنفال بگەێنە جێگەیەکی شایستەی خۆی لە ناو محافلی دووەلیە کە هەوڵەکانتان چڕ کردوێتەوانێ ئەمە جێگەی دڵخۆشیە هیوادارم بگاتە جێگەی خۆی. ئەمە ناحێ دو ناحەی دووهەم هەوڵەکانتان بۆ دادگایکردنی تاوانبارانی ئەنفال بە تایبەتی کوردەکان بەڕاستی کوردەکان تاوانبارترن وەکو نەتەوە وەکو ئەوان کە ئەبوایە ئەو تاوانە ئەنجام نەهێن. ئەمە لە ناحێ من لێرە و سوپاسی ئەو کەسوکارانی خۆمەکەم براکانم براژنەکانم ئەو کەسوکارانە ماڵی کچەپورەکەم کە شەوێک لە شەوان داڵدەیان ناوم کە منیان شاردوێتەوە. من هەمیشە هێرشم لەسەر بۆ لە ناو شارە
هەمیشە بانک کراوم هەمیشە مختار بە دوا ماگەڕاوە نەمتوانی وەشەیە بە ئامنی لە ماڵی خۆما بنوم لە مناڵەکانم بە ئامنی لە باوەش بگرم من سوپاسی ئەوانە ئەەکەم من داوا ئەەکەم وەکو ئێوە وەکو پەرلەمانی کوردستان وەکو هەر تاکێکی کورد ئەم ڕۆژە بە ڕسمی بناسرێت بەڕاستی جێگەی داخە پەرلەمان لەم کات و ساتەی ئێستاە کە مەسەلەی ئەنفال لە ناوانایە بەرنامێ قەراری بڕیاری ئەوە ئەدا کە سەری مەنگۆڵ بگۆڕە نازانم بۆچی و بۆچی ئەبووە ئێستا پرۆژەیەکی چڕ و پڕ هەبووە لەسەر مەسەلەی ئەنفال ئەبووە یەکەموانەی هەموو قوتابخانەکان لەم ڕۆژانەیە لە هەموو پۆلەکانە باسی ئەنفال بکرایە ئەبووە لە چواردەی چوارە ئەبووە ئەبێت عەلەم نەوی بکرێ یان عەلەمێکی ڕەش هەڵکرێ لە ئەلەمی ئێمە چۆن جلی داهاتومان چۆن نەوەکانمان بزانن ئەنفال چیە چۆن ئێمە جینۆساید کراوین لەبەر ئەوە کە کوڕەکان زۆر زۆرن هیوادارم پەرلەمان لە ئاست ئەوە بێکە هەج وەزارەتێک لە ئاستی خۆیەوە پرۆژەی تایبەتی هەبێ بۆ ئەنفال بۆ ئەو دێودێهاتانە بۆش لە ئەنفالەکان بەڕاستی من قسەم زۆرە بیکەم لە دوای ڕاپەڕینەوە معاناتی ئەنفالەکان دەستی پێکردو چۆن تەعامل کراون چۆن ئیشیان لەگەڵا کراوە بۆ نمونە من باسیشم کردو و نووسیویشمە لە دوای ئەنفالەوانە یەکەم یادەوەری ئەنفال کە چوم لە گەرمیان من حەشرم بینی ئەسڵن زۆر ئەستەمە بتوانی باسی ئەنفال بکەی جگەل لەوەی کە لە گەرمیان چی ڕوویات چۆن خەڵکە بینی یعنی ئەنفال ئەو شەیە کە لە گەرمیان ئەیبینی کە چۆن تەپوتۆز یعنی بەری ئاسمانی گرت بوو ئەو ژنانە ئەو کەس و کارانی ئەنفال دەنگیان ئەگەشتێک کوێ ئەم هەموو لاوان و گریان و شیوەنەی کە تا ئێستا تەواو نەبووە کە تا ئێستا ئەوان هەر ئەلاوێنەوە ئەگرین و بەبێ ئەنجامە ئێمە لە دوای ئەوەی من کە چووم ئەوەم بینی لە گەرمیان هەر پاش ماوەیەکی کورد وتیان هێرێخوان کۆبوونەوە ئەکا لەگەڵ ئەو ژنە ئەنفالانەی گەرمیانە تقریبا 15 ژنیان بان کرده بوو دیار بوو هەڵیان بژارد بوو منیش یەک برادێرە تەلەفۆنی بۆ کردم وتی تۆش بۆ ناچی خۆ تۆش هاوسەرەکە ئەنفالە بڕۆ بزانە چی ئەڵێن گوێ بگرە بەداخەوە پاش ئەوەی کە قسەکان وا بوو کە ئەو عالەمە یعنی وەلەو بدایەتی ڕاپەڕین ئێشتا خەڵک هەر ئەمەلێکی هەبوو سەدام نەڕووخا بوو ئەمەلێکە بوو کە تاقلۆ قەشیان بێ خەڵک ما بێتەوانێ بەڵام دڵنیای ئەو خەڵکی کرد کە هەموو سەرنگوم کراون کە هەموو کوژراون کە نەماون من ئەو کاتە بەڕاستی وتم ئەی باشە کوێت 600 کەسیان دیار نییە لەو کاتە هەر مەسەلەی ئەوان لەن ئارایە بوو چۆن ئەتوانن دنیایان شڵەژانە و داوا ئەکەن بۆ 600 کەس ئێمە 182,000 کەسمان دیار نییە دیارە ئەو جوابەکەشی معقول بوو کە ئەوان دەوڵەتن و ئەتوانن و دیفاع بکەن و ئەعلامیانە وینانێ ئێمەش بدایەتی ڕاپەڕین بۆ ڕەنگە بۆ شکڵی ئێستا نەبوو بێ ئەعلام و تەلەڤیزۆنمان بەڵام لە عینی کاتە دوای ئەو زۆر ئەوەی کە ئەستەم بوو وادی بەو ژنانەیە چەند حەسیرێک و چەنددارێکیان باتێ بڕۆن ماڵەکانیانی پێ ئاوەدان بکەنەوە ئەمانە بەڕاستی جێگەی داخە جێگەی یعنی ناتوانی لە ئاست ئەوەیە قسێ بکەی کە پاژماوەی ئەنفال بەدار و بە حەسیر تاویز بکرێن ئەوە ئێستا دیریان قڕب کردە بۆی ئەوانە قەرەبوو بکرێنەوانێ کە ئەوانە ئەوە لە باشترین وەسع هینیان بکەین بیان ژیان نایە من بۆ خۆم نییە ئەمەی کە باسیەکەم ئەسڵەن من باسی خۆم نییە هەوڵەکان بۆ خۆم نییە داواکارکانم بۆ خۆم نییە هەمووی بۆ ئەو خەڵکە ستەم دیدەیە کە چیان بەسەر هاتووە لەو گەرمیانە لە هەموو کوردستان نەکات بەڵام لە گەرمیان لە هەموو کوردستان ئەم هەموو ئاوەدانی و ئەم هەموو خزمەتە بۆ خۆیان کراوە ئەم هەموو خۆیان لەم جێگانە ئەژین بیریان لەوە نەکردوتەوانە باشە ماڵ مەباڵ بیگرن بزانن لە چێ ئەژین من بۆ یەکەم جار کە دوای ڕاپەڕین وتیان بڕۆ ناوی خۆ بنووسە لە دائیرەیە کراوەتەوە بە ناوی دەستگای ئەنفال تەجیل بکە هەوەیەک وەرەگری شتێ وەرەگری لەگەڵ کچەکەما چووم سیرەکەم دائیرەیەک جوان تازە باخ و باخات چوومە ژوورەوە سیرەکەم 3-4 کچی گەنجی 20 ساڵ و 22 ساڵ و 8 ساڵ خۆیان گۆڕیەوە میکاجیان کردووە و هاتن چی دەوێ پورێگیان وتمەڵا ئەمە دائیرەی هینە ئەنفالە هاتووم لێرە نازام ئەڵە ناوە نووسن و هەوێ ئەکەن و منیش هاوسەرەکەم ئەنفالە حەزەکەم بیکەم
ئەسڵەن هەر شێتیان کردم هەر هاتن بەگشتمە بڕۆ تو هاتوویت ئەزان بۆ مەوادی قیزایی و نازانم چی و تۆ چۆن ئەڵێ هاوسەرەکەم ئەنفالە خەڵکی سلێمانی چۆن ئەنفال کراوە معلوماتیانێ تۆ چۆن خەڵکێکدا ئەنێیت زانیاری نەبێ لەسەر ئەنفال نەتوانێ خزمەتی ئەو ژنانە بکە کە هاوسەریان گیراوەکە بێکەسن ئەچن لەوێ داوای وەرەقەیەک لە تۆ ئەکەن کە نازانی کەلیمەی ئەنفال چییە کە تێ نەگەشتووی بۆچی ئەنفال کراون ئەمانە ئەخر ئەمەیە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم بۆیە ئێمە هەر پاشە کشاکەین بۆیە نەیانتوانیوە هیچ بکەن بۆیە لە معانات و سۆز و هەستی ئەو خەڵکە تێ نەگەشتون هەر چاواشیان کردم بۆ خۆم هاتمەوانێ و هیچیش من بۆیە هەموو جارێکانن 182,000 کەس من لەبەر خۆمەڵم 183,000 کەس چونکە تا ئێستا لە یەک شوێن لە یەک جێگا ناوی ئێمە نەنووسراوەکو ئەنفال کەس بڕوای پێ نەکردوین کەس نازانێت ئەمە ئەم 182,000 ئەحسائیە چۆن کراوە ئەی ئەمە لەکوێی ئەم ئەحسائیەی لەبەرەوە قسە زۆرە بەڕاستی من ئەبواە لە ئەوەڵەوە زیاتر بە وردی قسە بکەم داوای لێ برنەکەم من زۆر زیاتر دەستخۆش دایکی ئەستێرە دەستخۆش زۆر زۆر سپاس بۆ بەشداریکردن سپاسی هەموو ئەو هاوڕیانەژە زۆر زۆر سپاس بۆ بەشداریکردن ڕاستی هەموو ئەوانیش معاناتی خۆیان و کێشەی خۆیانە سپاس بۆ ئێوەش کاک حەمەعەلی نۆرەی جەنابت ئەگەر قسەیەکت مابێت ئەگەر پەیامێکتە بێت ئەگەر سپاسنامەیەکتە بێت بۆ ئەوانەی هاوکاریتیان کردووە لەو ڕۆژە ڕەشانەدا فەرموو حەیاتەکەم دەنگت نییە کاک حەمەعەلی دەنگی نییە کاک حەمەعەلی دەنگی نییە برادران دەنگی نییە دەنگی ئاهدێ دەنگ ئێستا هەیە ئێستا هەیە ئافرم ئەوە بڕا دیسان بڕا بە قوربان بڕا ئێستا هەیە دەستی ئێستا دەنگ هەیە بەڵێ بەڵێ زۆر سپاس کاک عەلی بەڕێز بەڕاستی چووکە ئەم بابەتە ئەوەنە بابەتێکی ئەحساسیە ئەوەنە بابەتێکی ئەوەیە ئەتر ئینسان خۆی بۆ ناگیرە لەوانە لەو کاتانەشە هەموو ناوەکان بڵێن لیرت ئەچێتیان فریان ناکەوی ئاماژەی بۆ بکە بەڵام من ئەگەر هەر ناوێکم لەبیر چوو بێتەوەوانە ئەتا کاک عەلی لە ژیانە بێ ئێمە هیواداری ئەم بەرنامەیە چەندین بارە بکرێتەوە ئەتوانین لە بەرنامەکانی داهاتوە ئاماژە بە هەموو ئەو کەسانە بکەم ئەگەر لێرەیە ئاماژەم بۆیان نەکردوێ و ناوەکانیان نەوتبێت لایەکیان لایەکی تری دۆزیان پال بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ هەتا دێ دۆزێکە کاڵتر ئەبێتەوە دەسەڵاتی کوردی دەسەڵاتێکە تا ئەو پەڕی خەمسار تا ئەو پەڕی بە شێوەیەک پشت گوێخراوە ئەسڵەن ئێستاکە لە دۆزی کورد دەرچوە هەر دۆزی کورد لای دەسەڵاتی کوردی یعنی دۆزی پۆست و پلە و پایە چی لە حکوومەتی کوردستان و چی لە حکوومەتی عێراقی ئەوەی بە خەیاڵانە ئەوەی بە بیریانانەیە دۆزی ئەنفال و کە ئەساسی ئەم دەسەڵات و ئەم حکوومەتە لەسەر ئێسک و پرووسی ئەو ئەنفالانە دروست بووە کەچی دەسەڵاتی کوردیش لەو پەڕی بێ لەو پەڕی بێ بەهاکردنی گرنگەیە کە ساڵی جارێک ئاماژەی ئەڵێ بە زۆرش پیانەکەن لە یادەکەیە یادکردنێکە هەر لە دروشم زیاتر دەرناچێتە دەرەوە بۆیە من زۆر دەستخۆشی لە کاک عەلیەکەم کە کەسی ئاوازین دوومانەیە هەردەم ئەم بزای ئەم شانی خۆی و بەو توانە کەمێکێتی بەردەوام زیندوو ڕاگرێ و ئایزوڵێنە ئێمە ئێستانەوەیەکمان ئەمنەوەی تازەی لە دوای نەوەتەکانەوە بەڕاستی هەر ئاشنانی بە دۆزی ئەنفال دۆزی ئەنفال ئەبێ بکرێت بە مێژوو ئەبێ بکرێت مێژوو لە قوتابخانەکانە بڵێتەوە ئەبێ ئێمە لە کوردستان تا ئێستا ئەنفال بە دۆکومنت نەکراوە لە قوتابخانەکانە ئەبێ فەرهەنگێکە بێ مادەیەکە بێ
هەر تایبەت بێ لەسەر مێژووی ئەنفال لەسەر هۆکاری دروستبوونی ئەم ئەنفالە لەسەر ئەندامەکانی لەسەر ئەو کاریگەرانەی کە لە هەموو ڕوێکی کۆمەڵایەتی سیاسی ئابووری کە چۆن کوردستانی لە ڕێگەوە هەڵتەکان ئەبێ بەڕاستی دەرزێ بێ بۆی نەوەی لە دوایەوە ئەم یادی ئەنفالە ئەم تاوانە بە بەرزی ڕابگیرێ بزانت کە غەدرێک لە ملەتی کوردکراوە هەموو کاتێک بمێنێتەوە بەس بەداخەوە ئێستا ئێمە لە کوردستان ئایبینین وەکو جەماعەتش ئاماژیان بۆ کرد ئەو هەموو ڕێز جاشە خۆفرۆش و تاوانبارێکە لە سەرەتای بەرنامەکە کاک عەلی خۆت ئاماژەت بۆ کرد 300 ڕێز جاشە ئەم 300 ڕێز جاشە ئەگەر هەر هەمووشیان بە فعلی بەشداریان نەکردوێ بەڵام زۆربەی زۆریان بەشداری کردو لە هەمووی بەشداری کردووە ئەفۆن بەڵگەم هەیە هەر 360 بەشداری کردووە کەسێک نەبوو بەشداری نەکات لەو جاشانە بەڵگەی عێراقی دوای ئەمە دۆزێکی شخصی نییە بڵێ هەر کەس ئەمە دۆزێکی نیشتمانیە خەڵکی کوردستان هەموو خەڵکێکی هەموو تاکیی کورد مرۆڤ دۆست ئەبێ ئەمە بزانێ یعنی قەت ڕەوانە تاوانبار بێ لەسەر دۆزی جینۆسایدی ئەنفال سەربەست لە کوردستانە بسڕێتەوە لە هیچ وڵاتێک لە هیچ قەومێ لە هیچ دنیای لە هیچ دەسەڵاتی شتێکی وانە یعنی تاوانبارە ناوی هاتووە سەربەستە سوڕێتەوە لە بەرچاوی خەڵکی کوردستان و بە کەیفان شاهانە ئەژەن بە پارێزراوێژێن کەچی کەسوکاری قوربانیان ئەنفال و خەڵکی ئەنفالش ئەوە ئەبینین بە شتێکی بچووک خەڵکیان ڕازی کردووە یعنی خەمساردی دەسەڵاتی کوردی یعنی هەموو حدودێکی تێپەڕانەوە بەڕاستی یعنی ئەوانەی کە ئەمان ئەیکەن و ئەم ڕێز جاشانە بدرێن محکەمە بەڕاستی لە هیچ شوێنە شتیوانە لە هیچ شوێنێ کاگالی نییە نییە ئەمەی لە کوردستانە نییە کاگالی ئەم ڕەهەن زۆر خەتەری یعنی ئەمە بۆ یعنی دەست لە خیانەت هەڵ ناگیرێ یعنی ئێستا ڕۆژێک ڕۆژان موقعی هەر ئەم موقعی هەرێمی کوردستانە بە شێوەیەک لە شێوەیە لاواز بێت ئەو ڕێز جاشانە هەمسان دەست بۆ خیانەتە بن یعنی ئەمە خۆیان ئەبێ بزان یعنی ئەمان اینجا شتێکی زۆر مهمە وابزانام کەمال مەزەرە باسێکە هەر سەرکردێک دەرزی لە مێژوو وەرنەگرت ئەستەن ئەوە سەرکردە نییە و ناشتوانە داهاتوش دابین بکا بۆ ملەتەکەی بۆیە ئەمان سەرکردەکانی کورد بە هیچ شێوەیەک دەرزیان لە پندیان لە مێژووی کورد وەرنەگرت کە مێژوویەکی ئەنفالەکە ئەو تاوانە گەورە کراوە بەرامبەر ملەتی کورد من بۆ ئێستا بۆ ئەم جارە هیوادارم کاک عەلیجان هەمیشە ساغ و سەلامەت بی هەمیشە بمێنی بۆ بەرزڕاگرتن و بۆ کارکردن لەسەر ئەم دۆزە هەستیار و گرنگە هیوادارم جەماعەتش هەموو ساغ و سەلامەت بن و هەموو جارێکش بە جۆرەی توانێت تۆ ئەم بەرنامە ساز کرد من ئامادەم لەگەڵ تا بەشداری بکەم لە هەموو هەڵقەکانە لە هەر هەڵقەیەک تۆ پێویستی بە من بێ قسە ئەوەنە زۆرە بەس بۆ ئەمشە بۆی ئەو برادرانش وا لە پشتی کامیرەوەن گۆناخان و ئەو هەواڵەکانی تری بالەوە زیاتر ماندویان نەکەم لای خۆم و دەستخۆشی لە هەمووتانەکەم داوای لەبوون لە هەت کەسێکشم کە ناویم نهێنابێت لە داهاتووە حتمما نایانێنم سوپاس بۆ یەک بەیەکی ئەوش کە ئامادە بوون بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم دۆزە هەستیار و گرنگەی خەڵکی کوردستان زۆر سپاس کاکە حەماعەلی کاک جەماڵ ئەگەر تۆ قسەیەکت مابێت تۆش دوا قسەی خۆت بکە حەیات بڵێ بەس کامێرەکە تا ناوچوانت دیار لە دوای تەسلیم بوونەوەشمان ئێمە وەکو شوعیەکان بەڕاستی وەزی ئێمە زۆر ناخۆش بوو دوایەوەی کە تەسلیم بووینەوە لە کەوری گۆسک لەم جەمەعی کەوری گۆسک بووین لێنانە من هەموو هەفتەیەک بانگەکران بۆ ئەمن پاش لێدان و ئیهانەکردن و ژێندان هەموو هەفتەیەک دوای ئەوەی کە بردیانشم بۆ بەغا بەس مهم تۆ باسی کاک جەماڵگیان باسی ئەوە بکە کە ئەوانەی کە ویستیان تۆ بکوژن دوایی چیان لێ هات و پەیامە چییە لەم بەشە جارێکی دیکە بەرنامە لەسەرواکەین پەیامە چییە و ئەوانەی کە تۆیان بکوژن دوایی چیان لێ هات هاورە عەلی ئەوە کتابی استخباراتە کە لە استخبارات بۆمیان هێنا کە گرتیان ئەم کابرایانە
پەیوەندیان بە حکوومەتەوە کردووە بە فەوجی تەحسین شاوەیسەوە باهر صدیق و برهان صدیق و باهر صدیق و ظاهر صدیق ئەمانە بران ئەمانە ناوەکانیان رضا محمد صالح باهر صديق محمد تحسين صديق محمد برهان صديق محمد أنور صمد فتاح عادل حسين أحمد رشيد محمد صالح فيز الله محمود عبد الله محمود أمانة لري خائنة كوابا ما قانش يعني هبوة لاستخباراتها كفيونديان بحكمتها هبوة كبيش مرقبنا بو كشتني نسراوة اغتيال المجرم مقدم طارق أحمد مسؤول العسكري للفرع الثالث من زمرة البارزاني اغتيال مجرم آزاد قرداغي مسؤول الفرع الثالث هاي دواي أمانة بونتشي بوخوان دواي بونتشي أمانة بونتشي تايسا كسيان نما والتنهاي كان ما وكعميدي شرطية من ببرادراني بارتي مودوتم ايوه بتسيشي ويك هین ئەم خائینە ئەبەن بۆ لای کاک مەسعود تاریخی ئەم کابرای نازانەیە وە لەسەر چه ئەساسێک ئایبەن بۆ لای کاک مەسعود من هینەکەم دەرکرد خۆ بەس ئەوی نەبینیەوە بە قوربان بم خۆر لە ڕۆژی چوارە دارای حەماغایەکیە دارای ئەوەی مستەشار بوو ئەوی بینی خۆ تەحسین شاوەیسی بینی خۆ ملیۆنێ وای بینیوە خۆ ئەوە ئەمینە ناسی خۆوانی تری ناسیوە بە قوربانت بم من داوام کرد على كل من لەگەڵ کاک دڵشاد بارزانی قسەم کرد لێرە بە تەلەفۆن کتابەکانم هەمووی بۆی نردوتم من خەمی خۆم نییە بەس خەمی ئەو سێ هاوڕێ ئەوە ئیشێ خراپت کردووە ئیشێ خراپت کردەوە تۆ وات کردووە تەرفیعی بکە تەرفیعی پێکەن کاکە ئەوان کە کتابەکەیان بینی ئەو جادوایەوە تەرفیعەکەن بە قوربانت کتابەکە من لێرە تەسلیم کردووە تێگەی نسخەیەکم ئێوە تا تەرفیعەکەی تاخیرە بێت تەرفیعەکەی تاخیرە بێت گوناحە وەڵڵا وەڵا هاوڕێ عەلی من بەڕاستی پیاو ئەی بە مەسحی خۆی بکە بەس لەو خائینە هەر کەسێکی بینێتن لە خائینە بپرسێ بزانە من چۆن لەبەر دەستیان بە گولە هینمیانە کرد بەس من کە دەرچوونەکەشم لە زیادەیە بەس من شانازەکەم وەکو شوعیەک لە ناو کەرکووک لەوێ لە خەلیفان لە بەغدا لە ناو هەولێریش کە من تەنازلم بۆیان نەکرد شانازیەکەم کە یەکەم وەزبە بوومە یەکەم شوعی لە خەلیفان کە مامۆستا نادر کردمە شوعی و ئێستا لەو کابرایە ماوە کە لە ئەنفال چۆن بەرامبەریان من وەستاوم تەنازلم بۆیان نەکرد بەس بەداخەوە ڕاستەکە ئێستا ئەو ڕاتبی لە منیش ئەو هەموو شتێکی هەیە من هیچ شم ئیسپادە نەکرد بەس شانازیەکەم بە حزبەکەم بە هاوڕێکانم سەری ڕێز بۆ سەرجەم شەهیدان دانوێنم ئەو هاوڕێیانەی ئەو سێ هاوڕێی لەگەڵم بوون ئەو هاوڕێیانەی کە بەدەستی تاخمە خائینەکەی سڵاحشینە لە کوڕەکانیان وەکو ڕحمن وەکو چاون ئێستا لە هەولێر کاسمەوە لە باوشیانەگرم تێگەی کوڕی شەید دکتۆر عادیل کوڕی شەید ئەحمەد کادیر کوڕی شەید کۆچار کوڕی شەید سەفار کوڕی هەموو شەهیدەکانی دوای ئەوە ژێمە لە ئەنفال سەری ڕێز بۆ شەهین هاوڕێ حاجی بەختیار و شەید جوتیار و یانزە هاوڕێکەی تر دانم کە لە ئەنفال دوای ئەنفالیش کە گولەبارانێکە دای عایشێ دایکی شوعیەکان کە هەرگیز لە بیری ناکەین و هەروەها داواش لە حکومەتەکەم ئەگەر بە قسەی ئێمە بکەن دادگاییکردنی هەموو مستەشار و مەفرەزە خاسەکان تەنانەت ئەگەر لە گۆڕیش بن دەبێت دادگایی بکرێن بۆ ئەوەی کەوە شەیدەکان کە سوکاری شەیدەکان تۆزیە دڵخۆش بن شەهیدەکانمان شەهیدی گەل هەمووی بە هەموو لایەنەکە حزبەکان هەموو حزبەکان شەهیدەکان جێگای ڕێزن کە سوکاریان ڕێزی تایبەتیان هەیە هیوای سەرکەوتنت بۆ خوازم من پێم خۆش هەندێک شتیشم هەبوو لە دوای ئەنفال ویستم بۆ تشتی زۆر سەیرترم هەبوو کە بەسەرم هاتبوو لە هەولێر حەزمە کرد بۆ جارشتر بەردەوام بێت لەبەرەوەی بۆ هەمویان بۆ ساعتنیمان بەڕێ کردووە ئێستا هاوڕێ ئەحمەدیش ماوە خەوان گچکە بووە من کە کاچوین لە بەڵقامیش ئێستا دەمێکە مێکمان نەبینیوە ڕێزم هەیە بۆی کە دایکی شەیدە هاوڕێ ئەحمەد کۆمەڕێک ئەنفالی هەیە دایکی ئەستێرە ئەو برادەری ترکە بە خزمەتی نەگەیشتم ڕێزم هەیە بۆتان هیوای سەرکەوتنتان بۆ خوازن زۆر دەشتۆشی پێکەم هاوڕێ عەلی هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک سپاس هاوڕێ ئەحمەدجیان تۆ ئەگەر چالاکبانی لە بواری ئەنفالە کە سوکاری پێشمەرگەی دێرینی من یعنی ئەڵێ منداڵی پێشمەرگە بوویتە 13 ساڵ بە هەرزەکاریە بەداخەوە وایە وەرتیان نەگرتایە لەو کاتێ وەرشتیان نەگرتای پێت ناخۆش بوو بەڵام ئەوایە وەرتیان نەگرتایە
ینی ژیانی تۆش بۆ خۆی ڕۆمانێکە بۆ خۆی مامۆستا دەستی مامۆستا ڕابەر خۆش بێت کە هاوکاریتی کرد بۆ نووسینەوەی یاداشتەکانت برادران ئەرخەوان ئەمریت 10 ساڵ نەبوو لەگەڵ منە یادی ئەنفالێ کردەوە بۆ ئاگادایتان بچووکترین ئەندامی ڕێکخراوەکەمان بوو کە لە فیستیڤاڵ و لە یەکەم یادکردنەوەی ئەنفالە دایم لەگەڵمان نبوو. هاو ڕەحمەد ئەگەر تۆش دوا قسەی خۆت بکەی فەرموو دڵەکەم. زۆر سپاس بەس تۆ مافی من پێشە لەکەوە چ حەقێکت بە خۆت داوە؟ ئەبەدەن مافی کەسم پێشێ نەکردو. من قەناعەتم نە ئێستا نامە بەستم ئێستا نییە. 8 دقەتەوەی هەبووە من بڕوام بە ئەوە بووە کە من پێشمەرگە بم بتوانم وەکو ئەو هاوڕیانەی ترە تێکۆشان بکەم تر مناڵی چی کێشەیەک بووە مناڵم گەورەم گرنگەوەی ئەو ئەرکەم جێبەجێ کردووە ئەگەر کێشە تەمەنە گرنگ تەمەن نییە گرنگ کردارەکەیە من ئەوە جێبەجێ کردووە ئەوە نکتێ بڵێم لەسەرەوە نقطە نییە بەزام ڕاستە پێشمەرگە بووم زۆر مناڵ بووم ئەچوومەوە هەموو جارە دایک و خوشکانم یانگرتن بباوشیان بەس با کەمێک گەورەبی دوایی بگەڕێنەوە هەرچی ئەڕۆیشتمەوە خوشکانمە گریان بەسەرمە بەدا خۆستا هەمویان ئەنفال کراون جا هەموو جارێک ئەموت خۆزگا بچوون ماڵی خۆمان جارێک بیان و ڕۆڵ لە دەست خۆش بێ کە پێشمەرگەی ئێستاش ئەو شەیەم نەویست ئەوەی گرنگ ئاڕێ عەلیەوەی گرنگ بێ دەستخۆشی لە هەموو ئامادەبووانێکم لە ڕاستی قسەی باش کرا بەڵام ئەنفال و تاوانی ئەنفال بە نەبە جارێک و نەبە پرۆگرامێک و نەبە هەزاران پرۆگرام تەواو نابێت یعنی گەر تۆ تاوانی ئەنفال وەکو خۆی بخوێنیتەوە لە ڕاستیە ئەبێ بگەڕێتەوە بۆ مێژوویەکی دووری قەزەی کورد و قەزەی نەتەوەی کورد کە لە سەردەمی ئیسلامەکە پێش 1400 ساڵ تا ئێستاکە ئەنفالەکرێت و بە تایبەتیش لە باشووری کوردستان زیاتر 100 ساڵە کورد ئەنفالەکرێت بەڵام عمقی ئەنفال کە ساڵی 1970 ئەمە دژ بە مرۆڤایەتیە یعنی شتێک نەماوە لە تۆ بەس ئەو کوباسم کرد ئەنفالی سروشتی کراوە ینی ژینگە کراوە ئەنفالی بەشەری کراوە ئەنفالی هەموو شتێک یعنی شتێک نییە مابێتەوە لە کوردستانە بۆیە ئەمە قەزەیەکە بەڕاستی من دەستخۆشی لە یەکەم لەو بەردامانە کە تۆ کاری لەسەرەکەی و پێویستیشە بەڕاستی هەموو کەسوکاری قوربانیان خەڵکانی خەمخۆر لە قەزەی جینۆسای بتوانێت ئەم دۆسیانە کاری لەسەر بکە و زیندوو بمێننەوە من ڕاستی ئەمێ هەندێک قسە لەسەر وەزعی ئەمڕۆی کەسوکاری قوربانیان و حکوومەتی بکەم من تۆوە ئەمڕۆ لەگەڵ ئیدارەی گەرمیان لە کۆبوونەوە بوومە و پێش 2-3 ڕۆژی وەفدێکی پەرلەمانی کوردستان هاتنەوەیرە لەگەڵ ئێمە عەلەساس بینە لەسەر و قەزەیە کۆ بنەوە ئەوەی ئەبینێ ئەنفالی 88 و ئەنفالی دەسەڵاتی بەعث بەردەوام بوو یعنی وەکو دوژمنێک وەکو دوژمنی نەتەوەکەی تۆ کارێک لەسەر سڕینەوەی قەزەی کورد کردووە بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەی ئەمڕۆ لە کوردستان هەیە ئەنفالی ڕوحی کەسوکاری ئەنفال کراوەکانەکرێت ئەنفالی دەرونی ئەکرێت ڕاستی بۆ یعنی وەکو برادرانیش باسییان کرد لە حقیقەتە لە هەموو دنیا کاتێک کە شۆڕشێک سەرەکەوێت کاتێک کە شۆڕشێک چی بە ڕێگای چەکداری بێت چی بە ڕێگای مزاهرات و ئەوانە بێت یعنی کاتێک کە دەسەڵاتە گیرێتە دەست ئەگەر بەراوردێکی مەژوون گەلانی تر بکەین قوربانیەکانی ئەو نەتەوەیە ئەو میلەتە پاداش دەکرێن ڕێزیان لێگیرێ احترام و تەقدیریان بۆ گیرێت لە هەمان کات تۆمەتبارەکان و تاوانبارەکانیش محکەمە ئەکرێن و ئیجراعاتی یاساییان دەکڕێت ئێمە لە کوردستان هەموو ئەمانە پێچەوانە یەکتری بوو بەعکسەوە ئێستا کەسوکاری قوربانی بۆتە قەزەیەکی نابود لە ناو خەڵکا بۆ یعنی بۆ نمونە من ئەڵێم فلانجاش تاوانبارە فلانجاش ئەدرێتە محکەمە ڕێگەی نادا بۆ زانیاری من لەگەڵ جەلال تاڵەبانی دانیشتوم لەگەڵ مەسعود بەرزانی دانیشتوم لەگەڵ نەچیر دانیشتوم لەگەڵ بەرهەم دانیشتوم چی بەرپرسی ئەم کوردستانە و عێراقی من لەگەڵی دانیشتوم کاتێک لەگەڵیان دانیشی فرمێسکی تیمساحاوی بوەستڕن کە فعلەن ئێوە کەسوکاری قوربانین و تاجی سەری ئێمن و چی بەڵام لە دەرگاکە چتە دەرەوە خەشمەریت پێەکەن بۆ خەشمەریەکەن بە چ حەقێ بە چی دەلیلێک بەوەی کە ئەوەی تۆ داوای ئەەکەی ئەوان لە پشت وەرەکەوە فڕێدەن بۆ تا ئێستا کە بۆ زانیاریت ئێمە جارێکیان لەگەڵ ئەنجومەنی دادوەری دانیشتین لە هەولێر
ئەنجومەنی دادوەری گلەیی لەوە هەیە ئەڵێ کاکە من بڕیاری گرتنی جاش و مستەشارەکانم دەرکردووە دامەتە بنکەکانی پۆلیس بیگرن و تەسلیم بە مەحکەمەی بکەن بەڵام حیزب ڕێگە نادە باشە معقوڵە تۆ لەم کوردستانە دوو حزبی دەسەڵاتدار بوونەتە نابوتی هەموو شتێک یعنی ڕێگا تەنانەت لە قەزەی یاساش بگرن یاساش بۆ بەرژەوەندی خۆیان بەکاربێنن هاوڕە عەلی منە چ موچەی پێشمەرگەی دێرین وەرەگرم من مناڵێک بوومە پێشمەرگەم تا ئێستا پلەکەم ملازمە یعنی موچەکەی من 660,000 لە تەنشت منەوە جاشێک وەرەگرێم پلەکەی نەقیب و ڕائیدا 2 ملیۆن و نیمە 2 ملیۆن دینار وەرەگرێت ئەو تاوانبار بووە بە دۆسەی جینۆسای تاوانبارە من عەلەسا شۆڕژگەڕ وانە ئەگەر ئەمە بەچاو خۆتە بینی لە هەمان کاتە ئەبینی کە سوکاری شەیدان و کە سوکاری ئەنفالکراوان موچیان 450,000 دینارە ئەوەش بەچێ ڕێکارێکە هەموو ڕۆژێک کێشیان بۆ دروستەکەم تەنانەت لە ڕۆژانەی پێشوو بە خێوکەر کە دانراوە ئەوەی پیرروپەکەوتەکانی کە سوکاری قوربانیان بەخێو بکە 75,000 دینار ئەویان بڕیوە مع العلم ئێستا ئامر مەفرەزا هەیە خۆی و خێزانەکەی پێشمەرگەی دێرینە لەم شارە خێزانی جاش کراوەتە پێشمەرگەی دێرین و موچەوەرەك ئەخ کاکە ئەمە تاکەی قبول بکرێ یعنی مشکلەکانی ئێمڕۆ لە کوردستان من کاتی خۆی لەگەڵ مام جەلال و کام مەسعودیش دانیشتم مام جەلال وتی ئێمە پشتگیری جاش ناکەن پشتگیری ئەوەکەن پێم وت بە حزوری نزیکەی 20 ئەندامی کە سوکاری قوربانیان پێم وت مام جەلال لە کەلارە تاوانبار هەیە بە ناوی فەتاح بەگ 30 کەست بۆ کردوتە حمایە مانگی 3-4 ملیۆن دیناری پێدەی دواتر نامەیەکی پیشانی هەموو خەڵکەدا ئەڵێ مام جەلال پێی وتم ئەوەی تەقە لە ماڵی فەتاح بەگە عەفوو تەقە لە ماڵی مام جەلالەکە لە کاتێکە خۆی هاوڕێ گۆرانە لەبجەی چووە مقابلەی کردە تەبعا من بۆم ڕێخست و چووە ماڵی ئەڵێ من 5,000 کەسم ئەنفال کردووە و لێرش بە ئەنفال کراوەکان ئەڵێ نەزان و هیچ نەزان و ئانە هەر حەقوو ئەنفال کرایە عەفوو ئەمە مەگەر مقارنەی بکەی لەگەڵ مەسعود بەرزانی دانیشتم باسم کرد کە لە پێشاوتی ئێمە جاشمان لا نییە و شتیوەتم کاک مەسعود ئەگەر ئێمە لێرە دابکشمان بکەین جاش لە سەرۆکایەتی هەرێمەکەی تۆ جاش وەڵاممان نەداتەوە ئێوە جاش بدەنە دادگا دواتر قسەی لەسەرەوە کرد کە ئێمە وعدمان داوە خاوەنی وعدی خۆمانی لە کاتێکا وعدەکەی چی بووە لە ساڵی 91 بڕیار دراوە بەرەی کوردستانی ئەو جاش و مستەشارانە تەسلیم بن ئەوە ناکوژرێن بەڵکو ئافەکرێن و بەڵام هیچ پلۆپایەکیان پێ نادرێت بەداخەوە بە پێی یاسا دوای ئەوە کە سوکاری قوربانیان بمبورن کە سوکاری قوربانیان تێن سکاڵات تۆمارەکەن لە دادگای باڵای تاوانەکان ئەو کات دەسەڵاتی یەکێتی و پارتی حەشاری ئەمانە دەن لەو پۆستیان پێدەن بۆ شەڕی ناخۆ بەکاریان نەتێرن بۆ شەڕی هەڵبژاردن بەکاریان نەتێرن تا ئەم لەحزەیە کە تیایی جاش گیراوە محکەمە گرتوێتی لەسەر دۆسەی جینۆسای ئەمان ڕۆیشتون کردیان تە ئەفسەر و بە پلەی ئەفسەری هێزەکانی 78 بەریاندا و ئێستا بخۆی بەسوورەتەوە بورە ناتوانم قسە بکەم کۆکەم دێت مهم ئەمە تاوانە بەڕاستی تاوانێکە ئێمە ناتوانین لێی ئەوە بین ینی لێی خۆش بین و من سبەینێش یادی ئەنفالە دێبنە چمە ئەوێ ئێمە بەڕاستی ئەوەی ئەیبینین ئەم کە سوکاری قوربانیان ساردن لە مافەکانی خۆیان و داواکاریەکانی خۆیان کە دابەش بوون بەسەر حیزبەکان وە لە هەمان کاتا حکومەتیش بۆ خۆی کە سوکاری قوربانیان بۆ بەرژەوەندی خۆی بەکارێنێ ببوورە ناتوانم زیادەوە قسە بکەم زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوە بەڕێزان زۆر سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکە بەڕاستی چیرۆکە غەمبارەکانی خۆتان گێڕایەوە بەڕاستی نازانم من غەمی هەمووتانم هەڵگرت و هیوادارم بەردەوام بین لە گێڕانەوەی چیرۆکانمان وەسڵ نەکەینەوە بێتاقەت نەبین و هیلاکیش نەبین و ماندیش نەبین هەر گێڕانەوەی چیرۆکەکانە ئەم قەزەیە بە زیندوی دەیلێتەوە و هەم جورئەت و بەردەوامبوونە لە نابێ کۆڵ بدەیت تاکو ئەم دۆسیە دەبێتە دۆسیەکی جیهانی و ئەگەر بە تەمای حکومەتی هەرێمی کوردستان بن و بە تەمای یەکێتی و پارتی بن و بە تەمای ئەوانەش بن لە ناو ئەوانە ئیشەکان ئەوە نابێت و پێویستە کە سوکاری قوربانیان خۆیان بێنە مەیدان و چیرۆکانی خۆیان بگێڕنەوە
ئەبێ ئێستا ئەرخەوان وڵات بە وڵات بگەڕێت چیرۆکی خۆی بگێڕێتەوە ئەبێت ئافتاوخان وا بکات ئەبێت جەمال وا بکات ئەبێ حەمەعەلی وا بکات ئەبێ هەمومان وا بکەین هەمومان چیرۆکمانەیە هەمومانە ناو چیرۆکانەیە بووینە ژیانی هەرێکێ لە ئێمە ڕۆمانێکە بۆ خۆی زۆر لە سپاس بۆ بەژایتان و سپاس بۆ بینەران و سپاس بۆ گۆناخان و کاک ئاسۆ کە لە پشت وە کاکیوا و کاک شەماڵیش بامان کات لە پشت ئێمەوە هاوکاریمانیان کردو و ئەم کەناڵیان بەڕێوە بردووە ئێمە هاتوینێتە قسەی خۆمان کردو زۆر سپاس بۆ هەموو لایەکتان کاتێکی خۆش بێ زۆر سپاس بۆ تۆش و بۆ هاوڕیانش زۆر سپاسانەکەم چاوتان ماسەکەم هەر بشین دەست خۆشکار. سپاس.